بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی ڕۆشنایی دەنگی. ناسنامەی کتێب. ناوی کتێب شادیەکانی ڕوح و چوار وتاری تر. نووسینی سەید قوت. وەرگێڕانی هێمن خورشید. نەخشەسازی ئەحمەد محەممەد. ساڵی چاپ 2012 زاینی. ژمارەی سپاردن 2576 ساڵی 2010 پێدراوە. نارین بۆ چاپ و بڵاوکردنەوە. خوێندنەوە لەیلا عەلی ڕەحمان ڕەحیمی. کارە دەنگیەکان ستافی ڕۆشنایی دەنگی. پێشکەش. ڕۆژێک پێیوتم نەمرم دەتکەم بە تەها حوسێن. ئەو قسەیە بۆ ئەو تەمەنەی من بوومەلەرزەیەک بوو. هەموو گیانمی هەژاند. لەو ڕۆژەوەی ڕۆمانی شەرق المتەوەسیتی عەبدوڕەحمان مونیفیشی دایە دەستم بیخێنمەوە بووم بە مرۆڤێکی تر. ئەو ڕۆژە خاڵی وەرچەرخان بوو لە ژیانمدا. لەو ڕۆژەوە فێری عەرەبی بووم. پەیوەندی من و مامۆستا سەلاح نەجیب تا ئێستاش هەر بەردەوامە. ڕاستە ئەو بە چاوی هاوڕێیەک لە من دەڕوانێت، وەلی من خۆم هەر بە قوتابەکەی جاران دەزانم. ئەدی نەگوتراوە ئەوەی پیتێکی فێر کردومی بە خوڵامی خۆی. لەگەڵ ئامادەکردن و وەرگێڕانی ئەم کتێبەدا زۆر ماندوو بووم و زۆریشم خۆش دەوێت، بۆیە بە شایانی ئەوەی دەزانم وەک دیارێکی بچکۆلە پێشکەشی ئەوی بکەم بە هیوام لێمی وەربگرێت. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. پێشەکی لاپەڕە حەوت. دەربارەی ئەم کتێبەی بەردەستت. ئەم کتێبەی دەخێنیتەوە لە دوو بەش پێگرێت. بەشی یەکەمیان بە قەڵەمی بەندە نووسراوە و بەشی دووەمیان بە خامەی سەید قوتب. ئەو بەشەی نووسینی سەیدە لە دوو سەرچاوە وەرگیراوە. سەرچاوە یەکەمیان نامیلکەی ئەفراح الروحە و لە 17 کورتە وتار پێکدێت. دووەمیشیان 4 وتاری وەرگیراوە لە کتێبی دراساتی ئیسلامیەوە. وتارەکانیش بریتین لە ضەریبەة الظل، العەبید، قوة الكلمة و ئەدەب الانحلال. کاری من لەم کتێبەدا هەم نووسینە و هەم وەرگێڕان و هەم کۆکردنەوە. لە بەشی یەکەمی کتێبەکەدا کورتەیەکم دەربارەی ژیانی سەید قوتب نووسیوە. هەندێک ڕوونکردنەوە و بۆچوونی خۆم دەربارەی سەید خستۆتە ڕوون. بەرهەمەکانی سەیدم بە وردی بەرچاوی خێنەر خستووە. لە کۆتاییشدا بەراوردێکم لە نێوان دکتۆر عەلی شەریعەتی و سەید قوتبدا کردووە. هەندێک بیرۆڕان لەم کتێبەدا خراونەتە ڕوو. خێنەر دەتوانێت سوودێکی باشە لێوەرگرێت. جورئەت دەکەم بڵێم لە هیچ شوێنێکی تردا دەستی ناکەوێت. ئەو بەراوردەشی کە لە مابەینی شەریعەتی و سەیددا کراوە ئەوەندەی ئاگادارم تا بە ئێستا نە لە زمانی فارسی و نە لە عەرەبیشدا نەکراوە. لە بەشی دووەمی کتێبەکەدا من وەرگێڕم ئەوەی کردومە بە کوردیکردنی کۆمەڵێک دەقی سەید قوتبە، بەڵام چۆن وەرگێڕانێک. وەرگێڕان لە هەر بوارێکدا بێت هەر سەخت و مەترسیدارە. دەستبردن بۆ تەرجمەی دەق لە کاری مینهە هەڵگرتنەوە دەچێت. تەنها ساتێک ئاگات لە خۆت ببڕێت کارە ساتێک دەقەومێنێت. ئەدی ئەگەر وەرگێڕانەکەی تەرجمەی تێکستی ئەدەبی بێ و خاوەنی ئەو تێکستەش سەید قوتب بێت، خێنەر ئازادە لەوەی بڕوا نەکات. بەس ڕاستیەک هەیە ناتوانم بیشارمەوە. چەندین شەو تابانگی بەیانی بە دیار وەرگێڕانی ئەم چەند لاپەڕەی بەردەستانەوە دانیشتوم و بەرەنگاری خەوم کردووە. و نەبێت سەرەتان بێت لە کاری وەرگێڕاندا، یان لە مانای تێکستەکە تێنەگەیشت بم، یان وشەی کوردیم دەست نەکەوت بێت. نەخێر، بەڵکو سەر لەبەر ئەو دەقانی وەرم جێراون کێشم بۆ داناون. دەڵێم کێش نەک سەروە. واتە تۆ ئەگەر بە سەلیقەوە بیخێنیتەوە لە هیچ شوێنێکدا هەست بە نەبوونی شێعریبوونی نووسینەکە ناکەیت، ڕێک پەخشانێک دەخێنیتەوە. ڕاستە سەید خۆی بەو شێوە نەینووسیوە، وەلی تەنها ڕێگە بۆ پاراستنی تاون چێژ و هەروەها ڕوحی سەید لە نووسینەکەدا ئەم کارە بوو. هەرچی ترم بکردایە حەقی دەقەکەم نەدەدا. هەر ئەمەش ناچاری کردوم لە هێندێک شوێندا دەستکاری لە فۆرمی دەقەکەدا بکەم و پابەندی تەرجمەی حەرفی نەبم. دوای ئەو هەموو ماندووبوونە ئێستا دەتوانم بڵێم ئاسوودەم. ئیشێکی وا دەکەم و سەید قوتب بە خێنەری کورد دەناسێنم. آخر ئەوە نزیکەی 6 ساڵە خەیاڵی ئەم کارم لەسەردایە و جورئەت ناکەم دەستی بۆ ببەم و هەر ئەمڕۆ بەیانی دەکەم. نازانم چۆن ئەو خەڵکە هەروە کتێبی 200 لاپەڕەیی و 600 لاپەڕەیی دەکەنە کوردی و نەک خێنەر بگرە خۆشیان لێ تێناگەن و
کەچی لە شەرمدا نابن بە دڵۆپێک ئاو ناچن بە ناخی زەویدا. کارێکی تریشم کۆکردنەوەی کۆمەڵێک دەقال لە دووتۆیی کتێبەکەدا. آخر من نەهاتوم پەرتووکێکی عەرەبی حازر وەربجێرم بۆ کوردی. من 4 بابەتم لە کتێبێک دەرهێناوە و لەگەڵ نامیلکەیەکی تردا پێکەوە لە شێوەی کتێبێکدا بڵاوی دەکەمەوە. ئەو 4 وتارەیشم لە نێو 35 وتاردا هەر لە خۆڕایی هەڵنەبژاردووە. بابەتی ئەو وتارانە لە تەک بابەتی نامیلکەکەدا بە یەک دەچن بە یەک جیاوازیەوە. وتارەکان توندن و بابەتەکانی نامیلکەکە نەرم. دەکرا ناوی کتێبەکەمان بنایە ئاو ئاور، وەلی بۆ پاراستنی ناوی شادیەکانی ڕۆح ئەوەمان نەکرد. زۆر حەز دەکەم کاتێکی خۆش لەگەڵ خوێندنەوەی ئەم کتێبەدا بەسەر بەریت. دڵنیاشم هەروا دەبێت. هێمن خورشید سەمود 19/11/2010. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بیرۆکەی ئامادەکردنی ئەم کتێبە چۆن ڕسکە؟ لاپەڕە 11. نزیکەی 6 ساڵ لەمەوبەر ڕۆژێک لە کەلارەوە بۆ سلێمانی دەڕۆیشتم. لەناو پاسدا نامیلکەی ئەفراح الروحم کردەوە. دەستم بە خوێندنەوەی کرد. هەر لەوێدا خەیاڵی وەرجێڕانی کەوتە سەرمەوە. لێ هەرزوو پەشیمان بوومەوە بە خۆم وت ئەم نووسینە مەگەر کەسێکی وەک هەژار مکریانی بیکاتە کوردی دەناهات چۆنێک بێت و هەرکەس بیکات حەقی خۆی ناداتێ. ئەم خەیاڵە دوای ساڵێ بوو بە کردار و وردە دەستم کرد بە وەرجێڕانی نامیلکەکە کە بریتیە لە 17 بابەتی زۆر کورت و دوایش بە زنجیرە لە ڕووپەڕی ڕۆژنامەدا بڵاوم کردنەوە. ڕاستت بوێت هەرچەند خەڵکانێک لەملاو ئەولاوە دەستخۆشیان بۆ دەناردم وەسەری لاری نەبوونیان بۆ وەرجێڕانەکەم دەلەقان، وەلی خۆم لێ ڕازی نەبووم. چەند ساڵ دواتر وەختێک کتێبی دراساتی ئیسلامیەکەی سید قوتبم خوێندەوە، شێوازی نووسینی ئەوەندەی تر سەرنجی ڕاکێشام و هەستم کرد چەند وتارێکی تێدایە بۆ ئەوە دەشێن لەگەڵ نامیلکەی ئەفراح الروحەکەدا پێکەوە لە یەک کتێبدا چاپ بکرێن. وا بزانم یەکەم دانەی ئەم 4 وتارم ساڵی 2008 وەرجێڕا، کەچی لەبەر سەرقاڵی و تاڕادەیەکیش کەم تەرخەمی وەرجێڕانی 3 وتارەکەی تر چەند ساڵێک دواکەوت. کاتێک لە وەرجێڕانی هەموو بابەتەکان بوومەوە، بیرم بۆ ئەوە چوو کورتەیەکیش دەربارەی ژیانی سەید بنووسم و بیخەمە دووتوێیی کتێبەکەوە. بەرهەمی ئەو خەیاڵە ئەم کتێبەیە کە بە نیازی بیخێنیتەوە. ڕاستەکەی نووسینی بابەتێک بە ناوی سید قوتب مرۆڤ لە نێوان یاران و نەیارانیدا چەند ساڵێکە بیرمی بەخۆیەوە خەریکاندووە. آخر کەسانێکان سەید بە فریشتە دەزان و پێیان وایە هەڵەی نییە، لە بەرامبەردا هەندێکی تر بە ئەهریمەن و سەری هەموو خراپەیەک لێ حاڵی بوون و لە هەر شوێ کەسێک بکوژرێت یان باڵەخانەیە گڕی تێبەربێت بە گوناهی ئەو پلانی ئەوی دادەنێن. هەردوو لایشان ستەمێکی زۆر لەو مرۆڤە گەورە دەکەن. من دەمەوێت لە ڕێگای وەرجێڕانی کۆمەڵێ دەقی بەرز و ناوازەیەوە سید قوتب بە خوێنەری کورد بناسێنم. سید لەم وتارانەدا ئەو سەیدە تووڕەی مەعالم فی التەریق نییە. ڕاستت بوێت وەک دکتۆر حەسەن حەنەفی دەڵێت مەعالم لە زینداندا نووسراوە، زیندانیش لە ژیانی مرۆڤدا قۆناغێکی نائاسایی و هەڵاوێردراوە. سید قوتب بە پێچەوانەی ئەوانەی بە ناوی ئەوەوە خەڵک دەکوژن و خۆیان دەتەقێننەوە، مرۆڤێکی دڵاوا و هەستناسک بوو، لە ژیانیدا قەت ئازاری کەسی نەدابوو، چەکی دەستی قەڵەمەکەی بوو. ئەو شاعیر بوو، بڕوادەکان شاعیر خەڵک بکوژێت، شاعیر کینە لە دڵ بگرێت. حەز دەکەم بابەتەکانی ئەم کتێبەی بەردەستت کە مشتێکن لە خەرواری نووسینەکانی ئەو بە وردی بخێنیتەوە تا خۆت بگەیت بۆ باوەڕێ من پێگەیشتوم و دڵنیابیت لەوەی نووسین و بیر و باوەڕەکانی سید قوتب هەڵگری واتاکانی مرۆڤ دۆستی و ڕاستی ویستین، نەک تیرۆر و کوشتن. ئومێدەوارم لە داهاتوودا بتوانم بابەتی زێتریش لەم بارەوە بڵاو بکەمەوە. زۆر دڵنیام لەوەی تا ئێستاش لە کۆمەڵگەی کوردیدا کە من ئەوانەی سەیدیان وەک خۆی ناسیوە ئەگەر نەڵێم هەرنین نابێت بەلامانەوە سەیر بێت. لە دنیای عەرەبیشدا سید قوتب ناسانی ڕاستەقینە دەگمەنن. سەیدیش وەک زۆر خاوەن بیری پێش خۆی بۆتە قوربانی شەڕی ئایدئۆلۆژی نێوان دووبەرە. باشترین گەواهی دەستیشمان ئەوەیە تا هەنووکە هیچ دەستگا و خانەیەکی بڵاوکردنەوە لە جیهانی عەرەبی و ئیسلامیدا نییە هەڵستا بێت بە چاپکردنی سەرجەم بەرهەمەکانی.
ئەوانەی خۆیان بە میراتگەری بیری سید قوتب دەزانن بەرەیەک لە ئیسلامیەکانن. ئەوە نەک هەرپیان نەنگیە ئەو کتێبانەی کە بەل لە ئیسلامی بوونین و سیوینی چاپ بکەنەوە، بەڵکو هەوڵ دەدەن لە بیری خەڵکیشیان ببەنەوە. ئەمان دەیانەوێت تەنها سەیدی مەعالم فی التەریقمان پێشان بدەن. بۆ ئەم کارەیشان پاساویان ئەوەیە سەید خۆی لە کۆتایی ژیانیدا دەستبەرداری نووسینە کۆنەکانی بووە و تەبەڕای لێیان کردووە. بە بڕوای من نە هیچ کەس و لایەنێک وەنە تەنانەت خودی نووسەریش مافی ئەوەی نییە نووسینەکانی قۆناغێک لە قۆناغەکانی تەمەنی بسڕێتەوە یان ڕێ لە خەڵکی بگرێت بیان خوێندنەوە. هەر شتێک نووسرا و بڵاو کرایەوە. ئیتر چەند موڵکی نووسەرە بۆ ئەندازەیە ماڵی خوێنەریشە. سەی لەوەدایە نووسینە کۆنەکانی سەید شتێکی ئەو توێیان تێدا نییە جێگەی شەرم بێت تا هەوڵی شاردنەوە و فەرامۆشکردنیان بدرێت. ئیتر نازانم ئەو برادرانە بۆ پیان قەڵسن. ئەم بابەتانەی لەم کتێبەدا دەیخێنیتەوە هیچ کامیان لە قۆناغی ئیسلامی بوونیدا نەنووسراون، کەچی لە شێوە و لە ناوەڕۆکیشدا لووتکەی جوانین. لە بەرامبەر ئیسلامیەکاندا بەرەیەکی تر هەن بێ ئاگا یان بە ئەنقەست سید قوتب وەک دێ و پێشانی خەڵکی دەدەن. ئەم کارەیشی یان لە نەفامێکی کوشەندەوە سەرچاوی گرتووە و یان ئەو پەڕیبی ئەخلاقی و نائینسانیە. سید قوتب وەک هەر یەکێک لە ئێمە مرۆڤ بوو بە یەک جیاوازیەوە. ئەو شاعیر بوو، هەستی ناسکتر بوو، توانایی بێدەنگبوونی لە ئاست گەندەڵی و ستەم و بێدادیدا کەمتر بوو. هەر ئەوەی شوای کرد دژی دەسەڵاتێک بوەستێتەوە کە خۆی بەشێک بوو لە هۆکاری دەسەڵات گرتنە دەستی. ئاخر ئەو بەنووسین و بەکرداریش پشتیوان و هاندەری شۆڕشی ئەفسەرانی ئازاد و دژی دەسەڵاتی پاشایەتی بوو. کەچی دوای شۆڕش بۆی دەرکەوت هیچ شتێک نەگۆڕاوە. ئەوەی گۆڕاوە تەنها ناو کەسەکانن. ناوەڕۆک خراپتر بووە. ئەو پیاوە لاوازە دڵی شێری لە سنگدا هەڵگرت بوو. ئەو بوو لە ئەدیبێکەوە کە مەرەکەب ئامرازی نووسینی بوو، گۆڕا بۆ سەرسەختترین نەیاری دەسەڵاتی ستەمکاری و سەرنجام بە خوێنی ناوی خۆی لە مێژوودا تۆمار کرد. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. نامیلکەی شادەکانی ڕوح، ئەفراح و ڕوح، لاپەڕە 15. تا ئێستاش زۆرێک لە خوێنەران و تەنانەت هەندێک لە توێژەر و لێکۆڵەرانیش بە هەڵە لە حەقیقەتی نامیلکەی ئەفراح و ڕوح گەیشتوون. کەسانێک وا دەزانن نامیلکەکە نووسراوی سەید نییە و هی محەممەد قوتبی برایەتی. هەندێک خەڵکیش وتویانە نامەکەی سەیدە و لەسەر وەختی زیندانی بوونیدا بۆ ئامینەی خوشکی ناردووە. ڕاستەکەی هەردوو لایەن بە هەڵەدا چوون. شادەکانی ڕوح بریتیە لە کۆمەڵێک یادگاری و خاتیرە و بیری تایبەتی. سەید ئەو کاتەی لە ئەمریکا بووە لە شێوەی چەند نامەیەکی دۆستانەی تایبەتدا نردوونیەتەوە بۆ براکەی و خوشکەکانی و هەروەها بۆ هاوڕێکانی لە میسر و وڵاتانی عەرەبی و فەڕەنسە و ئینگلترا. دواییش داونێتیە دەست عادلولغەزبانی سەرنووسەری گۆڤاری ئەلکیتاب بۆ ئەوەی بڵاویان بکاتەوە، چونکە پێی وابووە بۆ بڵاوکردنەوە دەشێن. ئاخر پێشتر عادڵ زۆر داوای لێکرده بوو بۆ گۆڤارەکەی بنووسێت، کەچی غەزبان ئەو نامانەی بڵاو نەکردنەوە و بڕوای وابوو نامەی شەخسین و بۆ بڵاوکردنەوە دەست نادەن. ئەم کارێشی لەبەر خاتری سەید کرد. لەوە دەترسا خوێنەران بەوە تۆمەتباری بکەن کە هیچی پێنەما و ناچار بووە نامە تایبەتیەکانی بڵاو بکاتەوە. کاتێک سەید لە ئەمریکا گەڕایەوە عادڵ نامەکانی بۆ گەڕاندەوە. دواتر سەید هەندێک لەو نامانەی لە چوارچێوەی بابەتێک بە ناونیشانی مەقال فی الئەدەب والحەیات لە ژمارەی مانگی نەیسانی 1951 گۆڤاری ئەلکتابدا بڵاو کردەوە. پێشتریش وتارێکی لەژێر سەرەناوی ئەضواء من بعیددا لە ژمارەی شوباتی 1950 هەمان گۆڤاردا بڵاو کردبووەوە. وەختی سەید لە ساڵی 1954دا دەستگیر کرا، گۆڤاری ئەلفکری تۆنیسی چەند بڕگەیەکی لەو دوو وتارە هەڵبژارد و لەژێر ناونیشانی ئەضواء من بعیددا بڵاوی کردەوە. بە دوای ئەویشدا گۆڤاری ئەلئیمانی مەغریبی دووبارە بڵاوی کردەوە. پاشان خانەی بڵاوکردنەوەی ئەددارولعلمیەی بەیروود لە ساڵی 1970دا هەمان وتاری گۆڤاری ئەلفکری لە شێوەی نامیلکەیەکدا لەژێر ناوی ئەفراح و ڕوحدا چاپ کرد. چونکە لە سەرەتای نامیلکەکەەوە نووسرا بوو: خوشکی ئازیزم، ئەو نووسینانە پێشکەشن بە تۆ. هەندێک کەس وا تێگەیشتن گوایە ئەو نووسینە نامەیەکی سەیدە و لە زیندانەوە بۆ ئامینەی خوشکی ناردووە، کەواتە نامیلکەی شادیەکانی ڕۆح
کۆمەڵێک نامەن کە سەید قوتب لە ئەمریکاوە بۆ دۆست و خزمانی ناردوونیەتەوە. سەید دەربارەی هەستی خۆی لە کاتی نووسینی ئەو نامانەدا دەڵێت وا هەستم دەکرد وەختێ خەریکی نووسینی ئەو نامانە دەبم زیاتر لە حەقیقەتی خۆمەوە نزیکم. بەڕادەیەک بۆ فکر و خەیاڵانەوە دەژیام و لە هەست و ڕەفتارمدا ڕەنگیان دەدایەوە. ئەو ئارامیە دەرونیەی بەهۆی ژیان لەگەڵ ئەم بیرۆکانەوە دەستم کەوت. وام هەست دەکرد وەختی خەریکی نووسینی ئەو نامانە دەبم زیاتر لە حەقیقەتی خۆمەوە نزیکم. بەڕادەیەک بۆ فکر و خەیاڵانە دەژیام و لە هەست و ڕەفتارمدا ڕەنگیان دەدایەوە. ئەو ئارامیە دەرونیەی بەهۆی ژیان لەگەڵ ئەم بیرۆکانەوە دەستم دەکەوت. هەموو ساتێک و هەموو ڕۆژێکی ژیانی پڕ کردبووم لە شادی. هەستم دەکرد جیاوازیەک نییە لە نێوان ئەوەی بە خەڵکی دێڵێم و ئەوەی بۆ خۆم لە ژیانمدا پیادەی دەکەم. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کتێبی دیراسات ئیسلامیە لاپەڕە 18. ئەم کتێبە ساڵی 1953 بڵاو بووە. پێک هاتووە لە 35 وتار کە سەید بەر لە شۆڕش و ماوەیەکی کەمی دوای شۆڕش لە گۆوارە ئەدەبیەکاندا وەک ئەردیسالە، ئەددەعوە، ئەلئیشتراکیە، ئەللیواء الجەدید و هەتا دواییدا بڵاوی کردبوونەوە. وتارەکان لە شێوازێکی بەهێزدا داڕێژراون و تیاندا سەید بە شێوەیەکی توند و چاونەترسانە و بێپەردە هێرشی کردوتە سەر گەندەڵی و بەدڕەوشتی و ستەمکاری کە لە کۆمەڵگەی میسری ئەو وەختدا بڵاو ببوونەوە. چاپی یەکەمی ئەم کتێبە بەڕێز محیبالدین الخەتیب پێشەکی بۆ نووسیوە. ئەو نازناوی لیسانالدین زمانی ئاینی بە سەید بەخشیوە. هەروەها وتوویەتی گرنگترین ئاکاری سەید بریتیە لە بەهێزی، ئەدەبەکەیشی بە ئەدەبی بەهێز ناوبردووە. هەروەها باسی ئەوەیشی کردووە کە چۆن وشەکانی سەید هێزی زۆر و وستەمی وڵاتی بێزار کردووە. هەر لەوێدا هیوای خواستووە سەید هەر ساڵی کتێبێکی ئاوا بخاتە بازاڕەوە و خوێنەران و ڕۆشنبیرانی پێ دڵخۆش بکات. لە چاپەکانی دواییدا پێشەکێکەی ئەلخەتیب لابراوە. ئێمە تەنها 4 وتاری نێو ئەم کتێبەمان هەڵبژاردووە وەک لە پێشەوە باس کرا. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کتێبی دیراسات ئیسلامیە لاپەڕە 18. ئەم کتێبە ساڵی 1953 بڵاو بووە. پێک هاتووە لە 35 وتار کە سەید بەر لە شۆڕش و ماوەیەکی کەمی دوای شۆڕش لە گۆوارە ئەدەبیەکاندا وەک ئەردیسالە، ئەددەعوە، ئەلئیشتراکیە، ئەللیواء الجەدید و هەتا دواییدا بڵاوی کردبوونەوە. وتارەکان لە شێوازێکی بەهێزدا داڕێژراون و تیاندا سەید بە شێوەیەکی توند و چاونەترسانە و بێپەردە هێرشی کردوتە سەر گەندەڵی و بەدڕەوشتی و ستەمکاری کە لە کۆمەڵگەی میسری ئەو وەختدا بڵاو ببوونەوە. چاپی یەکەمی ئەم کتێبە بەڕێز محیبالدین الخەتیب پێشەکی بۆ نووسیوە. ئەو نازناوی لیسانالدین زمانی ئاینی بە سەید بەخشیوە. هەروەها وتوویەتی گرنگترین ئاکاری سەید بریتیە لە بەهێزی، ئەدەبەکەیشی بە ئەدەبی بەهێز ناوبردووە. هەروەها باسی ئەوەیشی کردووە کە چۆن وشەکانی سەید هێزی زۆر و وستەمی وڵاتی بێزار کردووە. هەر لەوێدا هیوای خواستووە سەید هەر ساڵی کتێبێکی ئاوا بخاتە بازاڕەوە و خوێنەران و ڕۆشنبیرانی پێ دڵخۆش بکات. لە چاپەکانی دواییدا پێشەکێکەی ئەلخەتیب لابراوە. ئێمە تەنها 4 وتاری نێو ئەم کتێبەمان هەڵبژاردووە وەک لە پێشەوە باس کرا. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کورتێک لە ژیانی سەید قوتب لاپەڕە 19. سەید قوتب ئیبراهیم ئەشاژلی 9 ئۆکتۆبری 1906 میلادی لە گوندی موشەی سەر بە پارێزگای ئەسیوت لە وڵاتی میسر لەدایک بووە. ئەو کوڕی یەکەمی دایکێتی و دوای خوشکێکی دێت کە بە 3 ساڵ لێی گەورەترە و زڕبرایەکیشی لە باوکەوە کە زۆر لەم گەورەترە. سەید خوێندنی سەرەتایی لە گوندەکەی خۆیاندا تەواو کردووە. پێش تەمەنی 10 ساڵی قورئانی لەبەر کردووە. ساڵی 1920 ڕۆیشتوو بۆ قاهیرە و پەیوەندی بە قوتابخانەی مامۆستایانی بنەڕەتیەوە کردو و دواییش بڕوانامەی لێهاتوویی فێرکردنی بنەڕەتی بەدەست هێناوە.
لە ساڵی 1932دا بڕوانامەی بەکەلاریۆسی لە بواری ئادابدا لە کۆلێژی دارولعلوم بەدەست هێناوە و بۆ ماوەی 6 ساڵ خەریکی وانەوتنەوە بووە. ماوەیەکیش چاودێری یاردەدەر بووە لە نووسینگەی وەزیری مەعارفی ئەو کات ئیسماعیل القەبانی. پاشان بەهۆی ناکۆکیەوە لەگەڵ پیاوانی وەزارەتدا دەستی لە کار کێشاوەتەوە، وەک نووسەرێکیش نووسینەکانی لە گۆڤارگەری وەک الأهرام، الأسبوع، الرسالة، الشرق الجديد، العالم العربيدا بڵاو کردوێتەوە. سید قوتب سەرەتا بە حیزبی وەفد و بە تایبەت نووسەرە بەناوبانگەکەی عەباس محموود و نووسینە چێژدارەکانی سەرسام بووە. ئەو بە تەواوی کەوتبووە ژێر کاریگەری بیرروباوەڕەکانی عەباس محموود عەقادەوە و بە توندی بەرگری لێدەکرد. لە سەرەتای چلەکانی سەدەی 20ەوە وەک پشکنەری پەروەردەیی کاری کردووە. لەو سەروبەندەدا حەزی بۆ خوێندنەوەی ئەدەبی عەرەبی زیادی کردووە. هەر لەو ماوەیەدا چەند کتێبێکی لە نمونەی کتێب و شەخصیات، النەقد الئەدەبی، ئوسوول المناهجە نووسیوە. پاشان ڕووی کردووەتە نووسینی ئیسلامی و کتێبی التصویر الفەنی فی القورئان نووسیوە. ئەم کتێبە دوایی لە کاتی خۆیدا پێشوازێکی گەرمی لەلایەن ئەدیبان و زانستخوازانەوە لێکرا. خوێندن لە ئەمریکا، لاپەڕا 21. ساڵی 1948 نێردرا بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ دیراسەکردنی پەروەردە و پرۆگرام. لەو ماوەیەدا سەید بابەتی جۆراوجۆری دەربارەی ژیان لە ئەمریکادا دەنووسی و هەر لە ڕۆژنامە میسرەکاندا بڵاو دەکرایەوە. لەوانەیەش وتارێک بوو بە ناونیشانی ئەمریکا الەتی ڕەئەیت و تێیدا دەڵێت گەلێک مەبەستی گەلی ئەمریکایە. لە دنیای زانست و کاردا لە لووتکەی گەشە و پێشەوە چووندایە، کەچی لە دنیای هەست و ڕەفتاردا هێندە سادەیە، هێشتا پێپلکە سەرەتاییەکانی مرۆڤایەتی نەبڕیوە، بگرە لە پێشی سەرەتاییشەوە لە هەندێک لایەنی هەستکردن و هەڵسوکەوتەوە. هەر خۆی دەجێڕێتەوە لەوێ بە بزوتنەوەی ئیخوان الموسلمین و دامەزدێنەرەکەی حەسەن البەنا ئاشنا بووە. ئەو وەختەی حەسەن بەنا تیرۆر کراوە، بینیوێتی ئەمریکایەکان خۆشی دەکەن و ئاهەنگ دەجێڕن. ئەمەش کاری زۆری لێکردووە و بڕیاری داوە هەر کات گەڕایەوە بۆ وڵاتەکەی ئەم بزوتنەوەیە بەباشی بناسێت. سەید دوای ماوەیەک کشمەکشی دەرونی وە سەرگەردانی لەمابەین تەوژمە ڕۆشنبیری ڕۆژئاوایەکانیدا هۆی لە ئاوێنەی لێکۆڵینەوە کۆمەڵناسی و قورئانەکاندا دۆزیوەتەوە. وەک خۆی دەڵێت بەهۆی هێرشی فکری ڕۆژاوایەوە زۆربەی ڕۆڵەکانی وڵاتەکەی گرفتاری ئەم دەردە بوون، وەلی سەید گەڕایەوە سەرخۆی و بە گۆشەی 180 پێچەوانە بوویەوە تا ئەو ڕادەی تیۆریا کۆمەڵناسیەکانی ڕۆژئاوایی بە تەواوی ڕەت کردەوە. نەک هەر ئەوە بگرە قایل نەبوو جیهانبینی ئیسلامی دەربارەی خودا و گردون و ژیان و مرۆڤ لە کەسانی وەک ئیبن سینا و ئیبن ڕوشد و فارابیشە وەربگرێت، چونکە پێی وابوو فەلسەفەی وان سێبەری فەلسەفەی ئیغریقیە. دوای گەڕانەوە بۆ میسر، لاپەڕا 23. لە 23 ئابی 1952دا سەید لە ئەمریکاوە بۆ میسر گەڕایەوە و لە نووسینگەی وەزیری مەعارفدا دەست بەکار بوو. وەزارەتی مەعارف زیاد لە جارێک لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تری گواستەوە، ئەویش ئەمەی پێقەبوڵ نەکرا. هەر بۆی لە ڕێکەوتی 18 ئۆکتۆبری 1952دا دەستی لە کار کێشایەوە. لە دوای دامرکانەوەی جەنگی دووەمی جیهانی بارودۆخی ئابووری و سیاسی وڵات خراپتر بوو. لەو نێوەندەشدا بزوتنەوەی ئیخوان الموسلمین ڕۆڵێکی بەرچاویان لە هۆشیارکردنەوە و چاکسازیدا بینی. هەر بەو هۆیشەوە ژمارەیەکی بەرچاو لە ڕۆشەمبیران ڕویان لێ کرد و چوونە ڕێزیەوە. لەو لایەشەوە سید قوتب پرۆژەیەکی ئیسلامی بەدەستەوە بوو. بڕوای وابوو هەر دەبێت نەوەیەکی ئیسلامی پەیدا بێت مرۆڤایەتی لەم بارودۆخە ڕزگار بکات. دەکرێت بڵێن سەرەتایی پەیوەندی نێوان سید قوتب و ئیخوان الموسلمین کتێبی العەدالەة الاجتماعیە فی الئیسلام بوو. کتێبەکە ئاوا پێشکەش کرا بوو بۆ گەنجانەی چاوی خەیاڵم وەک تارمایی دەیان بینێت. بەڕێوەن و هاتوون ئەم ئاینە بجێرنەوە و سەرەتا چۆن بوو ئاوا تازەی بکەنەوە، لە پێناوی خوادا بجەنگن، بکوژن و بکوژرێن. ئیخوانیکان ئەو گەنجانە بە خۆیان تێگەیشتن، بۆیە لێی نزیک بوونەوە گرنگیان پێدا و بە دۆستی خۆیان یانزانی تا سەرنجام پەیوەندی پێیانەوە کرد و چۆن ڕیزی بزوتنەوەکەیانەوە بوو بە بەرپرسی بەشی بانگەواز تێدا. وردە پەیوەندی سید لەگەڵ ئیخوان الموسلمیندا پتەوتر بوو. لەلایەکی تریشەوە هەندی سەرچاوە باس لەوە دەکەن
کە سید قوتب تەنها کەسی مەدەنی بووە لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی شۆڕشدا ئامادە بێت. ئەو ئەنجومەنەش ئەفسەرانی ئازادی خواز بە سەرکردایەتی جەمال عەبدولناسر پێکیان هێنابوون و هەر ئەوانی شۆڕشیان بەسەر دەسەڵاتی مەلیک فاروقدا کردو. حکم پاشایەتیان بۆ کۆماری گۆڕی. بە بڕوایی بەندە هۆی پەیوەندیکردنی سید بە بزوتنەوەی ئیخوانەوە و هەروەها بە ئەفسەرانی ئازادی خوازیشەوە تەنها یەک شت بوو، ئەویش بێزاری و بێئومێدبوونی سید بوو لە چاکبوون و چاکسازی لە دەسەڵاتی پادشایەتیدا. عەرەب دەڵێن الغەریق یەستەنجد بالحەشیش، ئەو بە دوای ڕزگارکەرێکدا دەگەڕا ئەو دۆخە سەرەوبن بکات. نەفس بەرزی سیدیش لە کەس شاراوە نییە. ئەگەر بۆ نمونە تەماشایەکی وتاری ئەدەبی توانەوە بکەیت کە لەم کتێبەی بەردەستتدا هەیە، بەڕوونی بۆ دەردەکەوێت سید بە پلەی یەکەم ڕقی لە کاسەلێسان و قەڵەمفرۆشانە، ئەوانەی تا ڕۆژێک پێش شۆڕش ماستاویان بۆ دەسەڵات دەکرد و دوای بەرپابوونی شۆڕشیش بەملادا ڕوویان وەرجێڕا. ئاخر ئەو لە وەزارەتی مەعارفدا دەوامی کردووە و نووسەر بوو باش ئاگاداری کایە و شوێنە بەناو ڕۆشنبیریەکان بووە. لەم وڵاتی خۆیشماندا زۆر دەستگای ڕاگەیاندن و ڕۆژنامە و گۆڤار باس لە گەندەڵی دەکەن و ڕۆژ لە دوای ڕۆژ لە سایی سادەی و فەقیرحاڵی خەڵکەوە تیراژیان بەرز دەبێتەوە، کەچی خۆیان تانووکی لووتیان غەرقی گەندەڵین، تا نزیکتر دەبیتەوە لێیان و باشتر دەیان ناسیت، پاشەڵپیسی و ناپاکیان زیاتر بۆ دەردەکەوێت. هەندێک باس لە پەیوەندی نێوان جەمال عەبدولناسر و سید قوتب دەکەن. گوایە پەیوەندیان تا ماوەیەک دوای شۆڕشیش هەر پتەو بووە. کەس نازانێت چۆن ئەم دوو دۆستە وا لە پڕ بوون بە دوژمنی یەکتر. لە ساڵی 1954دا هەواڵێکی سەرنەگرتوو بۆ تیرۆرکردنی ناسر لە ناوچەی مونشیە درا. دوای لێکۆڵینەوە بە دواداچوون بزوتنەوەی ئیخوان بە پلاندانەری ئەو کارە تۆمەتبار کرا. هەڵمەتێکی بەرفراوانی دەستگیرکردن و ڕاوەدوونانی ئەندامانی بزوتنەوەکە لەلایەن دەسەڵاتەوە دەستی پێکرد و زۆریان لێ دەستگیر کران و لە کونجی زیندان تون کران. یەکێک لەوانی سید بوو. ئەو حکمی 15 ساڵ زیندانی بەسەردادرا لە پاڵ ئەشکەنجەدانێکی زۆری ڕۆحی و جەستەییدا. دوای 10 ساڵ لە 1964دا بە هەوڵی عەبدولسەلام عارفی سەرۆک کۆماری ئەو وەختی عێراق ئازاد کرا، کەچی 8 مانگ تێنەپەڕی بوو جارێکی تر دەستگیر کرایەوە. لەو ماوەی لە زینداندا بوو زۆربەی کاتەکانی بەنووسین و بانگەوازەوە بەسەر دەبێت. بەرهەمی هەوڵی ئەو ماوەیەشی تەفسیرە بەناوبانگەکەی بوو کە بە فی ظلال القورئان ناسراوە و لە 6 بەرگدا لەلایەن دارالشەرقەوە چاپ کراوە. هەروەها هەر سێ کتێبی معالم فی الطریق و هذا الدین و المستقبل لهذا الدینیشی هەر لە زینداندا نووسی. لە ساڵی 1966دا حکمی لە سێدارەدانی بەسەردادرا لە 29 ئابی 1966 و لە تەمەنی 59 ساڵیدا پەتی سێدارە لە گەردەنی ئاڵاو لە دنیا ماڵاوایی کرد. سید قوتب لە سێدارەدان لاپەڕا 27. مرۆ تەنها یەک ژیانی هەیە، هەر وەخت بزانێت بەرەو ڕووی مەرگ دەبێتەوە، ئامادەیە هەرچی هەیبی بەخشێت بەمەرجێ لە مردن ڕزگاری بێت. ژیان خۆشە، ئاخر مردن واتە نەمان. سەیدیش مرۆ بوو، وەلی لە مردن نەدەترسا. ئێمە بۆ لە مردن دەترسین؟ چونکە ژیانمان خۆش دەبێت و بڕوامان بە ژیانێکی نادیار کە دوای مردن پێدەگەین لاوازە. دەنا ئەگەر کەسێک بۆ خوا خۆی یەکلایی کردبێتەوە، پەلەی ئەوەیەتی ڕۆژێک زووتر بە دیداری دۆست بگات. دەجێرنەوە سەید کاتێک هەواڵی ئەوەی پێدرا حکمی ئێدامی بۆ دەرچووە، یەکسەر وتوێتی ئەلحەمدولیللا، 15 ساڵە هەوڵمدا تا شەهادەت بەدەست بێنم. ڕۆژی جێبەجێکردنی حکمەکەی دوای ئەوەی لەسەر کورسی ئێدام دانرا و پەتیان لە گەردەنی ئاڵان، پێشنیازی ئەوەیان خستە بەردەمی واز لە بانگەواز بۆ جێبەجێکردنی شەریعەت بهێنێت، لە بەرامبەر فەرمانی لێخۆشبوونی بۆ دەردەچێت، کەچی ئەو لە وەڵامدا وتی هەرگیز داوای لێبوردن لە کارکردن لەگەڵ خوادا ناکەم. اینجا وتی ئەو پەنجەیەی لە نوێژدا شایەتی بۆ یەکتاپەرستی خوا دەدات ڕەتی دەکاتەوە، تەنانەت یەک پیتیش بنووسێت کە هێمای دانان بێت بە دەسەڵاتی تاغوتدا. پێیان وت دێک کە داوای لێبوردن ناکەیت، داوای لێخۆشبوون لە سەرۆک بکە. لە وەڵامدا وتی بوو پاڕێمەوە، ئەگەر ئەو حکمەی بەسەرمدا دراوە حەقا، ئەوە من بە حکمی حەق ڕازیم. ئەگەر حکمەکەیش پوچە، من لەوە گەورەترم لە پوچ بپاڕێمەوە. هەروەها دەجێرنەوە بەر لە ئێدامکردنی
مەلایەک دەنێرنە لای و پێی دەڵێت شایەت و ئیمان بێنە. سەیدیش پێی دەڵێت تەنانەت تۆیش بۆ ئەوە هاتووی تا شانۆگەریەکەتەوە بکەیت. برا ئێمە وا لە پێناوی لا ئیلاهە ئیلا اللهدا دەکرین بەدارا و تۆیش بە لا ئیلاهە ئیلا اللهوە نان دەخۆیت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەرهەمەکانی سەید لاپەڕا 28. سەید قوتب لە نووسینی کتێبدا کەمێک دوا کەوتووە. نزیکەی 28 ساڵی ژیانی تەنها خەریکی نووسینی وتار و هۆنراوە بووە. وەختی لە ڕووی فکریەوە بە تەواوی پێگەیشت دەستی بە بڵاوکردنەوەی کتێب کرد. ژمارەی کتێبەکانی لاپەڕا 28. ئەو کتێبانەی سەید خۆی ئامادەی کردوون و لە شێوەی کتێبدا ڕێکی خستوون. 26 کتێبن. 25 لە ژیانی خۆیدا چاپ بوون. 26مینیشیان کە کتێبی مقەومات و تەسەوور الئیسلامیە دوای 20 ساڵ لە شەهیدبوونی چاپ کراوە. هەڵبەت لە لووتکەی کتێبەکانیدا تەفسیرە بەناوبانگەکەی فی ظلال القورئان وەستاوە. ئەم کتێبە سەرەتا لە 30 بەشدا دەرچوو، وەک بڵێ 30 کتێب بێت نەک یەکێک. کتێبە لە چاپدراوەکانی دەکرێن بە 2 بەشەوە. یەکەم کتێبە ئەدەبیەکانی و ژمارەیان 13 کتێبە. دووەم کتێبە ئیسلامیەکانی و ئەمانی ژمارەیان 13 کتێبە. 1. مهمة الشاعر في الحياة رخنەی ئەدەبی 1933. 2. الشاتئ المجهول دیوانی الشعر 1935. 3. نقد كتاب مستقبل الثقافة في مصر رخنة 1939. 4. التصوير الفني في القرآن لێکۆڵینەوەی ڕەوانبێژی 1945. 5. الأطياف الأربعة بە هاوبەشی لەگەڵ خوشک و براکانیدا حەمیدە، محەممەد و ئامینە، هەریەکیان هەندێ یادەوەری و تێڕامانی جوانیان نووسیوە. 6. طفل من القرية 1946 لە شێوەی بایۆگرافیدا نووسراوە. بە شێوەیەکی ئەدەبی ژیانی خۆی نووسیوەتەوە و کتێبەکەی پێشکەشی تەها حوسێن کردووە. 7. المدينة المسحورة 1946 چیرۆکێکی ئەفسوناوی ئەفسانەییە. 8. کتب و شخصیات رەخنەی ئەدەبی 1946. 9. ئەشواک چیرۆکی خۆشەویستیەکی ڕاستەقینەیە کە لە ژیانی خۆری سەیددا ڕووی داوە. 10. مشاهد القيامة في القرآن لێکۆڵینەوەیەکی ڕەوانبێژی 1947. 11. ڕەوضەة الطفل بریتیە لە زنجیرە چیرۆکێکی منداڵان بە هاوکاری هەریەک لە ئامینە سەعید و یوسف مراد بڵاوی کردوێتەوە و تەنها 2 بەشی لێ دەرچووە. ئەو 2 بەشە ساڵی 1947 لەلایەن دارالمەعارفەوە لە میسر چاپ کراوە. 12. القصص الديني للأطفال لەگەڵ بەڕێز عەبدولحەمید جودەت السەحاردا بەشی یەکەمی زەنجیرەی چیرۆکی ئاینی بۆ مناڵانیان دەرکردووە. ناونیشانی بەشی یەکەمیان ناو نابوو چیرۆکی پێغەمبەران و لە 18 چیرۆک پێک هاتبوو. 13. الجديد في اللغة العربية. 14. الجديد في المحفوظات 2 کتێبی منهەجین و تایبەتن بە قوتابیانی وەزارەتی مەعارف. سەید لەگەڵ چەند کەسێکی تردا دایانناوە. لە ساڵی 1965 لە سەرەوەختی زیندانیکردنیدا بە بڕیاری حکومی ئەو کتێبانە لە منهەجی خوێندن هەڵگیران. 15. النقد الأدبي أصوله ومناهجه رخنەی ئەدەبی 1948. 16. العدالة الاجتماعية في الإسلام لە ساڵی 1949دا بڵاو کراوەتەوە بە یەکەم نووسینی ئیسلامی دادەنرێت. 17. معركة الإسلام والرأسمالية 1951. 18. السلام العالمي والإسلام 1951. 19. في ظلال القرآن ڕاوەی تەواوی قورئانە و یەکەمجار لە 30 جوزئدا چاپ کراوە. سەرەتا لە گۆڤاری ئەلموسلیموندا بە زنجیرە بڵاوی کردوێتەوە. دواتر لە زینداندا تەواوی کرد و بەدە بەشەکەی سەرەتایشدا چۆوە و بەنیاز بوو بە هەر 30 بەشەکەیدا بچێتەوە، بەڵام مردن ڕێنەدا ئەو کارە بکات. دوای شەهیدبوونیشی چەندین دەستگا و خانەی بڵاوکردنەوە بە شێوەیەکی نایاسایی چاپیان کردوێتەوە تا دوجار بە شێوەیەکی یاسایی لەلایەن دارالشەرقەوە لە 6 بەرگدا چاپ کراوە و ئێستاش هەر ئەو چاپە لە بازاڕدایە.
20 دەراسات ئیسلامیە ساڵی 1953 چاپ کراوە و لە 35 وتار پێگرێ لە پێشەوە باسی ئەم کتێبەمان کرد. 21 هذا الدین سید ئەم کتێبەی لە زینداندا نووسیوە و ساڵی 1906 لەلایەن دارولقەلەمەوە لە قاهرە چاپ کراوە. 22 المستقبل لهذا الدین ڕاستە و خۆ دوای هذا الدین لەلایەن مەکتەب وەهەبەوە چاپ و بڵاو کراوەتەوە. 23 خصائص التصور الإسلامي نزیکەی 10 ساڵ بە ئامادەکردن و نووسینی ئەم کتێبەوە خەریک بووە. ساڵی 1962 لەژێر ناوی خصائص التصور الإسلامي ومقوماتهدا لەلایەن داری ئیحیا والکتب العربیەوە چاپ کرا کە چی تەنها خصائصەکەی بوو و مقوماتەکەی لەگەڵ نەبوو. 24 الإسلام ومشكلات الحضارة 1962. 25 معالم في الطريق دوا کتێبە لە ژیانی سید قوتبدا بڵاو کرابێتەوە. مەکتەبە وەهەبە ساڵی 1964 چاپی کردووە. هەندێک کەس وای بۆ دەچن ئەم کتێبە هۆکاری لە سێداردانی سید بوو بێت. تەنانەت کەسانێک بۆ کتێبەی حکمی لە سێداردانی بەسەر خاوەنەکەیدا ناویان بردووە. 26 مقومات التصور الإسلامي بەشی دووەم و تەواوکەری ئەوەیە کە سید لە کتێبی خصائص التصور الإسلامي ومقوماتهدا ئاماژەی پێدا بوو. هەردوو کتێبەکە باس لە تایبەتمەندی و بنەماکانی عەقیدەی ئیسلامی دەکەن. ئەمە تاقە کتێبە کە دوای 20 ساڵ لە شەهیدبوونی خاوەنەکەی بە چاپ گەیشت. دارالشروق ساڵی 1986 چاپی کردووە. محەممەد قوتبی برای نووسەر ئاوا باز لە هۆکاری درەنگ چاپکردنی کتێبەکەی دەکات. لە ڕۆژانی کۆتایی ژیانیدا و چەند ڕۆژێک بەر لە ئێعدامکردنی شەهید لە نووسینەوەی ئەم کتێبە بووەوە. بەشی کۆتایی لەسەر ئەو کاغەزانە نووسی بوو کە لەلایەن داواکاری گشتیەوە پێیدرا بوو. کتێبەکە پێک هاتبوو لە پێشەکی بەشێک بە ناونیشانی مقومات التصور الإسلامي، بەشێک بە ناونیشانی ئولوهیە و عبودیە، بەشێک بە ناونیشانی حقیقەت الألوهیە و بەشێک بە ناونیشانی حقیقەت الکەون. پاشان دوو بەش لە ژێر ناوەکانی حقیقەت الحەیات و حقیقەت الئینسان کەچی تەنها پێشەکی و 4 بەشەکەی سەرەتامان بەدەست گەیشت. هەردوو بەشی کۆتایی حقیقەت الحەیات و حقیقەت الئینسان تا ئێستاش بزرن. ماوەیەکی زۆر کە چەند ساڵی خایان بە دوای ئەو دوو بەشەبوون بووەدا دەگەڕان. یان چاوەڕێ بوون کەسێک لە دۆستان سوراخێکیان لەلایەکەوە بزانێت و بۆمانی بنێرێت تا کتێبەکە تەواو بێت. وەلی چاوەڕوانیمان بێ ئەنجام بوو. سەرنجام وامان بە باش زانی بەم شێوەی ئێستای بێ دوو بەشی کۆتایی بڵای بکەینەوە. بۆ مەجێ هەر وەخت ئەو دوو بەشەمان دۆزیەوە بیخەینە سەری. چەند کتێبێکی سید قوتب کە ئێستا لە بەردەستدان. لاپەڕا 34 1 ئەفراح الروح بەشێکە لەم کتێبەی بەردەستت لە پێشەوە باسمان کرد. 2 نەحو مجتەمع ئیسلامی کاتی خۆی سید بە چەند بەشێک بابەتێکی بەو ناونیشانە لە گۆڤاری ئەلموسلیموندا بڵاو کردبووەوە. مەکتەبەت الئەقسا ئەو وتارانەی گۆڤاری ناوبراوی کۆ کردەوە و ساڵی 1969 لە کتێبێکدا بەو ناوە لە چاپیدا. 3 في التاريخ فكره ومنهاج سید بابەتێکی بە دوو بەش لە ژمارەی 1 و 2 ساڵی یەکەمی گۆڤاری ئەلموسلیموندا لە مانگەکانی ئەیلول و تەشرینی یەکەمی 1951دا بڵاو کردەوە. دوای شەهیدبوونی خانەی ئەددار السعودیە للنەشر ئەم دوو وتارەی گۆڤاری ئەلموسلیمونی وەرگرت و دوو وتاری تری سەیدی خستە پاڵیان و لە نامیلکەیەکدا بەو ناونیشانەی سەرەوە بڵاوی کردەوە. 4 معركتنا مع اليهود کۆمەڵە وتارێکە سەید لە سەرەتای پەنجەکاندا لە گۆڤاری ئەددەعوەدا بڵاوی کردبوونەوە. زەین العابدین ئەڕێکابی ئەو وتارانەی کۆ کردەوە و پێشەکێکی دەربارەی کەسێتی سید قوتب و تایبەتمەندی فکری و شێوازی نووسینیشی خستە سەری و لە شێوەی نامیلکەیەکدا لەلایەن ئەددار السعودیە للنەشرەوە لە چاپدرا. 5 تەفسیری سوورەی ئەشورا ئەددار السعودیە للنەشر ڕاوەی سوورەتی ئەشورای لە تەفسیری فی ظلال القورئان دابڕی و لە کتێبێکی سربەخۆدا لە چاپیدا بێ هیچ هۆیەکی ڕوون تەنها بۆ مەبەستێکی بازرگانی. 6 تەفسیری ئایاتی ڕیبا ئەمەش بەدەردی کتێبی پێشوو خانەی ئەددار السعودیە ڕاوەی ئایەتەکانی تایبەت بە باسی سووی لە هەردوو سوورەتی ئەلبەقەرە و ئالی عیمرانی تەفسیری فی ظلال القورئان دەرهێنا و لە شێوەی کتێبێکدا چاپی کرد.
ئەمە نزیکەی 30 توێژینەوەشی کە وعدی بەجێگەیاندنی دابوون بە خێنەر دیار نین. هەندێکیان فەوتاون و هەندێکیشان پێدەچێت هەر نەینووسی بێتن و تەنها خەیاڵی نووسینیانی لەسەردا بوو بێت. سید بەڕەحمەت بێت وەک دکتۆر سەلاح ئەلخالیدی دەڵێت لەسەر بابەتێک ئارامی نەدەگرت و زوو لەم باسەوە بۆ یەکێکی تر دەچوو. ئەو گۆڕانە ڕیشەیانەشی کە بەسەر فکر و بیر و بۆچوونی داهاتن و هەروەها ئەشکەنجە و ئازاری نێو زیندان هۆکارێکی تری بەجێنەگەیاندنی زۆرێک لەو پەیمانانەی بوو کە بە خێنەری دابوو. لێرەدا من تەنها ناوی ئەو باس و توێژینەوانە دەنووسم کە سید لە دوو توێی کتێب و بابەتە بڵاوکراوەکانیدا پەیمانی داوە لە داهاتوودا بڵاویان بکاتەوە. 1. مهمة الشاعر في الحياة. ئەمە باسێکی گەورە و قوڵ بووە، جودایە لەو نامیلکەی لە بەردەستتدایە. 2. دراسة عن شوقي. 3. المراهقة إخطارها وعلاجها. 4. المرأة لغز بسيط. 5. المرأة في قصص توفيق الحكيم. 6. أصداء الزمن. 7. الكأس المسمومة. 8. قافلة الرقيق. 9. حلم الفجر. 10. القطط الضالة. 11. من أعماق الوادي. 12. المذاهب الفنية المعاصرة. 13. الصور والظلال في الشعر العربي. 14. القصة في الأدب العربي. 15. شعراء الشباب. 16. القصة الحديثة. 17. عرابي المفتري عليه. 18. الشريف الرضي. 19. القصة بين التوراة والقرآن. 20. النماذج الإنسانية في القرآن. 21. المنطق الوجداني في القرآن. 22. أساليب العرض الفني في القرآن. 23. لحظات مع الخالدين. 24. أمريكا التي رأيت. 25. معالم في الطريق المجموعة الثانية. 26. في ظلال السيرة. 27. في موكب الإيمان. 28. أوليات في هذا الدين. 29. تصويبات في الفكر الإسلامي المعاصر. سي. نحو مجتمع إسلامي. ئەمەش باسێکی قوڵ بوو ئەو نامیلکەیە نییە کە ئێستا لە بەردەستدایە. 31. هذا القورآن. سید خۆی لە لیستی کتێبەکانیدا لە کۆتایی بەشی 13 تەفسیری فی ظلالی چاپی ساڵی 1964 دا ئاماژەی بۆ باسانە داوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. لە نێوان عەلی شەریعەتی و سید قوتبدا لاپەڕا 38. لە ناخمدا هەست بە مەیلێکی سیر دەکەم. تازەش نییە هەستم پێکردووە. مەیلی بەیەکگرتن و بەراوردکردن. زمانێکە نووسین دەربارەی لێکچوونی نێوان بیریاران و فەیلسۆفان و ئەدیبان خولیای سەرمان. چەند ساڵێک لەمەوبەر بیرم بۆ نووسینی باسێک چوو دەربارەی ڕەشبینی لای هەریەک لە ئەبولعەلای مەعەڕی، فرانس کافکا و قانعی شاعیر. هەندێک شتیشم کۆکردەوە و چەند لاپەڕەیەکیشم نووسی، وەلی دوایی وەک عادەتی هەمیشەییم وەلام خست و بەخۆم وت ئیشی وا پێویستی بە کات و لێبڕان هەیە و هەروەها بەسەرپێوە ناکرێت. چەند مانگێک لەمەوبەریش 20 چەند لاپەڕەیەکم دەربارەی لێکچوونەکانی عەلی وەردی و مەسعود محەممەد نووسی. ئەمیشیان بە دەردی ئەوی پێشوو چوو. عەلی شەریعەتی و سید قوتبیش لە خەیاڵمدا هەندێک جار دەبن بە یەک. وەختێک دەوترێت سید وێنەی شەریعەتی و کە باس لە شەریعەتیش دەکرێت، وێنەی سید لە شاشەی زێهنمدا دەردەکەوێت. دکتۆر عەلی شەریعەتی 1933 بۆ 1977 بیریارێکی گەورە و خاوەن ناوبانگی ئێرانیە. ئەو شیعە مەزهەبێکی ئەفەندی بوو، هەروەها خەباتکارێکی گەورەی دژی ستەمکاری بوو. لە وڵاتی فەڕەنسا بڕوانامەی دکتۆرای لە مێژوو بەدەست هێناوە و پاشان گەڕاوەتەوە بۆ ئێران. لە دوای گەڕانەوەی بۆ ئێران وردە لە ڕێگای نووسین و وتارەکانیەوە لەناو خەڵکدا ناسرا و جێی بە زۆر کەس و لایەن لەق کرد. ئەمەش بوو هۆی ئەوەی نەیارێکی زۆری بۆ دروست بێت. بەهۆی وتارە ئاگرینەکانیەوە بە تایبەت ئەوانەی لە حوسێنیەی ئێرشاد پێشکەشی دەکردن، دەسەڵاتی شاهنشاهی کەوتە دژایەتیکردنی. بەفیتی ناحەزان و ڕق لە دڵان ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم دژایەتیکردنە تونتر بوویەوە.
تا ئەوەی لە زیندانەکانی ڕژیمی شاهنشاهی توندکرا و چەندین ساڵ لە ژێر ئازار و ئەشکەنجەی جەستەیی و دەرونیدا ژیانی گوزەراند. پاشان لەبەر خراپی باری تەندروستی بڕیاری ئازادکردنی درا، بەڵام لە ژێر چاودێری ساواکدا بوو. لەو ماوەیەدا بەبێ ئاگایی دەسەڵات و بە هەزار ناری عەلی لە ئێران دەچوو خۆی گەیاندە وڵاتی بریتانیا، وەلی ڕژیمی شاه هەر زوو بەمەی زانی و ڕێی دەرچوونی لە هاوسەرەکەی گرت و لە ئێراندا گلی دایەوە، وەلی ڕێگەی سەفەری بە دوو کچەکەیدا. بە ماوەیەکی کەم دوای گەیشتنی بە وڵاتی بریتانیا و هەر ئەو شەوەی دوو کچەکەی گەیشتنە لای شەریعەتی تەندروستی تێکچوو، لەگەڵ دەرکەوتنی گەزەنگی ڕۆژی دواتر خزمەکانی بینیان ژیانی سپاردووە. هەرچەندە مردنەکەی جێی گومان بوو و لە کاتی خۆیدا پرسیاری زۆری وروژان. هەندێک کەس وای بۆ چوون لە زینداندا ژەهرێکی ئەوتۆی پێدرابێت دوای ئازادبوونی بە هێواشی بیکوژێت. لەوێ پزیشکی دادوەری هۆکاری مردنەکەی بۆ جەڵتەی دڵ جێڕایەوە. ئاخر ئەو لە ڕادەبەدەر جگەرەی دەکێشا. ساڵانێکی زۆریش لە ژێر ئەشکەنجەدا ژیا بوو. خاوەنی نەفسێکی هێندە بەرزیش بوو لە باسکردن نایەت کە هەواڵی گلدانەوەی پورانی ژنیشی لەلایەن پیاوانی ڕژیمەوە بیست. زۆر بێتاقەت بوو. هەموو ئەمانە کارێکی زۆریان کردە سەری و بە یەکجاری دڵیان لە لێدان خست. کە تەماشای سەرەتا و کۆتایی ژیانی هەر یەک لە عەلەی شەریعەتی و سەید قوتب دەکەیت، زۆر خاڵی لە یەکچوونت بۆ دەردەکەوێت. من لێرەدا ئەو لێکچوونانەتان بەردەست و بەرچاو دەخەم. خوا یار و بار لەبار بێت لە داهاتوودا نووسینێکی قوڵتر و بەپێستر لەو بارەوە بڵاو دەکەمەوە. لێکچوونەکانی نێوان شەریعەتی و سەید قوتب لاپەڕات چل. 1. هەردووکیان لە ماڵێکی ئاینیدا هاتوونەتە دنیاوە، ئەگەرچی ماڵی سەید سونی و ماڵی شەریعەتی شیعە مەزهەب بوون. 2. باوکی شەریعەتی محەممەد تەقی شەریعەتی زانایەکی ئاینی بەناوبانگ بووە. باوکی سەیدیش شەیخ قوتب ئیبراهیم شازلی پیاوێکی خاوەندی وەخان و خێرخواز بووە. دایکی هەر یەکێکیشیان ئیماندارێکی ڕۆحسووک و دەروونپاک بووە. 3. شەریعەتی لە گوندی مەزینانی ناوچەی خوراسان لەدایک بووە، شوێنێکی چەپ و وشک، تا مردنیشی خەیاڵی ئەو شوێنە و بەدبەختی خەڵکەکەی لەدڵ دەرنەچووە. سەیدیش لە گوندی موشەی پارێزگای ئەسوان هاتووەتە دنیاوە. ئەگەچی شوێنێکی خۆش بووە وەلی دوور لە سەنتەر بووە. سەید لە کتێبی تیفلەت من القەریەدا بە وردی باسی سەردەمی منداڵی خۆی دەکات، هەروەها سادەیی خەڵکی گوند و بیر و باوەڕیان دەربارەی جنۆکە و عفریت و ئەفسانە بە شێوەیەکی بەرز و دەربڕینێکی ناوازە دەخاتە ڕوو. 4. سەرنجام باری گوزەران و ناوبانگ و کاری نووسین و بانگەواز شەریعەتی دەباتە تاران و سەیدیش بە قاهیرە. لە کۆنیشدا وتراوە جێگەی حود دەریایە. شەریعەتی زۆر درەنگ ماڵی بردووەتە تاران و بەرەنگاریەکی زۆری لەگەڵ چوونە تاراندا کردووە، وەلی سەید هەر بە زووی و بێ بەرەنگاری چۆتە قاهیرە. 5. شەریعەتی بۆ تەواوکردنی خوێندن چۆتە فەڕەنسا و ماوەی چەندین ساڵ لەوێ ماوەتەوە. لە نزیکەوە بە بیریارانێکی گەورەی ڕۆژاوایی وەک ژان پۆل ساتەری دامەزلێنەری ڕێبازی بوونگەرایی و فرانس فانون ئاشنا بووە. لە کاتێکدا سەید بۆ دیراسەکردنی مەنهەج و پرۆگرام ڕەوانەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کراوە و نزیکەی 2 ساڵ 1948 بۆ 1950 لەوێ ماوەتەوە و بە وردی لە ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری ئەو وڵاتە ڕاماوە و کۆڵی بێتیەوە. 6. بە پێچەوانەی زۆرێک لە نووسەرانی ڕۆژهەڵاتەوە بە تایبەت ئەوانەی لە فەڕەنسا خوێندنیان تەواو کردووە، لە نمونەی قاسم ئەمین، تەها حوسێن، سەلامە موسا، شەریعەتی کە لە فەڕەنسا گەڕاوەتەوە، ئیمان و باوەڕی نەک بە ئوروپا و شارستانیەتی ڕۆژاوا زیادی نەکردووە، بەڵکو دەتوانم بڵێم ڕقیشی لێی هەستاوە و بە چاوی نزمەوە لێڕوانیوە، بە تایبەت لایەنی ڕەوشت و پەیوەندی کۆمەڵایەتی، واتە ژیانی شەریعەتی لە وڵاتی فەڕەنسا کاری پێچەوانی لێکردووە. ئەو لە دوای گەڕانەوەی زیاتر بە ئیسلامەوە پابەند بووە تا لە دواییدا گیانی خۆشی فیدای کرد. ئەمە ڕێک لەگەڵ سەیدیشدا ڕوویدا. سەید قوتب تابەت لە ڕۆیشتنی بۆ ئەمریکا هیچ پابەندیەکی بە ئیسلامەوە نەبووە. ئەو نزیکەی 15 ساڵ هەر لە جێژاوی گومان و بێپەیامیدا خولاوەتەوە. چەندین شێعری ئەو سەردەمەی لەبەردەستان کە شایەتی ئەم ڕاستیە دەدەن، هۆنراوەگەلی وەک ئەشاطئ المەجهول، سوخریەت الئەقدار لە ناونیشانەکانیانەوە دیارە خاوەنەکەیان لە چ دۆخێکی دەرونی شڵەژاودا ژیاوە. کەچی لە ئەمریکا دەگۆڕێت و دەبێتە کەسێکی تر، بگرە هەل لەو کەشتیەدا کە بەرەو ئەمریکا دەیانبات
گۆڕانی بەسەردا دێت و بڕیاری تەسلیم بوون دەدات. لە دوای گەڕانەوەشی بۆ میسر هەر بە یەکجاری خۆی و قەڵەمەکەی خستە خزمەتی ئیسلام و فکری ئیسلامیەوە تا سەرنجام دوای زیاتر لە 10 ساڵمانەوە لە نێو زیندانەکانی ڕژیمی جەمال عەبدولناسردا لە ساڵانی 1954 بۆ 1966 لە 29 ئابی 1966دا لە سێدارە درا. حەوت شەریعەتی خاوەن قەڵەمێکی بە بڕشت و زمانێکی پارا و وروژێنەر بوو. بە جۆرێک لە کاتی قسەکردندا دوژمنەکانی بەر لە دۆستەکانی تووشی داوی جادووی دەربڕینەکانی دەبوون. ئایەتوڵڵا موتەهەری لەم بارەیەوە ئێژێت شەریعەتی لە دەربڕینی مەبەست و بەکارهێنانی وشەدا بێوێنەیە. سەیدیش لە نووسین و هەروەها لە قسەکردنیشدا کەموێنە بووە. ئەوەی نووسینی سەید بخێنێتەوە لە دەوروبەری دادەبڕێت و ئاگای لە هەموو شتێک دەبڕێت. هێندە بە جوانی مەبەستی خۆی دەگەیەنێتە خێنەر. دەتوانم بڵم لە وڵاتی خۆماندا وێنەی نییە. آخر گرینگە تۆ باس لە شتی ئەبستراکت بکەی لە بیر و فەلسەفە بتوێژیتەوە و لە شێوەی تەعبیری شعریدا دایبڕێژیت. ئەوە تا محەممەد قوتب کە باسی کتێبی مقەومات و تەسەووری ئیسلامی دەکات دەڵێت هەز دەکەیت شعر دەخێنیتەوە نەک فکر. لە دەربڕینیشدا ئەوانەی گوێیان لێبووە هەمان شتی لەبارەوە دەڵێن. 8 خاڵێکی جەوهەری لە هەموو شت زێتر ئەو دوو زاتە پێکەوە کۆ دەکاتەوە. هەر یەک لەوان خاوەنی دەروونێکی میهرەبان و نەفسێکی بەرز بوون. ئەوان لەگەڵ گریانی منداڵێکی بێباوکدا گریاون کەچی وەک چێو لە بەردەم هەڕەشە و تەماحی دەسەڵات داوەستاون. چەند بەرابەر خەڵکانی خوارخۆیان بە سۆز و خاکی بوون. بەو ئەندازێ و زیاتریش بەرامبەر بە کەسانی دەسەڵاتدار و کاربەدەست دڵڕەق و نەفس بەرز بوون. چاوخشاندنێک بە ژیانی شەریعەتیدا لەسەر وەختی مامۆستایەتیدا لە زانکۆ بەسە بۆ بینینی ئەو ڕاستیە. ئەو تا مردیش ملی بۆ بڕیاری ڕاگری کۆلێژ و ماستاوچیەکانی زانکۆ نەدا و هەمیشە لەگەڵیاندا لە کشمەکیش و دمەقاڵیدا بوو. بەشێک لە هۆکاری گرتنەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو راپۆرتانی لە زانکۆوە دژی ئەو بۆ لایەنە ئەمنیەکانی وڵات بەرز دەکرایەوە. لەم لایەشەو بڕوانە ژیانی سەید وەختێک لە وەزارەتی مەعارفدا کاری کردووە. ئەو لە دوای 20 ساڵ خزمەت 1932 بۆ 1952 لە بواری پەروەردە و بە تایبەت لە وەزارەتی ناوبراودا سەرنجام دەستی لە کار کێشایەوە. لە کاتێکدا هیچ سەرچاوەیەکی دارایی نەبوو. هۆی دەست لە کارکێشانەوەکەشی ملنەدانی بوو بۆ ئەو بڕیار و ڕاستپاردە ناماقوڵانەی لە وەزارەتەوە دەرحەقی دەردەکران. لە وەزارەتی مەعارفدا ئەوەندە دژایەتی سەید کراوە پیا و تەنانەت بە خوێندنەوەی ئەو بابەتەش دڵی تون دەبێت. 9 هەر یەک لەوان لە پێناو بیر و باوەڕیاندا بۆ ئەو پەیامەی لە پێناویدا دەژیان گیانیان سپارد. کەچی خوێنیان بوو بە پێین و باڵای بیریانی بەرەو ئاسمان برد. هەر یەک لەوان دەیانتوانی تەنها بە سەللەقاندنێک کام پلەپایە بەرزە و کاسەلیسەکانی دەربار خەوی پێوە دەبینن بەدەست بێنن. وەلی کەسیان ئەویان نەک هەر قبوڵ نەکرد بەڵکو بە خەیاڵشیاندا نەهات. سەرەڕای بڕشتی قەڵەم و پاراوی زمانیان سەرباری بەخشینی گیانیان بە بیریان خەڵکی گرنگی تر لە پشت ئەو ناوبانگەی هەریەک لەوانەیە ئەویش ئیمانی تەواویانە بۆ قسانەی دەیان کرد و بۆ وشانەی دەیان نووسی. ئەوە تا سەید دەڵێ قەڵەم بەدەستان دەتوان زۆر شت بکەن لێ بەمەرجێ خۆیان بمرن تا بیریان زیندوو بمێنێ. بیر و بۆچوونیان لە خوێن و لە گۆشتی خۆیان تێر بکەن. ئەوە بڵێن کەوا بە حەقی دەزانن. خوێنیان بکەنە قوربانی وشەی ڕاستی. بێگومان بیر و بۆچوون و وشەکانمان جەستەگەلێکی بێجیانن. تا ئەو کاتێک لە پێناویاندا گیان دەدەین یان بە خوێنمان ئاویان دەدەین. ئیتر ئەو وەخت دەگۆڕێن بووبوونەوەرێکی زیندوو و لە نێو زیندواندا دەژین. بەڕاستی ئەو شتی وتی بەجێهێنا شەریعەتیش هەمان شتی کرد. 11 هەر یەک لەوان لە ماوەی ژیانی زیندانیشیاندا هەستیان بە بێزاری نەکردووە. بە پێچەوانەوە هەمیشە ورەبەرز و لێوبەخەندە بوون. سەید قوتب ئەو ڕۆژەی دەبرێت بۆ ئێدام ڕۆژنامەنووسەکان وێنەیەکی دەگرن و دوایی لە زۆربەی ڕۆژنامە و گۆڤارەکانی میسردا بڵاو دەبێتەوە. لەو وێنەیەدا بزەیەکی لەسەر لێوە. لای هەر کەسەی بینی بێتی ئەو وێنەیە بۆتە جێگای تێڕامان و سەرسوڕمان و لەسەروەستان. چۆن دەبێت کەسێک بۆ مردن ببرێت و پێ بکەنێت. شعری ئەو شاعرە فارسەم بیر دەکەوێتەوە کە دەڵێت نشان مرد مؤمن با تو گویم که چون مرگش رسد خندان بمیرد. شەریعەتیش لە زینداندا وەختە جەلادەکان لێکۆڵینەوەیان لەگەڵیدا کردووە. لە نوکتە و قسەی خۆش نەکەوتووە.
ئەو ڕێکخراوەی شەریعەتی لەگەڵیدا کاری دەکرد. سازمانی مجاهدین ئارمێکیان هەبوو ئەم ئاەتەی لەسەر نووسرا بوو: وفضل الله المجاهدين على القاعدين أجرا عظيما. ڕۆژێک عەلی کەمانگەر یەکێک لە جەلادەکانی ساواک لە شەریعەتی دەپرسێت: تۆ ئەم فەضل المجاهدین و على القاعدینە دەناسیت؟ وا دەزانێت ناوی دوو سەرکردەی ڕێکخراوەکەن. شەریعەتیش لە وەڵامدا دەڵێت: فەضل المجاهدین ناناسم، وەلی على القاعدین خۆم هەوم. بە کەودەنی کابرا ڕادەبوێرێت. سید قوتب لە کاتی دادگاییکردنیدا بەرامبەر لیوا فواد دەجەوی هەندێک قسە دەکات. دەجەوی هێندێ تووڕە دەبێت ئاگای لە خۆی نامێنێت. بە قسەی ئەوانەی لەگەڵ سەید دابوون دەجەوی قەت نەیوێراوە تەماشای نێوچاوانی سەید بکات. 12. ئەگەر تەماشایەکی وێنەی هەر یەک لە شەریعەتی و سەید بکەیت، وێکچوونێکی زۆرت لە نێوان شێوە و ڕوخساری هەردووکیاندا بۆ دەردەکەوێت. هەر یەکێکیان مرۆڤێکی لاواز، باڵا مامناوەند، مووی سەر ڕووتاوە، ڕیش تاشراو، چاکەت و پانتۆڵ لەبەر و بۆینباغ لەمل، واتە دوو ئەفەندی بە هەموو واتایەک کەچی قەڵەم و نووسینیان دەخەنە خزمەتی ئیسلامەوە. زانستی شێوەناسیش پێمان دەڵێت دوو کەس کە شێوەیان زۆر لەیەک دەچێت، زۆر ئاکاریشیان دەچێتەوە سەریەک. ئەگەر ئەم قسەیە بۆ کەس ڕاست نەبێت، بۆ ئەم دوو پیاوە دروستە، لەوەش سەیرتر هەردووکیشیان تووشی نەخۆشی دڵ دەبن. 13. هەر یەک لەوان چەند دۆست و یاریان هەیە، هێندەش دوژمن و نەیاریان هەیە. دوژمنی ئەوان دوو جۆرن، یان جوانتر بڵێم لە دوو لاوە دژایەتی بیر و باوەڕیان دەکرێت. نەتەوەپەرست و سێکۆلارەکان. هەندێ لە پارتە چەپەکانی میسر کاتێک سەید و هاوڕێکانی چاوەڕێی حوکمی دادگا بوون، خۆ پێشاندانێکیان ساز کرد و دروشمی ئیذبەح یا ناسر، سەریان ببڕە سەریان ببڕە، ئەی ناس سەریان بەرز کردبووەوە. لە ئێرانیشدا پارتە مارکسی و سێکۆلارەکان زۆر بە شەریعەتی قەڵس بوون و پیان قوت نەدەچوو. لە کاتێکدا شەریعەتی بە چەپی ئیسلامی ناو دەبردرا. نەیارێکی تر مەلاو ئاخوندەکان بوون. ئەم باسە خۆی تەنیا بابەتی چەندین کتێبە. لێرەدا هەر ئەوەندە دەڵێم لەوەتەی شەریعەتی لە حوسێنیەی ئێرشاددا دەستی بە وتاردان کرد و ناوی بڵاو بووە. وردە وردە پیاوانی ئاینی لێی کەوتنە تەقا. هۆکارەکەشی ئاشکرا و ڕوون بوو. خۆری ناوبانگی ئەو ئەستێرەی ناوی وانی لە بەرچاوان ون کرد و وەک دەوترێت ناویانی لە ناواندا نەهێشت، وەلی ئەوان دانیان بەم ڕاستیەدا نەدەنا. لە بری ئەوە سەدان تۆمەتیان بۆی هەڵبەست و دەیان ناتۆرەیان وە دوای خەست. لە نمونەی بێباوەڕ، بێدعەچی، مونافق، جاهل، سمێڵ تاشرا و کراوەت لەمل هەتا دوایی. دەبێت بزانیت هەمیشە ئاینی مەلا شتێکی جودایە لە ئاینی خوددا. خوددا نە پێویستی بە مەلایە و نە بە ئاخوندا. بە قەولی دکتۆر عەبدولکەریم سروش، ئاین پێویستی بە چینی پیاوانی ئاینی نییە. یان بە قسەی کاک ئەحمەدی موفتیزادە، نیشانەی گەورەی ئەم ئاینە ئەوەیە ئەوەندە مەلا هەن و هێستاش هەرماوە. سید قوتبیش گیانی خۆی لە پێناوی ئیسلامدا بەخشی، بێباکانە چۆ سەردار و سەری بۆ بێباوەڕان شۆڕ نەکرد، کەچی خەڵکانێکی کەللەوشک و بێڕۆح، خەڵکانێکی ئەقڵ کورت و ڕیش درێژ، کەسانێک کە پاشا و فەرمانڕەواکان بەخوا دەزانن، بەخوا دەزانن و دەیان پەرستن، ئەو کەسانە لە دوای مردنیش واز لە گیانی سید قوتب ناهێن و کتێب لە دوای کتێب و نامیلکە دوای نامیلکە لە دژی دەنووسن و بڵاو دەکەنەوە. گوایە سەید جنێوی بە سەحابەی پێغەمبەر داوە صلی الله علیه وسلم و ڕەخنەی لە پێغەمبەران گرتووە و بڕوای بە بیرۆکەی دۆنادۆن یعنی وەحدەت الوجود بووە و قورئانی بە دروستکرا و مەخلوق زانیوە و هەتا دوایی. کەسانێک ئەم قسانە دەکەن هێندە نزم و چروکن، تەنانەت ناوێرن بە گەورەکانیان بڵێن ئەو پەرداخەی بەدەستەوەیە مەی تێدایە نەک شەربەت، چۆن وا بە ئاسانی دێنیتە سەرەوە. کاتی خۆی ئاخوندەکانی ئێران دەیانوت عەلی شەریعەتی بۆتە سونی و وەهابی و لە دینی باو باپیرانی هەڵگەڕاوەتەوە. ئێستاش خەڵکانێک بە سید قوتب دەڵێن لە ئاینی یەکتاپەرستی لای داوە و بێدین بووە. 14. هەم شەریعەتی و هەم سەید ئیسلامیان بە ئاینێکی بزوێنەر و پڕجوڵە زانیوە، واتە بڕوایان بە ئیسلامێکی حەرەکی هەبووە و ئیسلام وەک بیرێک کە مرۆڤ هەڵگرێتی، نەک وەک ئەوەی تەنها لە نێو کتێبدا قەتیس بکرێت تێگەیشتون. ئەوە تا شەریعەتی دەڵێت ئیسلام تا ئیسلامی ئەبوزەر بوو، ئاینێکی پڕجوڵە و بزوێنەر بوو، کەچی وەختی بوو بە دەوڵەت و شارستانیەت
کەسانی وەک ئیبن سینای بەرهەمهێنا جوڵەی نەما، پێویستە هەمیشە ئیسلامی ئەبوزەر لە ناوا بێت، پێویستیمان بە ئیسلامی ئیبن سینا نییە. سەید قوتبیش دەڵێت پێویستە ڕاستەوخۆ بگەڕێینەوە بۆ قورئان، بێ گوێدانە تەفسیر و قسەی فڵانزانە و فیساردانە. ئیسلام ئەو ئیسلامەیە کە دونیای گۆڕی. هەروەها دەڵێت کۆمەڵگەی ئیسلامی چەندین سەدەیە نەماوە، ئەوەی کە هەیە تەنیا ناوە. پێویستە کۆمەڵێک گەنج ئیسلام بە کردداری وەربگرن تا کۆمەڵگەی ئیسلامی بگەڕێتەوە. سەید دژی مامۆستا کۆنەکەی خۆی عەباس مەحموود ئەلعەقاد هەڵگەڕایەوە و زۆر هەڵی لێگرت. آخر بە بڕوای ئەو عەقاد تەنها باسی لە شتی تیۆری دەکرد لە کاتێکدا سەید ئیسلامێکی کردداری دەویست. شەریعەتی شەڕی لەگەڵ سەید حوسێن نەسردا کە فەیلسۆفێکی گەورەی ئێرانیە و لەم دواییە وەفاتی کرد. هەر ئەوە بوو شەریعەتی نەسی بە ڕۆشنبیرێکی کۆنەپەرستی بورجی ئاجنشین ناو دەبێت. شەریعەتی ڕەخنەی لە نەسر ئەوە بوو لە ناو کتێبدا دەژیت. آخر بنەماڵەی نەسر خزمەتکاری لە مێژینەی خاندانی شاهنشاهی ئێران بوون. خودی نەسریش تا بەرپابوونی شۆڕشی ئیسلامی بەڕێوەبەری ئەو خانەی حکمەتە بوو کە فەرەحی شاژنی ئێران دایمەزراندە بوو. عەقادیش کابرایەکی بێهەڵوێست و ترسنۆک بوو لە بەرامبەر دەسەڵاتدا. لە کاتێکدا سەید و شەریعەتی دوو شێر بوون و ئەوەی دەیانوت بە کردار دەیان سەلماند، وەک ئاشکرایشە ئەو دوو جۆرە بیرکردنەوەیە ئاسمان و ڕێسمانیان نێوانە. 15 هەر یەک لەوان ڕێکخراوێکیان هەڵبژارد و لەگەڵیدا کاریان کرد. ئەگەرچی کەسیان زۆر تاقەتی حیزبایەتیان نەبوو، ئەوان بەر لەوەی سیاسی بن چاکسازی کۆمەڵایەتی بوون، وەلی ستەمی زۆری دەسەڵات ناچاری کردن کار لەگەڵ لایەنێکدا بکەن. شەریعەتی سازمانی مجاهیدینی هەڵبژارد و سەیدیش ئیخوان الموسلمین. هیچ کامێکیشیان تەمەنی کارکردنی سیاسیان درێژ نەبوو. هەردووکیان تا کەمێک بەر لە مردنیان لە پشت میلەکانی زیندانەوە بوون. هەرچەند شەریعەتی کەمێ ئازادی بینی، وەلی بیری هەر لە لای زیندان و سام و بیمی ژوورە تاریکەکان بوو تا ئەو ڕۆژەی سەری نایەوە. 16 بە ئایدیۆلۆژیاکردنی ئیسلام کارێک بوو هەردووکیان و هەر یەکەی لە مەزهەبێکی ئیسلامیدا پێی هەڵسان. ئەم بە ئایدیۆلۆژیاکردنە مەترسێکی گەورەی هێنایە ئاراوە کە تا ئێستاش نەڕەوێتەوە. لێرەدا دەرفەتمان نییە بە درێژی لەسەر ئەم خاڵە بڕوەین. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. جیاوازیەکانی نێوان شەریعەتی و سەید قوتب. یەکەم، شەریعەتی لە فەڕەنسا خوێندوویەتی و سەید بۆ ئەمریکا نێردراوە. دووەم، شەریعەتی بەشی مێژووی تەواو کردووە و دکتۆرایشی لە کۆمەڵناسی و هەروەها لە مێژووی ئیسلامیدا بەدەستهێناوە. سەید بەشی ئادابی عەرەبی کۆلێژی دارولعولومی تەواو کردووە و ماوەیەکیش بەوانەوتنەوە خەریک بووە. سێەم، شەریعەتی شیعە بوو و سەید سونی. چوارەم، عەرەبیزانی و سونیبوونی سەید قوتب وای کردووە لە قورئاندا شارەزا بێت. ئەو لە 10 ساڵیدا قورئانی لەبەر بووە، بۆیە لە زیندانیشدا هەر خەریکی نووسینی تەفسیرە بەناوبانگەکەی بووە، فی ظلال القورئان، بە گەورەترین و گرنگترین شاکاری ئەودا دەنرێت. لە کاتێکدا شەریعەتی هەم لەبەر عەجەمبوونی، فارسیبوونی و هەم لەبەر شیعەبوونی، شیعە زۆر گرنگی بە خوێندن و لەبەرکردنی قورئان نادان، کەم شارەزای قورئان بووە. تەنانەت هەندێک جار لە کتێبی شەریعەتیدا ئایەت دەبینرێت بە هەڵە نووسراوە. ئەمەیان ڕەنگە هەڵەی چاپ بێت یان ئەوانەی وتارەکانیان نووسیوەتەوە تووشی ئەو هەڵەیە ببێتن، بەڵام دیسانەوەیش شەریعەتی ناگاتە سەید لە قورئان ناسیدا. پێنجەم، ڕاستە سەید قوتب لە چاپی یەکەمی کتێبی العەدالەة الاجتماعیە فی الئیسلامدا ڕەخنەی لە خەلیفەی سێم عوسمانی کوڕی عەفان گرتووە و بارودۆخی سەردەمی دەسەڵاتی ئەوی بە گەندەڵی وەسف کردووە، وەلی لە چاپەکانی دوایی ئەو کتێبەدا دەستکاری ئەو بۆ چونانەی کردووە. ئەوەیش ڕاستە لە کتێبی التەسویر الفەنی فی القورئاندا باسی سروشتی تووڕەی موسا پێغەمبەری کردووە، بەڵام لە دواییدا ئیسلامێکی زۆر مولتەزمی لێدەچوو و توێژەران دەڵێن نیازی وابووە بە هەموو نووسینەکانیدا بچێتەوە، وەک بەدە جوزئی سەرەتای تەفسیرەکەیدا چۆوە. لە کاتێکدا شەریعەتی هەڵەی زۆرە و زۆریش ڕەخنێ لێ گیراوە. ڕەخنەگرتنی لە سەحابە و هاوڵانی پێغەمبەر لە هەندێک شوێندا گەیشتۆتە ڕادەی جنێ و پێدان، هۆی ئەم قسانەیشی بۆ بیر و باوەڕەکەی دەگەڕێتەوە. آخر شیعە بەلایەنەوە قسەوتن بە هاوڵانی پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم
نەک ئاساییە، بەڵکو لای هێندێکیان بە هەڵەدا ناچم ئەگەر بڵێن فەرزە. هەروەها شەریعەتی بە حکمی کەم شارەزایی لە بواری ئایندا تووشی هەڵەی کوشەندە بووە و لە هەندێک شوێندا پەتی بۆ خەیاڵی شل کردووە و قسەی وای کردووە بۆنی کوفری لێدێت. بۆ نمونە کتێبی هوبوت دەرکەویر بە تایبەت لە باسی دروستبوونی ئادەمدا قسەی لەو جۆرەی زۆر تێدایە، پێدەچێت ئەو کتێبەی لە نووسینە سەرەتایەکانی بێت. شەشەم، تێڕوانینی سەید و شەریعەتی لە هەمبەر ئەوەی پێی دەوترێت زانستە مرۆڤایەکان زۆر جیاواز بوو. شەریعەتی بە حکمی خوێندنی لە وڵاتی فەڕەنسا و ئاشنابوونی بەو چەمک و تێڕامانەی لە دنیای نوێی ڕۆژئاوادا بەکاردەهێنرێن، هەروەها بەهۆی خوێندنی زانستی کۆمەڵناسیەوە کە دەتوانین بڵێن کۆرۆکی زانستە مرۆڤایەتیەکانە، سوودێکی زۆری لە زاراوەکانی سەر بەو زانستانە وەرگرتووە و لە هەندێک شوێندا تەواوی مێژووی ئیسلامیشی پێخێندوێتەوە. تەنانەت بیریارێکی وەک ئایەتوڵڵا موتەهەری لەسەر ئەم کارەی ڕەخنەی توندی لێدەگرێت و تۆمەتی ناشارەزایی لە زانستە ئیسلامیەکانی وەپاڵ دەخات. شەریعەتی زۆر جار تێرم و زاراوەکانی فەلسەفەی کۆمۆنیستیشی تەوزیف کردووە. زاراوەگەری وەک ژێرخان، ژوورخان، بیۆدال هەتا دوایی زۆر لە نووسینیدا بەرچاو دەکەون. بەڵام سەید قوتب دوای 40 ساڵ خوێندنەوە و متاڵاکردنی بەردەوامی ئەو زانستانە و شارەزابوونی تەواو لێیان دەگاتە ئەو بڕوایەی ئەو زانستانە لە خودی خۆیاندا دارای ئیشکالن و نابێت توێژەری موسڵمان سوودیان لێوەربگرێت. ئەو تەنانەت ئامادە نییە بیر و بڕوا و فەلسەفەی ئیسلامی لە کەسانی وەک فارابی و ئیبنی سیناشە وەربگرێت، چونکە لەژێر کاریگەری فەلسەفی گرێکدا بوون. ئەم بۆچوونەی سەید قوتب ئەگەر جێبەجێ بکرێت، دابڕانێکی تەواو لە نێوان دنیای ئیسلام و کە لە پووری چەند ساڵەی ڕۆژاوادا ڕوودەدات. ئەمەش بە بڕوای من کارەساتێکی بێوێنەیە. حوتەم، سەید قوتب لە ساڵی 1906 تا 1966 نزیکەی 6 ساڵ ژیاوە و 26 کتێبی هەیە. هەروەها نزیکەی 400 وتاری لە گۆڤار و ڕۆژنامەکاندا بڵاو کردوێتەوە. لە کاتێکدا شەریعەتی 1933 بۆ 1977 نزیکەی 43 ساڵ ژیاوە و خاوەنی 120 کتێبە. ئێستا هەموو نووسینەکانی لە 35 بەرگدا کۆکراونەتەوە. وەک دکتۆر سروش دەڵێت، شەریعەتی لە ڕووی چەندێتی نووسینەوە جێی سەرنجە. تەمەنێکی کەمی کردووە کەچی نووسینێکی زۆری لە پاش بەجێ ماوە. چەند خاڵێکیش بەنیسبەت نووسینی سەید قوتبەوە هەیە نابێت لە بیریان بکەین. ئەلف، سەید نووسینێکی زۆری لە ناو چوون. ئەگەر چاوێک بە پەراوێز و لاپەڕەی کۆتایی کتێبە چاپکراوەکانیدا بخشێنیت، دەبینیت ناوی چەند کتێب نووسراون کەچی ئێستا هیچیان دیار نین. هەروەها لە چەندین بابەتدا ئاماژەی بۆ ناوی کۆمەڵی کتێب کردووە کە لەژێر چاپدان یان ئامادەی چاپن و کەچی پێدەچێت لە ناو برابێتن. با دەسەڵاتی جەماڵ عەبدولناسر ڕیاری سوتاندن و لە ناوبردنی هەموو دەستنووسەکانی سەید قوتبیدا. یەکێک لەوانەیش کتێبێکی ناوازەی بوو بە ناونیشانی ئەمریکا ئەلەتی ڕائیتو کە سەید خۆی لە چەندین شوێندا باسی کردووە. ئەو نووسینە باسێکی گەورە و گران بوو. لە ساڵی 1954 و لە سەروبەندی هەڵمەتی دەستگیرکردنی ئەندامانی ئیخواندا سەید دەیداتە دەست دۆستێکیەوە و پێی دەڵێت ئەمە بپارێزات تا ئازاد دەم و بارودۆخێک بۆ چاپکردنی دەرەخسێت. کەچی ئەو برادەرە لە ترسی ئەوەی نەبادا ماڵەکەی بپشکنن و ئەو نووسینەی تێدا بدۆزنەوە دەیسووتێنێت. دیارە هەر ئەو نوسخە دەستنووسەیشی هەبووە. شەریعەتی ڕوبەڕووی شتیوان نەبووتەوە. بە پێچەوانەوە دوای مردنی خێزانەکەی و دۆستەکانی گەڕان تا هەرچی وتار و نووسین و تەنانە نامە و یادگاریشی هەیە کۆیان کردەوە و نووسیانەوە و لە چاپیاندا. جیم، زۆرێک لە نووسینەکانی شەریعەتی وتار و محازەرە بوون. ئەو هەرچی قسەیەکی کردبێت تۆمار کراوە و پاشان لە ڕێی قوتابی و دۆستەکانیەوە نووسراوەتەوە و چاپ کراوە کەچی سەید دۆخی وای بۆ نەرەخساوە. دال، فی ظلال القورآن سەید قوتب کەراوەیەکی ناوازە و نوێیە لە دنیای تەفسیردا کاتێکی زۆری لە سەید گرتووە و 10 ساڵ زیاتر پێوەی خەریک بووە. نزیکەی 4000 لاپەڕەیە و کاتی خۆی لە شێوەی 30 کتێبی سربەخۆدا چاپ کراوە کەچی ئێستا بە یەک کتێب دادەنرێت. سەید قوتب و شەریعەتی کامیان ناسراوتر و بەناوبانگترن؟ لاپەڕە 58. بە بڕوای من ئەگەرچی شەریعەتی تا ساڵانی لەمەوبەریش
کتێبەکانی لەسەرەوەی لیستی پڕفرۆشترین کتێبەکانی ئێراندا بوون. سەرباری ئەوەی نووسینەکانی بۆ زۆر زمانی زیندووی دنیا وەرجێڕدراون. هەرچەند پوران شەریعەت ڕەزەوی پێی وایە شەریعەتی هاوسەری قابلی بەراورد نییە لەگەڵ سید قوتب داون و ناوبانگی شەریعەتی زۆر زیاتر ڕۆیشتووە. سەرەڕای هەموو ئەوانەی وتران من هێستاش پێم وایە سید قوتب کاریگەرتر و بەناوبانگترە. ڕاستە ئەو شەڕ و کێشمەکێشەی نێوان باڵی ڕیفۆرم و باڵی پارێزگاران لە ئێرانی ئێستادا درێژەکراوەی شەڕی نێوان شەریعەتی و ئاخوندە کۆنە پارێزەکانی وەک میسباحی یەزدیە، وەلی هێشتاش کاریگەری ئەو ناگاتە تەئسیری سید قوتب. ئاخر دوای سید قوتب هەموو بزاوتی ئیسلامی گردەبەردا بەش بوون بۆ دوو بەرە، توندڕە و میانڕەو. باڵی سەلەفی جیهادی و تەکفیریەکان هەموو لە بیری سەیدەوە هاتنە دەر، ئەگەچی سەید خۆی بە هیچ شێوەیەک ئاوە بیری نەدەکردەوە و ئەوەی نەدەویست، وەلی هەڵە لێکدانەوەی مەعالم فی التەریق و ئازار و ئەشکەنجەی نێو زیندانەکان بوونەمایی لەدایکبوونی ئەو ڕەوتە تەکفیریەی ئەمڕۆ جیهانی ئیسلامی بەدەستیەوە جیرۆدە بووە. هەم دکتۆر عەلی شەریعەتی و هەم سید قوتبیش تا هەتایە لە ویژدانی مرۆڤایەتیدا بە نەمری دەمێننەوە. خدا لە هەردوویان خۆش بێت. سەرچاوەکان لاپەڕا 59. بۆ نووسینی ئەم پێشەکیە سوودم لە زۆر سەرچاو وەرگرتووە. ئەمانەی خوارەوە هەندێکیانن. 1. سید قوتب من الميلاد إلى الاستشهاد، دكتور صلاح عبد الفتاح الخالدي، دار القلم، چاپی چوارەم 2007. 2. سید قوتب من القرية إلى المشنقة، عاد الحمودة، چاپی یەکەم، انتشارات سينا 1978. 3. البعد التاريخي في فكر السيد قطب، دكتور عماد الدين خليل، دار القلم ودار الشامية، چاپی أول 1994. 4. المجموعة الشعرية الكاملة سيد قطب، تقديم دكتور حسن حنفي، چاپی أول. 5. طرحی از یک زندگی، زندگی و آثار، پوران شریعت رضوی، چاپ 11 1386. انتشارات پخش بنیاد فرهنگی دکتر علی شریعتی. 6. طرحی از یک زندگی، شماره 2، نقدها و نظرها، پوران شریعت رضوی، چاپ دوم 1383 هجری شمسی. انتشارات پخش بنیاد فرهنگی دکتر علی شریعتی. 7. استاد مطهری و روشنفکران، انتشارات صدرا، چاپ دهم 1383 هجری شمسی. 8. پیگەی ویکیپیدیا، الموسوعة الحرة، ژیانی هەر یەک لە سید قوتب و علی شریعتی. 9. الشریعتی، عبدالکریم سروش، مؤسسه فرهنگی سرات، 1384 هجری شمسی. 10. ابن القرية والكتاب، ملامح السيرة ومسيرة، الجزء الثالث، دكتور يوسف القرضاوي، دار الشروق، چاپی أول 2006. 11. في ظلال القرآن، سيد قطب، چاپی 37 2008، مجلد أول، دار الشروق. 12. أمريكا من الداخل، بمناظر السيد قطب، دكتور صلاح عبد الفتاح خالدي، دار القلم ودار الشامية، چاپی 7 1995. 13. مشخەڵی ڕێ، سید قوتب و جێڕانی کرێکار، زنجیرەی هزی هاوچەرخی ئیسلامی، نووسینگەی تەفسیر، چاپی دووەم 2008. 14. وەڵامێکی ئاشکرا و ڕوون بۆ ئەوانەی بەهەڵا لە سید قوتب گەیشتوون، ئامادەکردن و وەرجێڕانی سامان ماملێسی. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. شادیەکانی ڕۆح، لاپەڕا 63. شادیەکانی ڕۆح کۆمەڵە وتارێکی کۆکراوەی سید قوتبە. بەڕەحمەت بێت لە پێشەکەی نامیلکە کۆکراوەکەدا نووسیوێتی: خوشکی ئازیزم، ئەم یادگاریانە پێشکەشن بە تۆ. هەندێک دەڵێن مەبەستی ئامینەی خوشکێتی و هەندێکیش ئێژن پێشکەشی حەمیدەی کردووە، چون ئەو زۆر لە مردن ترساوە و وەک سید خۆی لە کتێبێکدا باسی کردووە. 1. لەبارەی مردن و ژیانەوە، لاپەڕا 64. بیری مردن هەمیشە بە دواتەوەیە، دەستت لەسەر هەڵناگرێت،
لە گشت لایە و لە پشت هەموو شتێکەوە سەرەتاتکێت لەگەڵ دەکات. ئەتۆ مردن بە هێزێکی بێسنوور و ڕەهای وەها کە سێبەری بەسەر هەموو ژیان و بوونەوەردا کێشاوە تێگەیشتویت و ژیانی شەد لە پاڵە ئەم هێزە زەلامە گەورەیەدا وەک مەخلووقێکی لاوازی تۆقیوی وال لە ترساندا هەڵدەلەرزێت دێتە پێش چاو. وەلی من پێچەوانەی تۆ مردنم وەک هێزێکی کزی لە ناوچوو دێتە بەرچاو لەبەردەم هێزی پرجوڵە و لە بن نەهاتووی ژیانە. مردن هیچی لەدەست نایەت، ئەوە نەبێت جارجار لە پڕ دەست دەبات و وردەنانی پاشماوی سەر سفرەی ژیان هەڵدەگرێت و قوتی دەدات نەبادا لە برسا بمرێت. ئەوەی لە دەوروبەری من هەرا و زەنای ناوەتەوە شەپۆلی پڕ لە ئەفسونی زیندەگیە. هەموو شتێکی ئەم دنیا بەرەو نوێبوونەوە دەچێت، ها بڕوانە دایکان هێشتا لە منداڵبوون نەوەستاون. مرۆ و ماسی و ئاژەڵ و جانەوەر و پەلەوەر هەر هەموو وەک یەک وەچەی تازە دەخەنەوە. تەماشاکە باڵندە و خشۆک و ماسی لە هێلکەکردن نەکەوتون، هێلکەیەک هێمەی ژیان و زیندووبوونەوە. سیرکە زەوی چۆن بەردەوام درز دەبات تا ڕێ خۆشکات بۆ نەمامی تازە هاتوو. نەمامێک هیوای هاتنی گوڵی جوان و بەری شیرین و بەتامە. ئاسمان باردارە بە باران، ها شەپۆ لەسەر شێتەکان لە دەریادا گەمە دەکەن. هەموو شتێک لەسەر ڕووی ئەم زەوینەدا زیاد دەکات و گەورە دەبێت. لە گرمەی ئەم هەرا و هوریایی ژیانەدا جار ناجارێ مردن خۆی پێدا دەکات و قەپێک دەگرێت و ون دەبێت. بۆ ئومێدەی لێوارەنانێکی کەوتووی بەجێماوی سەرخوانی ژینی چنکەوێت. لێ ژیان لە ڕێبڕینی بەردەوامە، زیندوو و سەرشار لە هێز و توانا و وزە، هەروەک نەمردنی دیبێ و نەهەستیشی پێکردبێ. هەندێک جار ژیان لە تاو ژان وەختێک کەڵپەی مردن بەرجەستەی دەکەوێت هاوارێکی لێ هەڵدەستێت. لێ برینەکەی هەر خێرا ساڕێژ دەبێت، هاواری تاو ئازاریش دەبێتە شادی. ئالەمەوە بنیادام، ئاژەڵ، پەلەوەر، کرم، ماسی و جانەوەر، دار و درەخت هەموو یەک پارچە سەرزەوی پڕ دەکەن لە بۆنی ژیان. مردنیش لەولاوە کەوتۆ و دەبۆڕێنێت، کەڵپەیەک دەوەشێنێت و خۆی ون دەکات. وردەنانی بەجێما و لەسەر سفرەی ژین کۆ دەکاتەوە تا نەمرێت لە برسانە. ڕۆژە هەڵدێت و ئاوا دەبێت، زەویش لە سوڕان بە دەوری خۆی و خۆردا بەردەوامە. چووزەرەکانی ژیانیش لێرە و لەوێ سەر دەردێنن. هەموو شتێکی ئەم دنیاە زیاد دەکات و دەچێتە پێش. گەشەکردن بەردەوامە، هەم لە ژمارە و هەم لە جۆر، لە چەند و چۆن. ئەگەر مردن کارێکی لەدەست هاتبە دەبوایە ڕێگەی نەدایە ژیان وا بەرەو پێش بچێت. لێ ئەو هێزێکی لاوازی بێدەسەڵاتە لە هەمبەر هێزی پرجوڵەی بێکۆتایی زیندەگانی. هەل لە هێزی خودای مەزن و باڵاوە ژیان وا چرۆ دەکات و گەشت دەنوێنێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. 2. چون ژینمان دوو بەرابەر کەین لاپەڕا 66. کاتی هەر بۆ خۆمان دەژین ژیانمان زۆر کورت و کەمڕەنگ دێتە پێش چاو. لەو کاتەوە دەست پێ دەکات کە فاممان بە شتان دەشکێ و بە تەواوبوونی عمریشمان کۆتایی دێ. وەلی وەختی بۆ شتێکی باڵاتر لە خۆمان دەژین، لە پێناوی بیرێ یاخۆت ئامانجێکدا تێدەکۆشین، ئەو کات ژیان زۆر درێژ و قوڵ دەبینین. لە دروستبوونی مرۆوە دەست پێ دەکات، دوای مەرگی ئێمەش دەمێنێ. ئەگەر وا بیرمان کردەوە هەر یەکێکمان دوو هێندەی تەمەنی خۆمان قازانج دەکەین، هەر بەڕاستی قازانج دەکەین، نەک بە خیاڵ. ڕوانینی ئاوا بۆ ژیان وامان لێ دەکات هەست بکەین. ڕۆژ و سات و کاژێرەکانی تەمەنمان دوو بەرامبەرن، ئەو سائیتر تەمەنمان بە ساڵ ناپێوین. هەستکردنمان دەبێتە پێوەر. ئەو شتەی واقع بینەکان بە خەیاڵی تێگەیشتون. ڕاستت بوێت ڕاستیە کە لە گشت ئەوەی ئەوان بەڕاستی دەزانن ڕۆشنترە، چونکە ژیان چ نییە جگە لە هەستکردنمان بە ژیان. ئەگەر مرۆڤ لە هەستکردنی بەرامبەر ژین داڕنین، لە ژیان دامان ڕنیوە.
کەوایە هەر کاتێک مرۆ هەستی کرد دوو ژیان دەژێت هەر بەڕاستی ژیانی دوو بەرابەرە. لای من ئەمە هێندە ڕوونە پێویست بە چەند و چۆن ناکات. ئێمە کاتێک بۆ پەیامێکی گەورەتر لە خۆمان دەژین ژیانمان دوو بەرابەرە. چەندەیش هەستمان بەرامبەر بە ئەوانی دی دوو قات بکەین ئەوە بەرامبەر ژیانی خۆمان دوو قاتمان کردووە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. 3. لە نێوان درەختی چاکە و داری خراپەدا لاپەڕا 68. تۆی خراپە هەر تەنها پەل دەهاوێ و باڵا دەکا. لێ تۆی چاکە بەردەگرێ و بەرهەمی بەتام دەبەخشێ. ئەوی یەکەم باڵای بەرەو ئاسمان دەکشێ وەلی ڕیشەی لەسەر ڕووی ئەرزەوە دیارە و نەچووە بە ناخی خاکە. هەندێک جاریش دەبێتە ڕێگر لە بەردەم گەیشتنی هەوا و ڕۆشنایی بەداری چاکەکاری. کەچی ئەم داری چاکەیە زۆر لە سەرخۆ گەشە دەکا و ڕیشەکەی کە زۆر بەباشی بەناو زەویدا ڕۆچووە کەمبوونی هەوا و گەرمایی بۆ قەرەبوو دەکاتەوە. وەختێ بێ گوێدانە ڕوخساری جوان و دڵڕفێنی درۆینەی درەختی خراپەکاری لە بەهێزی و خۆراگری ئەو دارە وردەبیتەوە تێدەگەیت چەندە لەرزۆک و توڕەهاتە. لێ داری چاکە لەسەرخۆ بە ئارامی لە بەرامبەرە هەموو بەڵاو سەختیەکانی ژیانە ڕادەوەستێ و لە هەمبەر زریان و تۆف و باو و بۆراندا چۆک دانادا. بەهێمنی و بە کاوەخۆیی گەشە دەکا و گەورە دەبێ. بێ گوێدانە ئەو پیسی و دڕک و داڵانەی درەختی خراپە هەڵیان دەداتە ڕێ. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. 4. بەری بینینی لایەنی باشەی خەڵکی لاپەڕا 69. وەختێک دەرک بە لایەنی باشەی ناو دەرونی مرۆڤ دەکەین هەست دەکەین چاکەیەکی زۆر لە ناو ناخی خەڵکدا هەیە و چای بنیادەم لە یەکەم سیرکردنیدا نانبینێت. ئەمن بەخۆم ئەمەم لە تەک زۆر کەسدا تاقی کردوتەوە. تەنانەت ئەو کەسانەیش کە لە یەکەمین ڕوانیندا وەک دڕەندە یان ژێلۆکە دێنە بەرچاو. هەر یەک تۆزێک لێبوردەیی لە بەرامبەر هەڵە و کەموکۆڕیەکانیان شتێک لە سۆز دەربڕینی ڕاستگۆیانە لە هەمبەریان کەمێک گرنگی پێدانی بێتەکلیف بە حەز و هیوا و خولیاکانیان هەر ئەوەندە و ئیتر لە پڕ کانیاوێکی چاکەکاری لە ناخیاندا دەدۆزیەوە. ئەمە کاتێک دێتە بەرهەم کەوان سۆز و ئەوین و بڕوای خۆیانت پێدەبەخشن بەرامبەر بەو کەمۆکەی تۆیش پێشکەشی وانت کردووە بەخشینێکی ڕاستگۆیانە و بێفڕ و فێڵ بە نیازێکی پاک وەکو ئاو. خراپە لە ناو دەرونی مرۆڤدا هێندەش قوڵ نییە کە هەندێک جار وای بۆ دەچین خراپەکاری سنووری ئەو توێک لە ڕقەی بنیادەم وەکو چەکێک لە پێناوی مانەوەدایە. شەڕی ناخۆشیەکانی ژیانی پێدەکات نابڕێت. هەروەخت دڵنیا بووی لەوەی هیچ ترسێک لە ناوان نییە ئەو توێک لە ڕقە لادەچێ و بەرێکی شیرینی بەتام دەردەکەوێ. تەنیا مرۆڤێک بتوانێت ئەم بەرە خۆشەی دەستکەوێت کەسێکە کەوا لە خەڵک بکات کە هەست بە ئارامی بکەن باوەڕدار بن بە دڵسۆزی و خەمخۆری ئەم. ئەدی ئەوە چۆن دێتە دی؟ بە دڵسۆزی و بە خەمخۆری ڕاستەقینە لە بەرامبەر خەبات و ئازارەکانیان بە چاوپۆشین لە هەڵە و سادەیەکانیان هەر یەک کەم سنگ فراوانیش لە بیدایەتی کارەوە گرانتیدەری هەر هەموو ئەو شتانەیە باسمان کرد. زیاد لەوەش هەندێک لە خەڵکی چاوەڕین. من ئەوەم تاقی کردوتەوە بەخۆم ئەزمونم کردووە نەبەڕێی خەون و خەیاڵن نێش قسەی بێناوەڕۆکن هەل لە خۆمەوە بێڵێم. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. 5. خۆشویستنی کەسانی دەوروبەرمان لاپەڕا 71. کاتێک تۆی خۆشەویستی و چاکەکاری و بەزەی و سۆز لە ناو دڵماندا دەتروکێت زۆر لە ئازار و مەینەتی و ناخۆشی و دەردەسەریمان چارە دەبێت. ئەو وەخت ئیتر هیچ پێویستمان بە ماستاوچێتی و مەرایی بۆ خەڵک نییە چونکە ڕازگۆین و دڵسۆزین کە سوپاسی یەکێک دەکەین ئەوە بێگومان گەوهەرێک لە چاکەمان لە ناخیدا
شک بردووە کە دەستخۆشیشیان لێ دەکەین لە دڵەوە بەڕاستگۆیی ئەوە دەکەین. دڵنیاش بن لەوەی کەوا هیچ مرۆڤێک لەم سەرزەمینەدا نییە لایەنێکی جوانی نەبێ و خاوەن ئاکارێکی باشی ئەو تۆ نەبێ بۆ درکاندنی قسەی ڕاست هانی بدات. لێ چاومان زۆر جار نابینێت یان ئاوەزمان پێی پێنابات تا ئەو کاتەی تۆی ئەوین لەناو دڵماندا دەتروکێت. وەختی ئەم تۆی ئەوینە لەناو دڵماندا تروکە، ئیدی پێویست بەوە ناکات دەرونی خۆمان لەو خەڵکە بەتەنگ بێنی یان لە هەمبەرە هەڵە و کاری نابەجێیان سەخڵەت بین و ئارام بگرین، چونکە ئەو کات بەزەییمان بە حاڵیاندا دێتەوە و دوای عەیب و عاریان ناکەوین. دەزانن کەی وامان لێ دێت؟ کاتێک تۆی بەزەیی لەناو دڵماندا چرۆ دەکات. بە دڵنیاییەوە ئەو وەخت دەروونمان ناکەینە چێڵگەی کینە و ڕقی ئەوانی تر. ئیتر لەوان ناترسین و ماندوو نابین، بەدگومانیش نابین لێیان. ئاخر مرۆڤ کاتێک کینە لە دڵ دەگرێ و متمانە بە خەڵکی ناکا کە هێشتانە تۆمی چاکە بەباشی لەناو دڵیدا نەتروکا بێ. کاتێ لە خەڵک بەدگومانە کە هێشتا توخمی متمانە و چاکەی تێدا زۆر زۆر کەمە. ئای چەند دەروونمان ئارام و خوشنود دەکەین وەختێک ڤین و سۆز و متمانە دەدەینە کەسانی تر. ئاخر ئەوە نیشانەی وەیە کە تۆی خۆشەویستی و سۆز و چاکە بە تەواوی لە ناخماندا تروکاوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. 6. ڕێگەی گەورەی ڕاستەقینە لاپەڕە 72. وەختی خۆمان گۆشەگیر دەکەین و لە خەڵکدا دەبڕین بەو گومانەی ئێمە لەوان گرنگترین، ڕوحێکی مەزنترمان هەست، یاخود دڵێکی چاکتر و ناخێکی پاکترمان هەیە، یاخود لەوان ئاقڵترین، نە ئازایەتی دەکەین و نەکارێکی ئێکجار گەورەش ئەنجام دەدەین، بەڵکو ئاسانترین کارمان هەڵبژاردووە و بێدەردەسەرترین ڕێمان گرتوۆتە بەر. ئێوە دەزانن گەورەی ڕاستەقینە لە چیدایە؟ لەوەدای ئێمە بتوانین تێکەڵی خەڵک ببین و بە دڵێکی پڕ لێبوردی و ناخێکی بەبەزەیی بەرامبەر بە کەم و کوڕی و هەڵەکانیان بچینە مەیدان بە نیەتێکی پاکژ و حەزێکی لە بن نەهاتوو. چەندی لە تواناماندا بێت هەوڵ بدەین پاکیان کەینەوە و فێریان کەین و پێشیان بخەین. ئەمەش مانای ئەوە نییە دەست لە ئامانجە باڵاکان هەڵبگرین و مەرایی بۆ خەڵکی بکەین، یان دەستخۆشیان لێ بکەین لەسەر کردداری نابەجێ، یاخود وان پێشان بدەین لەوان بەرزتر و باشتری. گونجاندنی ئەو دژیەکانی وتران و دڵاوایی و ماندوونەبوون لەو ڕێیەدا گەورەی ڕاستەقینەیە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. 7. دانان بە هاوکاری ئەوانی دیدا لاپەڕە 74. وەختێ توانامان دەگاتە ڕادەیەکی دیاریکراو، هەست دەکەین هیچ عەیبێک نییە داوای یارمەتی لە خەڵکی دیکە بکەین، تەنانەت لەو کەسانەیش لە ئێمە کەم تواناترن. لە بەهایشمان کەم نابێتەوە ئەگەر زانرا یارمەتیدانی خەڵکی تر هۆی گەیشتنە بەو پایی ئێستا بەدەستمان هێناوە. ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی هەرچی شت هەیە خۆمان دروستی بکەین و پێمان ئەی بە داوای هاوکاری و کۆمەکی لەو خەڵکی دەوروبەر بکەین و هەوڵیان بخەینە پاڵ هەوڵمان. هەستیش بە دڵتەنگی دەکەین وەختێک دەزانین زانراوە یارمەتیدانی خەڵکی تر ڕۆڵیان بۆ لە گەیشتنمان بەلووتکە. ئەمانە وەختێک ڕوودەدەن بڕوامان بە توانای خۆمان بەهێز نەبێ، یان با بڵێم کاتێ بەڕاستی بە جۆرێ لاوازیمان تێدا هەبێ، وەلی ئەگەر بەمانای وشە بەهێز بین هەرگیز وا بیر ناکەینەوە. ئەوە زارۆیە دەستانت بە زۆر لە خۆی دەکاتەوە وەختێ دەتەوێت نەهێڵی بدات لە عەرز. وەختێ توانامان دەگاتە ڕادەیەکی دیاریکراو، کۆمەکی خەڵکی بە شادی و سوپاسەوە قبوڵ دەکەین. سوپاس بۆ ئەو هاوکاریەی کراوین و شادیش بۆ ئەوەی دەزانین کەسانێکی دیکەش هەنە هەمان بڕوای مەیان هەیە. ئەوە تا دەستبارگرمانن لە هەوڵ و ماندووبوونمانە. ڕاستەکەی شادی ئەوەی بزانیت کەسانی تر هەمانە هەستی تۆیان هەیە. شادێکە هەم پیرۆزە و هەم بێکۆتا.
خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. 8. خۆشحاڵبوونمان بە بڵاوبوونەوەی بیربۆچوونەکانمان. لاپەڕا 75. کاتێک مرۆڤ مارکە لەسەر ئایدیاکانی دادەنێ و تووڕە دەبێت کە دەبیستێ خەڵکێکی تر بەی خۆیان دەزانن و بە بەردەوامی جەخل لەسەر خاوەندارێتی خۆی بۆیان دەکاتەوە. لەسەر ئەوە شەڕ لەگەڵ خەڵکیدا دەکات. ئەوە تەنها بەڵگەیە لەسەر یەک شت، ئەویش ئەوەیە باوەڕی بۆ بیر و ئایدیایانەی بەهێز نییە، یاخود لە ناخەوە بڕوای پێیان نییە، یان بێ ئەوەی پێی بزانێت خۆپەرستی و خۆویستی ویان کردووە خۆی خۆشتر بوێت لە بیر و باوەڕەکەی. بەڕاستی ئەو پەڕیشانی و خۆشحاڵی ئا لەوێدایە ببینیم بۆچوونەکانمان لای خەڵکین و خۆیان کردوتە خاوەنی لە کاتێکدا خۆمان هێشتا لە ژیانداین. تەنها بیرکردنەوە لەوەی ئەو بیر و بۆچوونانەمان دەبنە توێش و وەبرسێتی و تینویەتی خەڵک دەشکێنن، تەنانەت دوای مردنیشمان بەسە بۆ ئەوەی دەروونمان پڕ بێت لە خۆشی و ئارامی. ئەوە تەنها بازرگانەکانن کەوا بە توندی شمەکەکانیان دەپارێزن. نەبادا خەڵکێک لە دەستیان دەریان بێنێ و زیانێکیان لێ بکەوێ. لێ بیرمەندان و ئەوانەی باوەڕیان بە بیریان هەیە هەموو خۆشیەک لەوەدا دەبیننەوە خەڵکی خۆیان بە هاوبەشی بیر و ڕاکانیان بزانن، بەڕادەیەک بڕوایان پێبێنن کەوا بەهی خۆیانی بزانن تا بە موڵکی خاوەنی ڕاستەقینەیان. ئەوان مەبەست بیرمەندانە وا نازانن خاوەنی ئەو بیرانە بن، بەڵکو خۆیان بە ئامرازی گەیاندنی ئەو بۆچوونانە دەزانن. ئەمان وا هەز دەکەن کەوا ئەو سەرچاوەی بیریانی لێ هەڵدێنجن پارچەیەک نییە لە گیان و ناخی ئەوان، دەستی وان نەیخۆڵقاندووە. شادی ئەوان دەرەنجامی دڵنیابوونیانە لەوەی ئەمانیش درێژ کراوەی ئەم سەرچاوە ڕەسەنەن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. 9. جیاوازی نێوان زانست و معریفە. لاپەڕا 77. جیاوازی نێوان دوو شتان وەکو ئاسمان و ڕێسمانە، ئەوەی لە ڕاستێک بگەین لەگەڵ ئەوەی دەرکی پێ بکەین. بەوەی یەکەمیان دەگوترێت زانست و ئەوەی دووەمیشیان معریفە. لە یەکەمدا مامەڵە لە تەک کۆمەڵێک دەستەواژە و واتای ڕووددا دەکەین و یاخود بەرامبەر ئەزمون و ئەنجامگەلێکی ناتەواودا دەوەستینەوە. لە دووەمدا مامەڵەمان لەگەڵ وەڵامگەلێکی زیندوو و هێڵێکی دەرەک پێکردنی گشتیدایە. لە یەکەمدا زانیاریەکان لە دەرەوەی خۆمانەوە دێن و پاشان لە ئاوەزماندا بە جۆرێک لە نامۆیی و بێلانەیی جێگیر دەبن. لە دووەمدا ڕاستیەکان سەرچاوەیان ناخی خۆمانە و لەبێەوە هەڵدەقڵێن. خێنێک بە ناویاندا دەڕوات کەوا بە ناو دەمارەکانی خێنبەر و خێنهێنەرماندا ڕەت دەبێت. ئەم ڕاستیانە هاوڕێتمن لە تەک لێدانی دڵماندا. لە یەکەمدا خشتە و هێڵکاری و ناونیشان دەردەکەون. ئەمەیان خانەی زانستە و لە ژێریدا بابەتە جیاوازەکانی. ئەوەیان خانەی ئایینە و بەشەکانی. ئەوەی ئەولایان هونەر و ڕێباز و مێتۆدەکانی. لە دووەمدا تەنها وزەیەک دەبینرێت کە پێیوەستە بە وزەی گەورەی بوونەوە. تاقەیەک خشتەی گشتگیریش لە بەرچاوە کەوا دەمانبەستێتەوە بە سەرچاوەی ڕەسەنی لە بن نەهاتووی گەردوونەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. 10. ڕۆڵی پێشڕەوان لە یەکخستنی زانستەکاندا. لاپەڕا 78. پێویستێکی زۆرمان بە پسپۆڕ و شارەزایە لە هەموو لەک و بەشێکی زانستە مرۆییەکاندا. پسپۆڕگەلێکی ئەوتۆیی نووسینگە و کارگە و جێی ئیشیان وەک پەرستگا سیر دەکەن و هەموو ژیانیان دەبەخشن بەو وشەی تێیدا پسپۆڕن. تێکەڵبوون لەگەڵ ئەو لقەی تێیدا بوونەتە پسپۆڕ و تام و چێژی لێ دەبینن، وەک چۆن خواپەرستێک ڕوحی لە ڕێی خوادا دەبەخشێ و زۆری شادومان و خۆشحاڵە. لێ لەگەڵ ئەم ڕاستیەشدا دەبێت بزانین ئەمانە ئەو کەسانە نین جڵەوی ژیانیان بەدەستەوەیە. مرۆڤایەتی دەخەنە سەر ڕێیەکی ڕۆشن و دیار. ڕێبەر و پێشەوایانی ڕاستەقینە هەمیشە ئەم مرۆڤانن
دارای وزەیەکی ڕووحی زۆر بەهێزن. مەشخەڵی پیرۆز بەدەستی وانەوەیە. ئەو مەشخەڵەی لە ناو گوڕ و گەرمێکدا گشت گەردەکانی زانیاری دەتوێنێتەوە. لە سایە ڕۆشنایەکەیدا ڕێڕۆیشتن ڕووناک دەبێت. پشت ئەستور بەم هەموو وردەکاریانە و بەم توێشوێ بێکۆتاییە ئەو مەشخەڵە بۆ هەنگاو هەڵگرتن بەرەو ئامانجی پیرۆز و باڵا وزەبەخشە. تەنها چاوی نادیاربینی ئەو ڕێبەرە کەمێنانە یەکێتیەکی هەمەگیر لە مابەینی شتگەلێکی لە ڕووکەشدا لە یەک جودای وەک زانست، هونەر، بڕوا و کاردا دەبینێت. نە یەکێکیان بە چاوی کەم سیر دەکات و نە یەکێکیشان باڵاتر لە ئاستی خۆی دەنرخێنێت. کورتەبنە و گرگنەکانن ئەوانەی وا دەزانن لە نێوان ئەم هێزگە لە بەڕووکەش لێکتر جودایەدا دژێکی و ناکۆکی هەیە. بەمەش بە ناوی دینەوە شەڕ لەگەڵ زانستدا دەکەن، یاخود بە ناوی عیلمەوە شیر لە ئاین هەڵدەکێشن. بە ناوی کارەوە هونەر بێنرخ و بایەخ دەبینن. بە ناوی سۆفیگەرێتی بەرەنگاری زیندوێتی و لڤین زیندوێتی و لڤین و جوڵە دەبنەوە. ئاخر ئەمانە هەر هێزێک لەو هێزانە سربەخۆ و جیا لەوانی تر حساب دەکەن، بیا ئاگا لەوەی هەمویان هەڵقوڵاوی یەک کانیاون. هەر هەمویان لەو هێزەوەی دەسەڵاتی بەسەر هەموو بووندا هەیە پەیدا دەبن. لێ ڕێبەرە گەورەکان ئەم یەکێتیە باش دەبینن، چونکە خۆشیان بەو سەرچاوە پێوەستن لەوێشەوە هێزی خۆیان خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. 11. زانرا و نەزانرا و لەم بوونەدا. ملکەچکردنی کوێرانە بە باوەڕهێنان بە هێزە نادیار و ناممکینەکان لە مەترسی خاڵی نییە، چون سەردەدار بۆ ئەفسانە و پڕوپوچی و ژیان دەگۆڕێت بۆ خەیاڵ. لێ حاشاکردنی ڕەهایش لەو هێزانە هیچ مەترسی لەوەی پێشوو کەمتر نییە، چونکە دەرگای گشت نەزانراوێکدا دەخا و هەموو هێزێکی نەبینرا و ئینکار دەکا. لەبەر هیچنا هەر تەنها چونکە ئەوانە لە بازنەی دەرککردنی ئەقڵی مرۆ و گەورەترن. هەڵبەت ئەوەیش لە قۆناغێکی ژیانی بنیادەمە، بەم هەنگاوەیش ڕووبەرێک تەنگ دەکرێتەوە، وزەیەک کەم دەکرێتەوە و نرخێکیش سنووردار دەکرێت بە سنووری زانراوەکان، کە تا ئەم ساتە وەختانەیش بە بەراورد لە تەک گەورەی گەردووندا بچووکە، زۆر زۆر بچووکە. ژیانی مرۆڤ لەسەر ئەرز بریتیە لە زنجیرەیەک لە هەرس لە بەرامبەر دەرککردنی هێزگەلی شاراوەی گەردوون یان زەنجیرەیەک لە توانای دەرککردنی ئەو هێزانە. ئەمە دوای وەختێک دێتە دی کە مرۆڤ بتوانێت کۆت بشکێنێت و چەند هەنگاوێک بۆ پێشەوە لەو ڕێگا دوور و درێژەی لە بەردەمیایە بهاوێ. توانای مرۆڤ لە دۆزینەوەی یەکی هێزگەلی شاراوەی گەردوون کە تا چەند ساڵێک لەمەوبەر نەیدەناسی و نەیدەتوانی بڕوا بکات بوونی هەیە. گەرەنتیدەری ئەوەیە چاوی بەڕووی چەندین هێزی تریشدا ئاوەڵە ببێت لەو هێزانەی تا هەنووکە دەرکی پیان نەکردووە، چونکە بنیادەم تا ئێستاش هەر لە خولی ئەزمووندایە. ڕێزگردن لە خودی ئەقڵ پێمان دەڵێت پێویستە لە ژیانماندا جێگەی تەیبەت بۆ نەزانراو بکەینەوە و حیسابی گەورەی لۆ بکەین. نایژم تەسلیمی بین و ژیانمانی بدەینە دەست وەک ئەوەی بڕوادارەکان بە وەهم و ئەفسانە دەیکەن، بەڵکو هەر تەنها بۆ ئەوەی گەورەی گەردوون بەڕاستی هەست پێ بکەین، هەروەها بۆ ئەوەی لەنێو ئەم گەردوونە بەرینەدا پێی بە بەهای خۆمان ببین. هەر ئەمەش بەسە بۆ ئەوەی دەواازەیەکی فراوان لە هێزگەلێکی معریفەت لەبەردەم گیانی هەر هەموو مرۆڤایەتیدا واڵا بێت. دەرکەیەکیش بکرێتەوە لەبەردەم هەستکردنماندا بەو هەموو پەیوەندیانەی لە ناوەوە بە یەکمانەوە دەبەستن، کە بێگومان گەورەتر و قوڵتریشن لە گشت ئەو پەیوەندیانەی هەتا ئەمڕۆ بە ئاوەز دەرکمان پێکردوون، بە بەڵگەی ئەوەی هەر ڕۆژە و نەزانراوێکی تازەی تر پێی پێدەبین لە کاتێکا هێشتا لە ژیانە ماوین. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. 12. مرۆڤ هەمیشە پێویستی بە خودایە. لاپەڕە 82.
هەندێک کەس وا تێگەیشتوون دانان بەدەسەڵاتی ڕەهاو لە بنەهاتووی خودادا لە بەهاو گەورەی مرۆڤ دادەشکێنێت یان ڕۆڵی مرۆڤ لە بووندا لاواز دەکات وەک ئەوەی خوداوەند و مرۆڤ دوو جەمسەری دژ بە یەک و بەرامبەر بن چێبەرچێی یەکتری بکەن لەسەر ئەوەی کامیان سەرداری گردوونن. بە بڕوای من هەتا زیاتر پێی بەهێزی لە بنەهاتووی خوا ببین زیاتر هەز بە نرخ و بەهای خۆمان دەکەین چونکە ئەو کات دەزانین دروستکراوی چ خودایەکی مەزنین. ئەو کەسانی وا دەزانن حاشاکردن لە بوونی خوا هێمای هێز و گەورەیە زۆر کورتبینن چاویان جگە لەبەر پێیان هیچ شتێکی تر نابینێت. ئەوان وەها گومان دەبن مرۆڤ کاتێک لاواز بووە پەنای بردووەتە بەر خودا بەڵام ئێستا ئەوەندەی هێز هەیە چیتر پێویستی بە خوایەک نییە هەروەک بڵێ لاوازی چاوی بە سیرەت بکاتەوە هێز و توانەش کوێری بکەن. بنیادەم حەق وایە هەتا بەهێزتر بێت زیاتر ئاشنا بێت بە هێز و گەورەی خوا. ئاخر پێویستە تا توانای دەرکردنی زیاتر ببێت سەرچاوەی ئەو هێزەی باشتر بۆ دەرکەوێ. ئەوانەی بە توانای ڕەهای خودایەکی تاک و تەنها باوەڕدارن لە ناخەوە هیچ کات هەست ناکەن لاوازن. بە پێچەوانەوە هەردەم هەست بە هێز و شکۆ دەکەن چونکە پەنایان هێزێکی گەورەی خاوەندە سەڵاتە کە گەردوون هەڵدەسوڕێنێ. ئەمان دەزانن بواری دەسەڵاتیان سەرزەمین و نێوان خەڵکی گۆی زەوینە. ئەمەش دژ ناوەستێ لەگەڵ دەسەڵاتی ڕەهای خودا کە مەوداکەی هەموو بوونە. ئەوان خاوەن بەڵانسێکن لە گەورەی و نەفسبەرزی بەهۆی باوەڕی پتە و قوڵیانەوە. هەرگیز کەسانێک وا خۆیان پڕ لە با دەکەن وەک باڵۆن خەویشی پێوە نابینن ئاخر چونکە خۆ بە زلزانینی ئەمان وەک وەرەمێکی ئاوساو هەموو ئاسۆکانی گردوون لە بەرچاویان دەشارێتەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. 13 دەربارەی ئازادی و کۆیلایەتی. هەندێک جاران کۆیلایەتی بە بەرگی ئازادیەوە دێتە مەیدان. ئەو دەیەوێت وای دەربخات ئازادی واتە ڕەهابوون لە گشت بەندێک. لە نمونەی کۆت و بەندی دابوونەریت ڕەهابوون لە گشت ئەرکێکی مرۆڤانی ئەم ژیانە. جیاوازێکی سەرەکی هەیە لە نێوان ڕەهابوون لە کەساسی و بێدەسەڵاتی و زەلیلی لەگەڵ ڕەهابوون لە کۆتی مرۆڤبوون و ئەرکەکانی. بەوەی یەکەمیان دەگوترێت سەرفەرازی ڕاستەقینە. لێ دووەمیان بە واتای دەست هەڵگرتنە لەو بنچینانەی مرۆڤیان بەهۆ بۆتە مرۆڤ و لە کۆت و داوی ئاژەڵی دەرهاتووە. ئەمەی دواییان ئازادی ڕووپۆشدارە. ڕاستەکەی تەسلیم بوون و چۆکدارانە بەرامبەر بە مەیل و ئارەزووی حەیوانی. ئارەزووگەلێک لەوەتەی دنیا هەیە مرۆڤایەتی لە دژیان لە جەنگدایە بە ئامانجی ڕزگاربوون لە کۆت و بەندی خنکێنەریان و گەیشتن بە کەشی پاکی ئازادی. بۆچی بنیادەم لە خستنەڕووی پێویستەکانی جەستەیدا شەرم دەیگرێت چونکە سروشتی وەهایە و وا هەز دەکات. بەرزبوونەوە لە ئاستی ئەم پێویستیانە یەکەم بنەمای سەرەکی مرۆڤبوونە و ڕزگاربوون لە کۆت و داوی ئازادی ڕاستەقینەیە. زاڵبوون بەسەر داواکانی گۆشت و خوێندا سەرکەوتن بەسەر کوڕۆڵی و لاوازیدا ئەو دوو خاڵن بە یەکسانی دووپاتی واتای مرۆڤبوون دەکەنەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. 14 ئایدیۆلۆژیا و هەڵگرانی لە یەکتر جیا ناکرێنەوە. لاپەڕە 85 من لەو جۆرە کەسانە نیم کە بڕوایم بە چیرۆکی مەبدەئی بێلایەنگر و ئایدیای بێهەڵگر هەیە. ئاخر ئایدیا بێبوونی قەناعەتێکی چەسپا و پاڵنەرێکی بەهێز بۆ تەطبیقکردنی دەبێت چی بێت؟ ئەی ئەو باوەڕە بەتین و هاندەرە بەهێزە لانەی جگە لە دڵی بنیادەم دەبێت چێ بێت؟ ئایدیۆلۆژیا بێبوونی باوەڕێکی گەرمی هاندەر وشەگەلێکی بێمانا و سالوسرە یان ئەو پەڕی چەند واتایەکی مردووە. ئەوەی ژیانی بەبەردا دەکاتەوە گەرم و گوڕی باوەڕێکە کە لە دڵی مرۆوە هەڵقوڵابێت. خەڵکی بڕوا بە ئایدیایەک ناهێنن
لە دڵێکی گەرمەوە دەرنەچوو بێت و سەرچاوەکەی مێشکێکی وشکی بێجیان بێت. تۆ سەرەتا دەبێت خۆت باوەڕ بهێنیت بەو ئایدیایی بانگەشەی لە بۆ دەکەیت. بەدڵ باوەڕت پێی هەبێت، ئیتر ئەو کات خەڵکیش بڕوای پێدەهێنن. ئەگەرنا ئایدیۆلۆژیەکەت تەنها وەک داڕشتنێکی وشەسازی خاڵی لە ڕوح و لە ژیان سیر دەکرێت. بیرێک نەبێت بە کراس بۆ گیانی مرۆڤ، یان نەبێتە کائینێکی زرپ و زیندوو لە شێوەی مرۆڤدا بڕوات بەڕێدا، هەرگیز ناژیت. مرۆڤێکیش نییە دڵی بە بیرێک ئاوەدان نەبێت، بیرێک کە ئەم زۆر بەڕاستگۆیی و دڵسۆزی قەناعەتی پێهێنابێت. جیاوازیکردن لە مابین ئایدیۆلۆژیا و پەیڕەوانی هەر وەک جیاوازیکردنە لە نێوان ڕۆح جەستەدا یان لە بینی وشە و واتادا، پرۆسەیە کە هەندێک جار وەک مەحاڵە، هەندێک جاریش واتای لە ناوچوون و نەمان دەگەیەنێت. لە مێژوودا بە تەنها ئەو باوەڕانە توانای ژیانیان هەبوو کەوا لە دڵی مرۆڤدا بە زیندویی ماونەتەوە. ئیتر ئەو دوای ئایدیاکان کە ئەم خۆراکە پیرۆزە و بەرزەیان پێنەدراوە، ئەوە هەر بە مردوویەتی لەدایک بوون، یەک بستیش مێژووی مرۆڤیان بۆ پێشەوە نەبردووە. ئیتر ئەو دوای ئایدیاکان کە ئەم خۆراکە پیرۆزە و بەرزەیان پێنەدراوە، ئەوە هەر بە مردوویەتی لەدایک بوون، یەک بستیش مێژووی مرۆڤیان بۆ پێشەوە نەبردووە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. 15. ئامانج ئەمڕاست پاساو نادات. لاپەڕا 86. زۆر بەلامەوە گرانە و هەرگیز ناتوانم تێبگەم چۆن دەتوانین لە ڕێگەی بەکارهێنانی ئامرازێکی نەوەویەوە بگەینە ئامانجێکی بەرز. ئامانجی بەرز تەنیا و تەنیا لە ناو دڵێکی پیرۆزدا دەتوانێت لانە چێ بکات. ئەدی ئیتر ئەو دڵت چلۆن دەتوانێت ڕێ بە خۆیدا ڕێگەیەکی نزم و چروک بگرێتە بەر، یان تۆ بڵێ هەر چلۆن بە بیرشی دادێت وەختێک ئامانجمان زەریایە و بۆ گەیشتن بەو زەریایە ڕێگەیەکی قڕوچڵپاو دەگرینە بەر، دڵنیابە بە پیسی دەگەینە زەریا. قڕولی تاوی ڕێگەکە لەسەر پێ و شوێن پێکانیشمان جێ دەمێنێت کە ئامرازێکی خراپیش بەکار دەهێنین هەروایە. پیسی لە ڕوحماندا ئاڵێ و جێپێی لەسەر دەروونمان و ئەو ئامانجەیش پێ دەگەین جێ دەهێڵێ. ئامراز لە جیهانی ڕوحدا پارچەیەکی دانەبراوە لە ئامانج. لە دنیای گیانە لەتبوون و پۆلینکردن بوونیان نییە. سروشتی بەرزی مرۆیی کە ئامانجێکی بەدی کرد بەرز و باڵا ناتوانێ ئامرازی نەوی وەکار بێنێ، بیریشی بەلایدا ناچێ. ئامانج ئامراز پاساو دەدات. ئەمەیە گەورەترین حکمەتی دنیای ڕۆژاوا، خۆراوە، چونکە هەر عەقڵ دەکاردێنێ و ڕوحی نییە، بۆیە وایە. ئاخر لە دنیای ئاوەزدا ڕێ تێدەچێت جوداوزی و لێکدابڕان لە مابینی ئامانج و ئامرازدا هەبێت. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. 16. شادیەکانی ڕوح بە دڵخۆشکردنی خەڵکی. لاپەڕا 88. ئەزموونەکانی ژیانم فێریان کردوم هیچ شتێک لەم دنیایەدا دەستی ناگاتە داوێنی ئەو شادیە ڕوحیە گەورەی لە وەختی دڵشادکردنی خەڵکیدا یان دڵدانەوەی خەڵکیدا و یان بەخشینی هیوا و شادی و دڵنیایی بە دڵ و دەرونی خەڵکی گیرمان دەبێت. هەر بەڕاستی شادێکی ئاسمانی سەرسوورهێنەرە و دوور و نزیک ئاشنای ئەم زەوینە نییە. وەڵام دانەوەی ئەو توخمە ئاسمانیەی ناو دەروونە و بێ ئاتاجی پاداشتێکە لە دەرەوەی خۆیەوە پێی ببەخشرێت. ئاخر پاداشتی کارەکە هەر لە هەناوی خۆیدایە. بابەتێکی تریش هەیە، هەندێک خەڵکی لێرە و لەوێ باسی دەکەن بێ ئەوەی بەباشی لێی حاڵی بووبن، ئەویش باسی پێزانینی ئەو کەسەیە کە چاکەی بەرامبەر دەکەین. هەوڵ نادەم نکوڵی بکەم لە جوانیەک ئەو پێزانینە لە خۆیدا هەڵی گرتێ و لەو خۆشیە زۆرەی کە ئەمدام پێدانانە دەیبەخشێت. لێ ئەمە شتێکی ترە، ئەوەی ئێمە مەبەستمانە شادیەکی تایبەتیە،
هەڵبەت هەر چاکەیەک دەیکەین بە شێوەیەک لە شێوەکان دەنگدانەوەی لە دەرونی خەڵکی دەوروبەردا دەبێ و خۆشمانی پێ خۆشحاڵ دەبین. وەلی لە چاو ئەم شادیەی باسی دەکەین هەر هیچ نییە. ئاخر ئەویان لە ڕەگەزی ئەمیان نییە کە بەتەنیا لەو ساتانەی دڵنەوایی کەسێک دەیکەین یان چرای ئومێد و شادی لە ناو دڵی یەکێکدا دەگیرسێنین. ئارامیمان پێدەبەخشێت. لەو ساتانەی دڵنەوایی کەسێک دەیکەین یان چرای ئومێد و شادی لە ناو دڵی یەکێکدا دادەگیرسێنین. ئارامیمان پێدەبەخشێت. نا، ئەمەیان شادیەکە بێنوقسانی پاکتر لە ئاو لە ناو ناخی خۆمانەوە هەڵدەقوڵێت و بۆ ئەوێش دەگەڕێتەوە. بێ ئەوەی پێویستی هەبێت بە توخمێک خەڵکی شاری دڵمان نەبێت. ئەو پاداشتی خۆی لە خۆیدا هەڵگرتووە، پاداشتەکەی هەر خۆیەتی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. 17 لاکردنەوەیەک بەلای هەڵە و دەستکەوتەکاندا. لاپەڕا 89 هیچ باکم لە مردن نییە. خۆی دەکرد هەر ئێستا دەهات. ڕاستت بوێ زۆرم لە ژیان بردووە، واتە زۆرم پێبەخشیوە. هەندێک جار جیاوازیکردن لە نێوان بەخشینەوە و دەستکەوتندا کارێکی تۆزێک گرانە، چونکە لە جیهانی ڕوحدا هەردوو یەک واتا دەبەخشن. من هەر جارێک بەخشی بێتم ئەو کاتە دەستم کەوتوەتەوە. وا تێنەگەی کەسێک شتێکی پێداوم، هەمان شتم دەست کەوتوەتەوە کە خۆم لەوەبەر بەخشیومە. ئاخر ئەو شادیەی لە ئەنجامی بەخشینەوە گیرم بووە کەمتر نەبوو لەو خۆشیەی دەستی ئەوانە کەوتووە من شتێکم پێبەخشیون. هیچ ترسم لە مردن نییە. خۆی ئەکر هەر ئێستا دەهات. ڕاستت بوێت چەندم لە توانادا بوو بێت ئەوەندە کارم کردووە. شتی زۆر هەن حەز دەکەم ئەنجامیان بدەم ئەگەر ژیان دەرفەتم دەدا، وەلی حەسرەت دڵم ناخوات ئەگەر نەتوانم بیانکەم. دەزانم کەسانێکی تر پەیدا دەبن ئەنجامیان دەدەن. گەر بیر و بۆچوونەکانم کەڵکی مانەوایان هەبێ ئەوە نامرن. دڵنیام ئەو چاودێرەی کە بەسەر ئەم بوونەوەیە ناهێڵێت هیچ کارێکی باش لەناو بچێت. هیچ باکم لە مردن نییە. خۆی ئەکر هەر ئێستا دەهات. ئەوەندەی لە توانامدا بێت هەوڵم داوە چاکەکار بم. لەو هەڵە و کەم و کوڕیانەش لە ژیانمدا تووشیان بووم، پەشیمانم و دایاندەمە دەستی یەزدان. بە هیوای سۆز و بەخشینم. سزاکەیشی هەرچێک بێت لە هەمبەریدا دوودڵ نیم. دڵنیام بەرگەی ئەنجامی کارەکانم بە خێر و شەڕەوە دەگرم. هەر بۆیە دڵگران نابم ئەگەر بێت و لەسەر ئەو کەم و کوڕیانی لەم دنیایەدا تووشیان هاتووم لەو دنیا سزا وەرگرم. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. 4 وتار لاپەڕا 91 ئەم 4 وتارە لە کتێبی دەراساتی ئیسلامیەوە وەرگیراون و بریتین لە باجی سەرشۆڕی کۆیلا، ئەدەبی توانەوە و هێزی وشە. باجی سەرشۆڕی لاپەڕا 93 هەندێک کەسی دەروون لاواز وا هەز دەکەن شکۆمەندی باجێکی ئێکجار گرانی تاقەت پروکێنی هەیە، بۆیە سەرشۆڕی و ڕیسوایی هەڵدەبژێرن. بەمەیش ژیانێکی سووک و چروک دەژین، پڕ لە ترس و دڵەڕاوکێ. سڵ لە سێبەری خۆیانیش دەکەنەوە، لە زایەڵەی دەنگی خۆیشیانە ڕادەسڵەکێن. ئەو کەسانە گشت هاوارێک بە هەڕەشە لەسەر خۆیان حاڵی دەبن. خۆشەویستی ئەم دنیایە پەردەی دڵیشی بڕیون. ئەوان سەرشۆڕانە باجێکی گرانتر لە باجی کەرامەت دەدەن. وان باجی کەساسی بە تەواوی واتا دەدەن. لە دەرونیان دەیدەن، لە ڕێز و پلە و پاییان دەیدەن، لە ناوبانگیان و لە ئارامی و لە دڵنیاییان دەیدەن. زۆر جارانیش بێ ئەوەی پێ بزانن لە خوێن و سامانی خۆیان ئەم باجانە دەدەنەوە. ئەوان دڵی خۆیان بەوە خۆش دەکەن کە لە هەمبەر داشکاندنی ڕێز و شکۆیان نزیکی دەسەڵاتدار و فەرمانڕەوایانی ئەمەچنگ دەکەوێت. ئەویش دوای ئەوەی باجی سەرشۆڕی خۆیانیان بە ملکەچیەوە پێشکەش دەکەن.
وەلی ئەزموونگەلێکی زۆر شایەدی توور هەڵدانی ئەو زەبوونانە بەدەستی ئاغاکانیانن. ئاغاگەلێک ئەمان زەمانێ لە جێی خوا پرنوشان لە بۆ دەبردن. توور هەڵدانێکی هاوشێوەی فڕێدانی ناوکی میوەیەکی گەنی و چەند کەسماندی شکو و پیاوەتی خۆی فرۆشت. ڕوخساری لە خۆڵی بەرپێی ئاغاکانی خۆی هەڵژەنی. ملی کەچ و چاوی شۆڕ کرد. قوربانی بەگشت بنەماکانی ژیانی مەردانە و هەموو ئەو پیرۆزیانەی مرۆڤایەتی ناسیونیدا ناپاکی لەو ئەمانەتەی خودا و خەڵکی پیان سپاردبوو کرد. سەرنجام چی؟ بێنرخ و سووک و ڕیسوا بوو. لای ئەو ئاغایانەیشی وا سەردەمانێ وەک سەگێکی زەلیل بەکاریان دەهێنا. ئاغایەلێک بە هەسکە هەسک شوێنیان دەکەوت. کلکەلەقەی بۆ دەکردن و خۆی لە جڵی تاو هەڵدەژەن بەس بۆ ئەوەی متمانیان وەدەست بێنێت. چەند کەسمان بینی دەکرا بنیادەمێکی بەڕێز بێ، مرۆڤێکی بە هەیبەت بێ، ئەمانەتی خوا لە نێوان دەستەکانیدا هەڵگرێ و شکۆی هەق و شەرەفی مرۆڤایەتی بپارێزێ. لەم کارەیشدا ئازاد بوو کە زۆری بەسەریان نەبوو. بگرە ئەگەر ئەو هەڵوێستەی بنواندایە ئەوانەیشی پێیان ناخۆش بوو ئەمانەت بپارێزێ و پاسەوانی ڕاستی بکە، شکۆمەندی بەرز ڕاگرێ، جورئەتیان نەدەکرد پەنجەی بۆ ڕاکێشن. وەلی وەختێ لە هەمبەر ئەو ئەمانەتەی نێوانی دەستەکانیدا ناپاک دەرچوو، شانی لە ژێر ئەرکی بەجێگەیاندنی شکۆمەندیدا دەرهێنا و لە عزەتی حەق داماڵڕا، لەبەر چاوی ئەوانەی والی دەترسان بچووک بۆوە. لای ئەوانی وا لەو حەقی پاسەوانی بوو تۆقی بوون، سەری شۆڕ بوو. لای ئەوانیشی تا دوینێ هەوڵیان دەدا بیکڕن نرخی نەما. هێندە بێنرخ بوو تا ئەوەی وازیان لە کڕینی هێنا. لە دواییشدا وەک چۆن کەلاک فڕێ دەدرێ فڕێدرا. دراوە بەر پێلاقە و شەق. شەقی ئەوانەی لەوە و پێش تا ئەو کاتەی دەسەڵاتی لە حەقەوە پێدرا بوو، ڕێز هەیبەتی پێبەخشی بوو، ئەمانەت جێی کردبووەوە. لەبەری هەڵدەستانەوە پێ و نەیان دەبێرا پێی بڵێن پشتی چاوانت برۆیە. زۆرن ئەوانەی لە لووتکەی بەرزیەوە هەڵدەدێڕێن بۆ ناو زەلکاو بێ ئەوەی کەسێک بەزەیی بۆ حاڵەیاندا بێتەوە، یاخۆت دڵۆپە فرمێسکێکی لە چاوی یەکێ دەربچێت یان یەکێ دوای تەرمیان کەوێت. ئەمەی دەیڵم ئەو بنیادەمە گەورانەی شلەی دەرناچن کە لە لووتکەی شەرەفەوە قولۆر بوونەوە بۆ بنی زەلکاوی دیلی و زەلیلی و لە هەورازی ڕاستیەوە شۆڕ بوونەوە بەرەو نشێوی گۆمڕایی. سەرباری زۆری ئەزمون و ئامۆژگاری زێدە ناڕۆم ئەگەر بڵێم هەموو ڕۆژێک قوربانێکی تر دەبینین. قوربانێک بە تەواوی واتای وشە باجی سەرشۆڕی دەدات و ناپاکە لە هەمبەر خودا و هەمبەر خەڵکی و ئامادەیە بە ئاسانی ئەمانەت و شکۆمەندی قوربانی بکات. قوربانی ڕاکردن بە دوای گەورەکاندا و ڕادان لە دووی کۆکردنەوەی پارە و دەستکەوت و تەکاندان بۆ گەیشتن بە پەیمانە سەرابیەکان. سەرنجامیش دەڕمێ و غولۆر دەبێتەوە. لەو خوارەوە بە کەنەفتی و کەساسی پاڵ دەداتەوە. خەڵکی بە شایەکامیەوە لێ دەڕوانن، ئاغاکانیشی بە چای سووکەوە تەماشای دەکەن. لەم تەمەنەکەمەی خۆمدا دەیان گەورە پیاوم دیوە و ئێستاش بەردەوام دەبینم بۆ غەیری خوای تاک و بەهێز سەریان دەخەنە سەر زەوی، بە ملکەچیەوە خۆیانیان پێشکەش دەکەن. باری باجی سەرشۆڕیش بە کۆڵیانەوە، شانیانی کوڕ و پشتیانی خەم کردووە، ملیانی شۆڕ و سەریشی پێنەوی کردوون. لە کۆتایی کاریشدا وەک سەگ دەردەکرێن، لە دوای ئەوەی بارەکانیان دادەگرن و شمەکەکانیان دادەنێن و لە هەردوو خێر بێبەش دەبن، خێری ئەم دنیا و ئەوی دیش. لە پاشانیش دەکەونە نێو کاروانی کۆی لەگەلەوە، بێ ئەوەی کەسێ تەنانەت جەلادەکەیش پێ بزانێت بوونیان هەیە. من بە چای خۆم بینی و من لە کاتێکدا دەتوانن ئازاد و ئازاد بن کۆیلایەتی هەڵدەبژێرن، بۆیان دەست دەدات بەهێز بن، سەرشۆڕی اختیار دەکەن. دەکرێ بە سام و هەیبەت بن وەلی نیشانەی ڕسوایی و ترسنۆکی بە سنگیانە هەڵدەواسن. ئەمن بەم چاوانم دیومن لە سەرفەرازی ڕادەکەن لە کاتێکدا دەرهەمێکیان لەدەست نادات.
کەچی لە پای سەرشۆڕێک نەک دەرهەمێک سەدان دینار دەدۆڕێنن. دیمە خۆیان تووشی دەیان تاوانی نابەجێ دەکەن بەس بۆ ئەوەی دڵی خاوەندە دەسەڵات و فەرمانڕەواوە دەستپێنن و لە پەنای سێبەری شکۆی دەسەڵاتێدا وەحەسێن کەچی بەشیان لێی بە تەنها ترس و تۆقانەکەی بووە نەک هەر ئەوە. بە خۆم دیتوومە میلەتێک ورد و هەراش لە پای ترسانی لەدانی نرخی یەکبارەی ئازادی دەیەها جار باجی کۆیلایەتی داوە. باجێک کە نرخی ئازادی لە چاویدا هەر هیچ نییە. ناگاتە یەک لەسەر دەیشی. لە کاتی خۆیدا جوولەکە بە پێغەمبەری خۆیان گوت موسا ئەو شارە گەلێکی بەهێز و باهووی تێدایە. هەتا ئەوانە لەوێ بن ئێمە قەت پێناخێنە ئەو شارە. بڕۆ بە خۆت و خواکەت شەڕیان لە دژ هەڵگیرسێنن وا ئێمە لێرە دانیشتوین. لە پای ئەم ملە جڕەیان لە دانی نرخی سەربەستی 40 ساڵی ڕق بە وێڵی و سەرگەردانی لە بیابان دەمانەوە. خۆڵیان خوارد و لم خواردنی غەریبی دەیخنکاندن و ترس و بیمیش ڕاوی دەنان. ئەی خۆ نرخی سەرکەوتن و سەرفەرازی یەک لە سەردەی ئەوە نەبوو هەڵبەت لای پیاوی بەغیرەت. لە دنیادا ڕێساوایە تاک و گرۆ و میلەتەکان دەبێت جۆرێک لە باج بدەن. ئیتر ئەم باجە یان لە پای سەرفەرازی و شکۆمەندی و ئازادی دەدرێت یان لە جێی سەرشۆڕی و ڕیسوایی و کۆیلایەتی. هەر هەموو ئەزموونەکانیش پێمان دەڵێن ئەم ڕاستیە لێڕاکردن یاخۆت خۆ لێنەبانکردن قبوڵ ناکات. بۆ ئەوانەی خۆیان لەدەست ئەرکەکانی سەرفەرازی دەرزنەوە، بۆ ئەوانەی بە ترسەوە دەڕواننە پاشە ڕۆژی شکۆمەندی، بۆ ئەوانەی دەموچاویان لە خۆڵی شوێن پێ هەڵدەسوون، بۆ ئەوانەی ناپاکی لە ئەمانەت و خیانەت لە کەرامەت و مرۆڤبوونی خۆشیان دەکەن، بۆ ئەو کەسانەی بێباکن بەرامبەر بۆ قوربانیدانە گەورانی ئومەتەکان داوێتی، مرۆڤایەتی داوێتی، بۆ ئازادبوون و ڕزگاری، بۆ هەمویان ڕووی بانگەوازیان لێ دەکەم. پێیان دەڵێم بیر لە پەندەکانی مێژوو و دەوروبەریان بکەنەوە. سوود و وەرگن لەو نمونە هاوشێوانەی هەر هەمویان شایەتی دەدەن کە باج و باری سەرشۆڕی لە بازیش کۆمەندی قورسترە و ئەرکی ئازادیش لە ئەرکی کۆیلایەتی زۆر کەمترە. ئەو کەسانی سڵ لە مردن ناکەنەوە ژیانیان پێدەبەخشرێت. ئەوانەی وا هەژاری نەیان ترسێنێت برسی نابن. ئەوانەیشی ناترسێن لە دەسەڵات و پلە و پایە و دەسەڵات لەمان دەترسێ. نمونەگەلێکی زۆر و نزیکشمان لەبەردەستان دەربارەی ئەو زەلیلانەی ویژدانی خۆیان فرۆشت و خیانەتیان لە هەمبەر ئەمانەتدا کرد. پشتی حەقیان بەردا و لە ناو قوڕدا ڕۆچوون. لە دواییشدا بێ ئەوەی کەسێک ئاهێکی بەدڵدا بێت بۆیان ڕۆین نەفرەتی خودا و خەڵکیشان لە بۆ خۆیان مسۆگەر کرد. هەندێک نمونەیشمان هەیە گەرچی کەمن دەربارەی ئەو مرۆڤانەی بەرەنگاری دیلی و زەلیلی بوونەوە و ملیان بۆ خەیانەت نەدا و ئامادە نەبوون پیاوەتی خۆیان هەرزان فرۆش بکەن. ئەوەیان ژیا مەردانە ژیانی خۆی گوزەراند و ئەوەیشیان مرد بە مەردی مرد. لە ناو باوەڕدارەکاندا پیاوانێکان ڕاستگۆ دەرچوون لە بەرامبەر ئەو پەیمانەی بە خودای خۆیانیاندا بوو. هەندێکیان لە دنیا دەرچوون تێشیاندایە چاوەڕێیە هیچ کەسێکیشان نەگۆڕان. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. لەناو باوەڕدارەکاندا پیاوانێکان ڕاستگۆ دەرچوون لە بەرامبەر ئەو پەیمانەی بە خودای خۆیانیاندا بوو. هەندێکیان لە دنیا دەرچوون تێشیاندایە چاوەڕێیە هیچ کەسێکیشان نەگۆڕان. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کۆیلا لاپەڕا 99. کۆیلا ئەو مرۆڤە نییە بارودۆخی کۆمەڵایەتی و ئابووری وای لێ دەکات ببێتە کۆیلا. ئاغاکان چۆن حەزیان لێبێت وهای هەڵبسوڕێن و هاوشێوەی شمەک و ئاژەڵ مامەڵەیەک لە تەکدا بکەن.
بەڵکو کۆیلا ئەو کەسانن هەلومەرجی کۆمەڵایەتی و ئابووری ڕێیان دەدات کۆیلە نەبن کەچی بە ئارەزووی خۆیان دەبنە کۆیلا. کۆیلا ئەو کەسانن کەوا خاوەنی کۆشک و سەروەتن و بەشی خۆیان پارەیان هەست. ڕێگای کار و ئامرازی بەرهەمهێنانیان لە بندەستە و نە سامان و نە گیانیشیان لە ژێر دەستی هیچ کەسێکی تردا نییە. لەگەڵ ئەوەشدا دێنە لەبەر قاپی گەورە و ئاغاکاندا حەشامات دروست دەکەن. حەشامات دروست دەکەن و بۆ بەردەستی و خزمەتکاری تاو دەدەن و بە خۆیان کۆت لە گەردن و پەیوەند لە پێی خۆیان دەکەن. بە پیز و شانازی شەوە جلوبەرگ و هێمای کۆیلەیی دەپۆشن. کۆیلا ئەو کەسانن کەوا لەبەر دەرگای گەورەکاندا دەوەستن و قەرەباڵغی دروست دەکەن. لە کاتێکدا بە چاوی سەریان دەبینن چۆن لەودی و قاپیەکەوە گەورەکەیان بە پاژنەی پێڵاوەکەی کۆیلەکانی دادەفڵۆسێ و بێ ئاگادارکردنەوە و وریاییدان لەسەر کار وە دەریان دەنێ چۆن ئەوەم بۆ هەموو شتێ سەریانی بۆ دەلەقێنن. ئەویش بەو پەڕی بێباکی و بەگاڵتە پێکردنەوە دەست بە پشت ملیان دادێنێ و فەرمان دەدا فڕێیان دەن بۆ بەر دەرگا، وەلی ئەوان لە دوای ئەمەش واز ناهێنن. دیسانەوە لەبەر قاپیدا خڕ دەبن. ئامادەیی لە بۆ خزمەت دەردەبڕن لە جێی ئەو خزمەتکارانی کە پێشیوان دەرکراون. هەرچەندیش گەورە بە چاوی نزمەوە لێیان بڕوانێ، هەڵپەی ئەمان هاوشێوەی مێش بەرەو ڕووی ئەو زیاتر دەبێ. کۆیلە ئەو جۆرە کەسانن کە لە ئازادی ڕادەکەن. هەر کات گەورەیەک لە کاریان وە دەریان دەنێ دەگەڕێن تا یەکێکی تر پەیدا دەکەن. ئاخر لە ناو دەرونیاندا حەزێکی بێکۆتا هەیە بۆ کۆیلەبوون. وان خاوەنی هەستی شەشەم و حەوتەمن، هەستی ژێردەستی و زەلیلی. لەسەریانە تێراویکەن ئەگەر بێت و کەسێ نەیە دڕاینگرێت وەکو کۆیلە ئەو وەخت دڵیان هەز بە تینوێتی دەکاتن. لەبەر دەرگادا دەکەون، خۆڵی بەردەرگا ماچ دەکەن. چاوەڕوانی هێمای پەنجەی گەورەش ناکەن تا کڕنۆشی لە بۆ بەرن. کۆیلە ئەو کەسانن وەختە بەردەدرێن و ئازاد دەکرێن ئێرەی دەبن بەوانەی لە ناو گەوەڕدا ماونەتەوە و نۆرەی بەرهەڵداکردنیان نەهاتووە، نەک بەوانەی پێش ئەوان ئازاد کراون، چون لە ئازادی دەترسن. ڕێز و شکۆ باری سەرشانیان قورس دەکا. وان پشتێنی کارەکەری و بارەبەری لە نێویاندا هێمای شانازیکردن و خۆهەڵنانە. ئەو خەتانەی جلوبەرگی خزمەتکاری دەنەخشێنن جوانترین پۆشاکە لایەن. هێندە تامەزرۆی بینینین عاشقی بوون. کۆیلا ئەو کەسانن کەوا هەست بە کۆتی دیلی دەکەن نەک بە سەرگەردنیانەوە بەڵکو بەسەر ڕوحیانەوە. کەسانێکن قامچی لە پێست دروستکرا و پۆسەیان ناکوتێتەوە. قامچی سەرشۆڕی و زەلیلی ئاگل لە ناخیان بەردەدا. ئەوان پێویستیان پێ نییە ئەڵقە لە گوێیان بکرێت و خاوەن کۆیلە بیان ڕانێ، بەڵکو خۆیان وەک گاگەل بەڕێدا دەڕۆن. ئاخر لە ناو دەرونیاندا خاوەن کۆیلە دانیشتووە. کۆیلە ئەو کەسانن کەوا لە ناو کۆت و لە زەنجیری بێگاریدا نەبێ نابن. لە گەوڕی کۆیلەچیان دەرچن ناژین. خۆ ئەگەر بەرهەڵدا بکرێن هەردەست بەجێ لە نێو جەنجاڵی ژیان و ژاوەژاوی کۆمەڵگەدا حەیران و سەرگەردان دەبن. ببینینی ڕووناکایی زیڕە دەکەن، هەر خێرا مل شۆڕ دەکەن و بە پەلە دەگەڕێنەوە و دەرگای تەویلە دەکوتن. لەبەر پاسەوانەکانی دەمرن و دەلاڵێنەوە تا دەریان لێ بکەنەوە. کەچی کۆیلە ستەمکاری سەرزەمینن، لە دژی ئازادی خوازان تند و تیژن، خۆبەخشانە بەرامبەریان ڕادەوەستن. چێژە لە ئازاردانیان دەبن، وەک پیاوکوژانی ستەمکار بە خێنی ناوسەریان تینون. ئەوان هەرگیز حاڵی نابن هۆی چییە ئازادی خوازان؟ ئاوە تامەزرۆی ئازادین. ئەو بۆیە ئازادی بە یاخیبوون و هەڵگەڕانەوە تێدەگەن، نەفس بەرزی بەڕیزپەڕی و سەربڵندی بە تاوان لێک دەدەنەوە. پاشانیش جامی تووڕەیی کەڵەکەبوونیان لەسەری ئازادی خوازانی بەرز و شکۆمەندا بەتاڵ دەکەن. ئەوان ئازادی خوازانەی وانین لە ڕیزی کاروانی کۆیلەکاندا. ئەو کۆیلانە لە داهێنانی ئامرازی ئازاردانی ئازادی خوازەکانیشدا چێبڵچێ و پێشبڕکەیانە بۆ ڕازیکردنی دڵی ئاغاکانیان. کەچی لەگەڵ ئەوانشدا گەورەکان لیان دەدەن و لە خزمەت وە دەریان دەنێن، چونکە میزاجی ئاغاکان لە دووپاتبوونەوەی یاری وەڕەز دەبێ. هەر بۆیەکە جێگۆڕکەیان پێدەکەن و لە جێی ئەمان هەندێ لە ڕاوەستاوانی بەردەم دەرگا دێنە نێو یاریەوە.
وەلی بێگومان پاشە ڕۆژ هەر بۆ ئازادی خوازانە. بەڵێ پاشە ڕۆژ بە تەنها هەر بۆ ئازادی خوازانە، نەبۆ کۆیلە و نەیش بۆ ئەو گەورانەی کەوا کۆیلەکان پێیان ماچ دەکەن. پاشە ڕۆژ تەنها و بە تەنها هەر بۆ ئازادی خوازانە، چون تێکۆشانی بنیادەم لە پێناوی ئازادیدا هەروە بە خۆڕایی ناچێ. هەروەها ئەو تەویلانەی واڕوخان جارێکی دی هەروە دروست نابنەوە. ئەو زنجیرەیشی پێ و پلی کۆیلەکانی کوت کردبوو واشکێنرا بۆ تا هەتایە وەک خۆی لێنایەتەوە. ڕاستە کۆیلە لە زیادبووندان، وەلی ڕێژەی ئازادانیش هەتا بێ ڕووی لە زیادیە. میلەتانیش بەدەستە ڕوو لە کۆڕەوی ئازادی خوازان دەکەن و لە کاروانی کۆیلەکان ڕقیان هەڵدەستێت. خۆ ئەگەر ویستیان لەسەر بێت کۆیلەکانیش دەتوانن بێنە کاروانی ئازادیەوە، چۆن ئیتر مشتی جەلادان وەکو جاران هێندە هێزی تێدا نییە، هەموو شتێ بگرێتەوە و شوانی دەڕەقی کۆیلانیش چیتر هێندە بەهێز نییە ئەو کاروانە بداتە پێش. بەمە جەگەر ئەو کۆیلانە وەک باسم کرد خۆیان نەڕۆن دەرگای تەویلە بکتن تا هەوساریان لە لوت کرێ. وەلی کۆڕەوی ئازادی هەر دەڕوات و ڕێگە دەبڕێ. لە ڕگایشدا هەزاران و ئەتۆ بڵێ میلیۆنەها دێنە ڕێزی کۆڕەوەوە. بێهودەیە جەلادان هەوڵ دەدەن ڕێگەی لێ بگرن و پەت و بڵاوی کەنەوە لە ڕێی بەردانی کۆیلەوە بەگژیدا. بێبەرهەمە درەختی قامچی کۆیلەکان با پێستی ئازادبوانیش لەت بکات. بێهودەیە خەیاڵی جێرانە دواوەی کۆڕەوی ئازادی خوازان پاش ڕووخانی بربەستەکان و نەمانی بەردەکانی بەردەم ڕێگای. ئەوەی ماوە لە ڕێگای ئەو کاروانەدا تەنها مشتێ دڕک و داڵە. ئەمەش گێمێکی تازەیە. ئەزمونەکانی ڕابردووش دەیسەلمێنن هەموو جارێک کە شەڕ لە بینی ئازادی و کۆیلایەتیدا ڕوودەدا سەرکەوتن بۆ ئازادیە. پێدەچێت مشتی ئازادی سوور بێ بەخێن، وەلی دوایین مستەکۆڵە هەر بۆ ئەوە. ئەمەش سونەتی خودایە لە سەرزەوی، چونکە ئازادی ئامانجی هەرە دوورە بەسەر لوتکەی ئایندەوە و کۆیلایەتیش داکشانێکی ناڕێکە بەرەو نزمایی ڕابردوو. کاروانی کۆیلە هەمیشە لە هەوڵایە ڕێگەی کۆڕەوی ئازادی بربەست بکات. ئەوە خەیاڵێکی پوچە. ئەو کاروانە لە کاتێکدا پێی نەکرا ئەم کۆڕەوە لە بین بەرێ کە میلەتی لە ڕیزدا بوو. کۆڕەوی ئازادی خوازانیش لە پێشەنگەکانی بەولاوە کەسی تێدا نەدەبینرا. ئەدی بە ئەقڵەوە دەچێ ئەمڕۆ لە کاتێکدا لە هەندێک کۆیلە بەولاوە کەسی لە ڕیزدا نەماوە ڕێگە بەم کۆڕەوە بگرێت کە هەموو مرۆڤایەتی دەگرێتە خۆ. سەرەڕای ئەم حەقیقەتە ئاشکرایە. ڕاستێکی تریش هەیە، هیچی لەمیان کەمتر نییە. ئەویش ئەوەیە کۆڕەوی ئازادی خوازان هەر دەبێ قوربانی بە. چارە نییە، کاروانی کۆیلە هەر دەبێ بەشێ لە کۆڕە و لەت بکاو پەرت و بڵاوی کاتەوە. بێویستی ما هەروا بووە و هەرواش دەبێ قامچی ئەو کۆیلانە پشتی هەندێ لە ئازادان بڕوشێنێ و ئازار بدا. ئاخر پێویستە ئازادیش باجی هەبێ. تۆ دەبینی کۆیلایەتی بە کۆیلایەتی خۆیەوە ڕۆژانە قوربانی دەدا. ئەدی ئازادیە کەوا ئازادیە دەتەوێ قوربانی نەبێ؟ ئەمەی وتم ڕاستیەکە و ئەوی دیشیان ڕاستیە تر، بەڵام کۆتایی زانرا و ئامانجیش وەک مانگە ڕوونە. ئەو سەری ڕێگاکەش دیارە و ئەزموونی زۆر و زەوەندە. وەرم باواز لە کاروانی کۆیلە بێنین. بەخۆی و هەچی تێدا لە کۆیلەی پشتوێن لە پشت و نێڵی کۆیلەیی لە ئەستۆ ڕوو بکەینە کۆڕەوی ئازادبوون و ئەو سەرانی مۆری داخی قوربانیدانیان پێوەیە و ئەو سنگانەی نیشانەی ڕێزیان بەسەردا شۆڕ بۆتەوە. با شوێن ئەو کۆڕەوە کەوین کە بەسەر ڕێگەی فەرشکراوە بە دڕک و داڵا ڕێدەبڕێت لە کاتێکدا لە پاشەڕۆژ بێگومانین. پاشەڕۆژیش بێ دوودڵی تەنها بۆ ئارامگرانە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ئەدەبی توانەوە لاپەڕا 106. بڕیار وابوو ئەم وتارە لە ڕێگەی ڕادۆی میسرەوە لە کاتژمێر 8 ئێوارەی دەی ئابی ساڵی 1959 بخێنرێتەوە و بە گوێچکەی خەڵکی دابدرێ. وەلێ کەش و هەوای ئێزگا هێندە باکش نەبووەوە ڕێگە بە بڵاوبوونەوەی ئەم جۆرە قسانە بدات. زۆرێک لێرە مەبەست میسرە
کۆیلەی ناو ئەو وتارەی من ڕێک بە خۆیان حاڵی دەبن. لەلایەکی دیکەشەوە تا هەنووکە هەر ئەو دەنگە پۆخڵانە خاوەن پایان کە قسەی قۆڕی هاوشێوەی دنیا تەنیا بریتیە لە یەک جگەرە و پێکێک مەی بەگوێی خەڵکا دەچپێنن. ئەم ئەدەبی توانەوە بە زۆری ئەدەبی کۆیلەیە، کۆیلەی دەستی زۆر و ستەم یان کۆیلەی دەستی ئارەزوو. وەختێکیش دەرونی مرۆڤ لەبەردەم یەک لەو دووستەمکارانەدا دەوەستێت و سەر شۆڕ دەکات یان لە هەمبەر ئارەزوویەک لە ئارەزۆکانی لەشدا چۆگدا دەدات. ئیتر توانای فڕین بەنێو کەشی پاکی ئازادیدا لەدەست دەدا و دەنووسێتەوە. قوڕی ئەم سەرزەمینەوە و لەناو قوڕاوی زلکاو نوقم دەبێت و دەچەقێت. زەلکاوی ئارەزوو و شەهوەت یان زەلکاوی کۆیلایەتی فەرقێک ناکا. دەبێ بزانێ ئەدەبی توانەوە بریتیە لە ئەدەبی کۆیلایەتی. هەر بە تەنها لەو بارەیشدا ڕەواجی هەست کە میلەت بەتاڵ بێتەوە لە مەیل یان لە توانای خەبات لە پێناو بەهایەکی بەرز و باڵا، بەهایەک کە باڵاتر بێت لە حەز و ئارەزووی جەسە و بڵندتر بێت لە ماستا و سارکردنەوە بۆ زۆرداران، یان کاتێک گەل خاوەنی ئامانجێک نەبێت بەرزتر لە بەدیهێنانی تەمایەکی بچووک و یان دەستکەوتنی دەستکەوتێکی نزم و چروک. ئەو وەختەی دنیا دەبێتە جگەرەیەک و پێکێک مەی، یاخۆت بەردەستیکردنی ستەمکاران دەبێتە ئاواتی گەورەی زۆربەی خەڵکی کە میلەت ئەمەی لێ قەوما ئیدی لە پەسان و سەرەوە سەر هەڵدەدەن، شاعیرگەلە و پەیدا دەبن، هونەرمەندە و دێنە مەیدان. گشت هەوڵێکیان بۆ ئەوەیە بۆشایەک پڕکەنەوە کە لە ئەنجامی نەمانی ئەو ئامانجە باڵایە پەیدا دەبێت. وان نوێنەری ڕاستەقینەی ئەو لەناو گەڕی ئاڵۆشدا چەقینەن. ئەو جاش ئیدی خەڵک زۆر بە ئاسانی گوێی بۆ ئەو جوورە نووسەر و هۆزانوان و هونەرمەندانە ڕادەگرن، چونکی وێنایی هەست و خەونەکانیان دەکەن، دەست لە خەبات هەڵگرتن و پاڵدانەوە و بێپەیامی و بەڕەڵایی و پوچگەرانیان لەبەر چاو شیرین دەکەن. ئەرکی ئەو قەڵم بەدەست و هۆنەر و هونەرکارانەش ئەو وەخت تەنها بەنجکردن و خەولێخستنی میلەتە. ئیدی چ سەرلەقاندن و سوپاسکردنی زاڵم بێت یان بەڕەودان بە سێکس و ڕوت و قوتی. وەختی کاریان دەبێتە زیکرکردن و سوپاسگوزاری زۆرداران، ئەوە واقع لە بەرچاوی میلەت ئاوەژوو دەکەن و ناشیرینی ستەم و گەندەڵیەکانی دادەپۆشن. بەمەش دەبن بە لەمپەرێ لەبەر دەمی شۆڕش بە سەرداکردن و هەستانەوە دژی ئەو ستەمکاریە. کاتێکیش نوقمی ناو سێکس و شەهوەت دەبن، ئەوە هەڵدەستن بە ئەرکی سڕکردنی هەستی گەلان، هەروەها لە باربردنی توانەکانی لە ئەنجامدانی کرداری قیزەون و بواری بەدڕەوشتیدا. ئەوان غەریزەکانی گەل دەوروژێنن تا جیرۆدەی غەریزە بێ و نێپڕژێتە سەر بیرکردنەوە لە کاروباری گشتی و بێ ئاگا بێت لەو زوڵمەی لە ئارادایە بۆ ئەوەی هەڵنەستێتەوە بەسەر زۆردارە هاوار کات، لەوێ کابرا بوەستا وا ئێمەش لێرەین. ئاخر میلەتی نقمبوو لە ناو سڕبوونی چێژدارە، نە لێرەیە و نە لەوێیە. مێژووش شایەتی ئەوەیە ستەمکاران هەردەم خزمەتی ئەم جۆرە لە نووسەر و هونەرمەند و شێعروێژانە دەکەن و هەموو جۆرە ئامرازێکیشان دەدەنێ و کەشێکی ئەوتۆیشان لە بۆ دەسازێنن بە ئاسانی کارەکانیان ئەنجام بدەن، کەشی بێکاری و پۆڵداری و بێهودەیی. وەختێ ئەمەویەکان ویستیان خەڵکی حیجاز دەستەمۆکەن و لە شەڕیان دڵنیابن، وان لێ بکەن کە بیریان بەلای دەسەڵاتدا نەچێ و ساحەکە بۆ ئەمان چۆلکەن، بە شێوەیەک فەرمانڕەوایی بە تەنها هەر بۆ خۆیان جێبمێنێ. سەروەت و سامان و ئەرزە و خەڵاتی دنیایان ڕژاند بەسەر گەورە و پیاوماقوڵ و ڕیشسپی و ئاغاکانیاندا و شەعر و لۆتی و کەنیزی زۆر و زەوەندەیان پێدان و ژیانی مەستی و بێهۆشی و بادەنوشتیان لە بۆیان ڕازاندەوە. شاعیرەلێکی بێبند و بەدڕەوشتیان بەڕەڵا کرد لە وێزەیان کە لە ڕێی ئەو سرودانەوەی دەیانوت غەریزەی سێکسیان لە نێو کۆشکەکاندا دەوروژان. لەو لایشەوە هەندێک لە شاعرانی تر دەستیان کردە پەسەندکردن و هەڵنانی زۆرداران و لە خۆڕا سوپاسکردنیان، هەر بەوەی شەوە نەوەستان خەرمانەی پیرۆزکردنیان بە دەور و پشتیان داکێشا. وەکو وتراوی شەکە مێژوو خۆی دووبارە دەکاتەوە. هەر لەم سەردەمەی خۆمانە زۆر کۆن ناڵێت. لە میسردا زۆر دارۆکەیەک پیا بوو
سەرقاڵی خۆپەرستن بوو، حەز و ئارەزۆکانی خۆی بە مقەدەس دەزانی و دەیویست ئەم گەلە گەلی میسر بکاتە 20 میلیۆن کویلا. ئیتر هەروە هونەرمەند و قەڵەم بەدەست و شاعیر بوون، سەری سوپاسیان بادەدا بۆ ئەو زۆردارە بچووکە و لە بەری خوا کوڕنووشیان بۆ ئەو دەبرد و ئاکارەکانی خودایان دەدا پاڵ، پەنا بۆ خوا. قسەگەلێک کە هەرگیز هیچ موسڵمانێک یان دیانێک لە ڕووی نایە لەبەر حەیا و شەرمکردنی لە خوددا بەدەمیا بێ. لەلایەکی دیکەشەوە هەر نووسەر و هۆزانوان و هونەرمەند بوون، دەبوونە کۆیلەی شەهوەت و ئارەزوو و سەرگەرمی چێژپەرستی بوون. خەڵکیش لەسەر خۆڕا هاتن بە گوێگرتن لەو گۆرانیانەی دەیانوت دنیا تەنیا جگەرەیەک و پێکێک مەی، یان دنیا لەبیر بەرەوە و ئەو جۆرە قسە پوچانە. پەرستنی زۆرداران و کوڕنۆش بردن بۆ ئارەزوو نە هەرگیز لێکدابڕاو بوون، نە قەتیش بە یەکدی نامۆ. ڕاستەکەی ئەو زەمانە هەم سەردەمی توانەوە و هەم سەردەمی ئەدەبی توانەوەیش بوو. ئیتر ئەوە کۆیلایەتیە و گشت کاتێ یەک جۆرە سروشتی هەیە، چ کۆیلایەتی شەهوەت بێ یاخۆت کۆیلایەتی ستەم. هەر کات ویستمان بەرەنگاری ئەم ئەدەبی توانەوە و بینەوە دەبێ لە هۆکارەکانیەوە لە ژیانی تاک و ژیانی گەلاندا دەست پێ بکەین، دژایەتی کۆیلایەتی لە ناخی مرۆڤدا بکەین، لە بەرامبەر کۆیلایەتی ئارەزوودا بوەستین و نەهێڵین ویژدانی مرۆڤ ملکەچ کابۆی. ئاخر بنیادەم بە تەنیا لە ڕێی وازهێنان لە هەندێ ئارەزووی ئاژەڵێەوە دەکرێ پێی بووترێ مرۆڤ. پێم وابێ پەروەردەی دینیش سەرکەوتووترین ئامراز و نزیکترین ڕێبازێکە بۆ بەهێزکردنی ڕووحی مرۆڤ و بڵندکردنەوەی لە ئاست پێویستی حەیوانی. هەروەها پێویستە دژی کۆیلایەتی ستەمیش بوەستینەوە. ئاخر زۆرداری هەمیشە هاندەرە بۆ توانەوە و بێپەیامی و پوچگەرایی، بۆ ئەوەی کە خۆی لە شەڕی هەڵسانەوەی شکۆمەندی و چرۆکردنی ئازادی و ڕاپەڕین لە هەمبەر زۆر و جەور و ستەم پارێزراو بێ. لە ئێستادا پێویستە کارێکی تریش ئەنجام بدەین. ئەو کەسانی هەتا دوێنێ چەپڵیان لێدەدا لە بۆ ستەمکارە بچووکەکە و دەستخۆشیان لە زۆرداری و گەندەڵەکانی دەکرد و هانیان دەدا و سیفەتەکانی خواوەندی بەرز و باڵایان بەسەریادا دەبڕی. هەر ئەوانە هەنووکە دێن نەفرەت دەکەن لە ستەمکار و زنێی بۆ دەنێرن. ئەو جلوبەرگە درۆینەی شکۆمەندی کە هەر خۆیان بە زۆر لەبەریان کردبوو دادەکەن و دەدڕن. ئەمە خۆی جۆرێکە لە جۆرەکانی توانەوە و وێنەیەکە لە وێنەکانی ئەدەبی توانەوە. ئەو کەسانە نە لە ڕۆڵی یەکەمیاندا و نە لە دووەم ڕۆڵیشیاندا هیچ نین جگە لە کۆمەڵێک کۆیلەی پوچ و توایەوە. کۆیلەیەلێک پشتیان دەچەمێننەوە تاکو قامچی ئاغاکەیان چەرمی لەشیان دا بە ماڵێ. هەر کە ئاغایش بێویستی خۆی قامچێکە لە دەستی کەوتە خوارەوە، کۆیلەکان دەست بەجێ هەڵی دەگرنەوە و بەگشت لایەکدا دەیجێڕن، هەتاکو گەورەیەکی تر دەدۆزنەوە و قامچەکەی دەدەنەوە دەست. گەورەیەکی نوێ کە پشتیان بە قامچی سوور بکاتەوە، ئەمانیش گوڵبارانیکەن بە خوردی بۆ بسووتێنن. وان نوێنەری ئەو ئەدەبی توانەوەن، پێویستە گەل ئەو کەسانە لەسەر شان و لابەرێت و ڕێیان پێنەدات گۆرانی و شێعر بە باڵاییدا بڵێن لەم قۆناغە تازەیدا کە قۆناغی ڕێز و هێز و سەربەرزیە. سەردەمی ڕزگاربوون لە دەست کۆیلایەتی جەور و زۆر و کۆیلایەتی حەز و شەهوەت کە هەردووکیان هەندێک جاران پێکەوەن و بڕێباریش لە یەک جودان. لێ ئەو وەختیش هەر یەکێکیان ڕێ بۆ ئەویدی خۆش دەکا و دەروون و ئاوەزەکانی بۆ ساز و ئامادە دەکات. بەڵێ دەبێ ڕێگە بۆ کۆیلانە نەدەین، لەم سەردەمە تازەیەدا چیتر گۆرانی بە باڵای گەلدا بڵێن. لە هەمبەر ئەوەیشدا کەوا شێعر و ئەدەب و هونەریان لە زەلکای بۆگەنیدا نقم کردبوو، نابێ هەرگیز بیان بەخشین. ئاخر لێخۆشبوون لەوانە بە هەر پاساوێکەوە بێ وازهێنانە لە بنەمای شۆڕشی نوێ. هەر گوێگرتنێکی ژلیان ناپاکیە بەرامبەر بە هاتازەکان. کەسیش نەڵێت پاساویان هەبوو لەوەی مرۆڤایەتی و هونەر و شێعر و ئەدەبیان لە قوڕدا چەقاندبوو. ئاخر ئەگەر ئەوەندە غیرەتیان نەبوو تێبکۆشن، خۆ هیچ نەبێت دەیانتوانی بێدەنگ ببن. بیانوهێنانەوە لە بۆ ئەو کەسانە پاساودانەوەی تاوانە، پیشێ گەر بازرگانێک کردبێتی ببەخشرێت، نەک ڕێبەری فکر یاخود پێشڕەوی ئەدەب و نویسیار و هۆزانوان و هونەر پیشە. ئەرکێکی شۆڕش لەسەرمان ئەوەیە کە شتێک هەرگیز لەبیر نەکەین.
گەورەی ئەو تاوانەمان لە یاد نەچێ تاوانی ئەو توانەوە قێزەونە. ئەو خشوک و کرمانەی وا ماوەیەکی درێژ لە ناو چڵکا و پیساییدا دەژین دوور نییە گشت پیرۆزێک بلەوتێنن ئەگەر ڕێگەمان پێیاندا جارێکی تر لە سەرزەمینێکی پاکدا دەست بە ژیان بکەنەوە. زەویە کە دەبێت دوور بێ لە گشت کرم و جانەوەرێک. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات. هێزی وشە لاپەڕا 113. هەندێک جاران لەو سەردەمەی ئومەت سەرلەبەر بێوەستان تێدەکۆشا. لەو سەردەمەی ڕابورد و مرد جار بیرێکی پشت شکێن خوتوکەی ناخی دەدام و زۆر بەتوندی دەرگای دڵی دەکوتام و بۆ ساتێکیش نەیدەهێڵا ئیستراحەت کەم. لەو ساتانەدا لە خۆمم دەپرسی و ئێستاش هەندێک جار هەر دەپرسم سوودی چییە هەر بنووسیت؟ بەهای ئەو تارانەی ڕۆژنامەکانیان تەنیوە لە چیدایە؟ ئایا لە جیاتی ئەم هات و هەرایە وا چاکتر نییە دەمانچەیەک و چەند فیشەک دەست بخەیت و ڕاستە و ڕاست تێتەقێنیت و بڕۆیت حیسابی خۆت لەگەڵ سەرە زلەستەمکار و گومڕاکان پاکەیتەوە؟ چییە سوودی ئەوەی لە نێو نووسنگەیەکدا دانیشی و هەرچی تووڕەیی خۆت هەیە لە وشەدا خاڵی بکەیت و گشت و وزە و تەوانی خۆت لە شتێکدا بەخەرج بدەیت کە ناگاتە ناو ئەو سەرانەی حەق وایە بپەڕێنرێن؟ ناتوانم نکۆڵی بکەم ئەو ساتانە ئازاریان دەدام و دڵیان پڕ دەکردم لە تاریکی و بێئومێدی. وان لێ دەکردم کەوا هەز بە شەرم کەم بەرامبەر بە خودی خۆم، شەرمی کورتهێنان لە ئەنجامدانی کارێکی بەنرخ. خۆشبەختانە ئەم ساتانە درێژیان نەدەکێشا. هەردەست بەجێ ئومێدەواری بە وشە و بەهێزی وشە دڵمی ئاوا دەکردەوە. هەندێک جاران خەڵکانێکم لەو کەسانی وتارێکمان خوێندبووەوە چاو پێدەکەوت، یان جگێنامەم لە هەندێک لەو دۆستانەوە پێدەگەشت. ئیتر دووبارە باوەڕم دێناوە بە گرنگی و سوودی نووسین. وام هەز دەکرد ئەو دۆستانە دەیانەوێت لەسەر شتێک لە تەکما پەیمان ببەستن، شتێکی ناڕوون و نادیار کە بە تەنها دەرونیان ئاگاداریەتی. وەلی چاوەڕوانی بوون و ئامادە بوون لە ناوەختێکا دەرکەوێ و بڕوای تەواویان پێی هەبوو. وام هەز دەکرد نووسینی تێکۆشەرانی ئازادی خواز نابێ هەروە بەزایەتێ، چون ئەو جۆرە نووسینانە نووسوان بەخەبەر دێنێ و تەزۆی جوڵات دەخاتە نێو جەستەی بێجیانەوە و تەوژمێکی جەماوەری بەرەو ئاراسەیەکی دیار دروست دەکات، ئەگەر چی با هێستا پەیداش نەبوو بێت و تەماوی بێت. لێ هەر دەبێ شتێ لە ژێر کاریگەری ئەو خامانەدا سەر هەڵدات. کەچی لەگەڵ ئەمانەشدا لە ساتی بێئومێدبوون و تاریکیدا دەگەڕامەوە سەرە خۆم بە تاوانبار دەزانی. دەمگوت ئایا هەر ئەو ئیمانە بەهێزی وشە نابێتە هۆی دەست نەچوون لە کردنی کارێکی تر؟ ئایا ئەمە خەڵەتاندنی خۆت نییە بەوەی مرۆ وا دڵی خۆی بداتەوە کە سەرقاڵی کردنی کارێکی ترە، بەوەیش لە ترسنۆکی و بەجێ نەهێنانی ئەرکی سەرشانی خۆی بدزێتەوە؟ بە درێژایی قۆناغی خەبات ئەمە بوو ژینی من. تا خوا کردی گرنگێکی نوێ دەرکەوت و هەوری سیا ڕەوێەوە، خەڵکیش هەوایەکی پاکیان پڕ بە گەرویان هەڵمژی، هەوایەک کە شۆڕش لەگەڵ خۆی داهێنای. ئەم ململانەی دەرونی منیش مێژوو لە دووتۆی پەڕەکانیدا پێچایەوە. ئەمڕۆ نام چۆن هەر بەسەرما بگەڕێمەوە بۆ بڕێ لەو دەستنووسانەی کە هەندێک لە نووسینی ئەو سەردەمە پڕترسە میانی تێدا بوو. ناتوانم نکوڵی بکەم لەوەی ڕوبەڕووی شتێکی ئێکجار ئەنتیکە بوومەوە. هەر بەڕاستی هێزی وشە شتێکی سەرسوڕهێنەرە. دنیایەک شت کە لە ڕابردوودا خەو بوون ئێستا وابوون بە حەقیقەت و گشت کەسێک دەیان بینێت. زۆر پێشبینی بە تەواوی بەدی هاتن، هەر وەک ئەوەی دەواازەکانی ئاسمان لەسەر پشت بن ئەو وەختانەی نووسەرانی خەباتجێر و ئازادی خواز دەنووسن و بە دڵ و ڕوح تێکەڵی وشەکان دەبن. ئەگەر نا چی بڕوا دەکات بە خۆیشمەوە کە من پێش زیاتر لە ساڵێک ئەم پەرەگرافەم نووسی بێت. بە دڵنیاییەوە ئەم جارە سەرەتایەکی چەسپاومان دەست پێ کردووە، چون بە دروستی هەنگاومان هەڵگرتووە.
ئەوە تا وا دوان لە جوتیارەکانمان لە ناو خوێنی پاکی خۆیاندا گەوزێنران. یەکەمیان لە کفر نەجم لەسەر وەختی پشکنینەکەی محەممەد عەلیدا و دووەمیشیان لە بەهوددا لە ئەنجامی پشکنینی بەدراویەوە. بەڕاستی ئەم جوتیارانە ئەم جارەیان نە لە شەڕی تۆڵەکردنەوەی خێڵەکی و نەش لە شەڕی هەڵمەتی هەڵبژاردندا خێنیان ڕەژا، وەک ئەوەی دەفتەری تۆماری پۆلیس ڕاهاتون تۆماریکەن. بەڵکو ئەم جارە ئەو خێنە لە شەڕی زەویدا ڕەژا، ئەو زەویە چاک و بەپیتەی میلیۆنان کەس بە ئارەقە و فرمێسکی خۆیان ئاویاندا و کەچی هیچیان لێدەست نەکەوت. ئەوە تا ئێستاش خەریکە بە خێن ئاوی دەدەنەوە. لێ ئەم جارە بەری دەبێت چون هەموو مێژوو بگەڕێ نابینی جارێک توی خێن بێبەر بوو بێت، بێگومان لەمە و دوایش نابێت. دوو یەکەم شەهید لە جەنگی سەرزەمینی پیرۆزە کەوتنە سەر زەوی بەدەستێکی ڕەش و چەپەڵی تاوانبار. دڵنیام بە دوای وانیشدا شەهیدی تر بەڕێوەیە. ئەم دەرەبەگە سەرشێتە لە ئاست سەربەرزکردنەوەی کۆیلەکاندا توانای خۆگرتنی نییە. لە بەرامبەر بێئەدەبی نواندنی کۆیلەکاندا لە بەرامبەر ئاغاکانیان بێدەنگ نابێ و لە خێنە ڕشتن دەست هەڵناگرێ کەوایە دەستمان پێکردەوە. بەڕاستی خاوەندارەتی ئەم سەرزەمینە بەپیتە گەڕایە بۆ خاوەنی ڕاستەقینەی. تازە تاپۆی ئاسمانی نووسرا و کەس نییە بتوانێ هەڵی بەشێنێتەوە. بە مەرەکەبێک نووسرا کە سڕینەوەی بۆ نییە، بە خوێن نووسرا. ڕاستە خودی زەوینە کە تا ئێستاش نەهاتوێتەوە بۆ خاوەنی، وەلێ لە ئەمڕۆ بەدواوە بە زەوتکراو دادەنرێت و زەوتکردنیش هێندە درێژە ناکێشێت. ئەو دەرەبەگە جێلانە هەموو ڕۆژێ بۆ وازهێنا لەو زەویە زەوتکراوانە بەڵێننامەیەکی تازە ئیمزا دەکەن. ئیمزای دەکەن لەسەر شێوەی پیشە شتێکدا کەوا سنگی شەهیدێک کون دەکات، یاخود لە شێوەی تەورێکی تاوانباردا کەوا جەستەی پاڵەوانێک لەت دەکات. لێ هەر ئەو بەڵگەنامەی وازهێنان و دەست هەڵگرتنی تەواوە لەو عەرزانە. لەو لایشەوە بەڵگەنامەی خاوەندارێتیە لە بۆ ڕەش و ڕوت و لانەوازان. شەویستم بەڕاستی درێژە کێشە، چاوەڕوانی ئێمەش هەروە بۆ دەرکەوتنی گەزەنگی ڕۆژێکی نوێ کەچی واس پێدە دەرکەوت، تیشکە سەرەتایەکانی ئەویش دەرکەوت. لەو دڵۆپە خێنە پاکە بە ناحەق ڕژاوانەدا بە دەرکەوتن. خۆ ئەوانە چەند دڵۆپە خێنێکی هەرزانبایی نین لە ڕێکلامی هەڵبژاردندا ڕژابن. خوێنێکی تا بڵێ بەرز و گرانبەهان ئاخر لە پشتی وانەوە کێشەیەکی تەمەن درێژبوونی هەیە، کێشەیەک کە سەدە داویەتە دەست سەدە، کێشەیەک کە پێویستی بە پشتیوانێکی وابوو قابلی هەڵبەشاندنەوە و گۆڕان نەبێ، پێویستی بە بەڵگەیەک بوو هیچ کەس ڕەتی نەکاتەوە. ئەم بەڵگەنامە نەمرێژ لە کفر نەجم و بهوددا یادداش کرا، نووسراو بۆ تا هەتایە زەمانی پێش نووسرانی نایەتەوە. هەموو ڕۆژێ پەیماننامەیەکی تازە یادداش دەکرێ، لە سای سەری ئەو جێلانەوە دەنووسرێ کە بڕوایان بە گەف نییە. ئەوانەی وا شانازی بە ئەنجامدانی گوناهانەوە دەکەن و خۆیانی پێوە بادەدەن. ئەو کەسانەی کە ڕاهاتون لەسەر خۆ بەزلزانین و ئیستیغلالکردنی خەڵکی، ئەو کەسانەی تاقەتیان نییە ببینن باڵایە ڕاست ڕاگیراوە یاخود سەرێ بەرز وەستاوە. ئەوانەی وا دەیان 100 ساڵە چاویان لەسەر بینینی خەڵکانی پرنۆشبەر و دەست بە ئەژنۆ ڕاهاتووە. بەڕاستی ئەم دڵۆپە پاکیزانەی ئەو خوێنە گرانبایانە ڕۆژێک دەبێتە گەڕێکی پیرۆز و شت دەسووتێنێ، دەگۆڕێت بۆ ڕووناکێکی ئاسمانی و ڕێگە ڕۆشن دەکاتەوە. بە ئیزنی خوا تا هەتایە ئەو بڵێسە دەگرێ و ناکوژێتەوە. ئەو ڕووناکیەش تا ماوە خامۆش نابێ مادام لە نووری خواوەیە. خوایە سوپاس و ستایش بۆ دەرگای تۆ، خوددا سوپاس و ستایش بۆ دەرگای تۆ. خوایە ئاگری پیرۆزت کە بە خۆت دادگیرساندووە زیادی بکە، ڕۆشنایی ئاسمانیت کە بۆ ئێمە دەرخستووە زیادی بکە. سەربەرزیش تەنها بۆ خودا و پێغەمبەر و گرۆی باوەڕدارەکانە. ئەو یەک دوو بڕگەیەم خوێندەوە
کە بەر لە ساڵێک و زیاتر نووسرابوون. پاشان بە خۆمدا چوومەوە لە خۆم پرسی ئایا چ هێزێتر هەیە لە هێزی وشە بترازێ لەو سەردەمە تاریک و ترسناکەدا. ئاوا توانای بڕینی پەردەی داهاتووی هەبێت و زۆر بە ئاسانی لەمپەر و دڕکی سەر ڕێگەی تێپەڕێنێ و ئەو واقعە بینراوە لە تۆماری نەمریدا یادداشت بکە. هەمدیز بە خۆمدا چوومەوە و لە خۆم پرسی نهێنی ئەم هێزی وشە لە چیدایە؟ بێگومان ڕازی سەرسوڕهێن نە لە نێو وشەی جوانایە و نە لە دووتۆی ئاوازی دێڕەکاندایە، بەڵکو بڕوای نووسەرەکەی بە واتای وشە و پشت واتای وشەکانی هەڵگری ئەو ڕازە سەیرەن. نهێنی ئەم هێزی وشە لەو بڕیارەیەکجاریەی نووسەرەکەیدا پەنهانە کە داوایەتی بۆ گۆڕینی وشەی نووسرا و بۆ جوڵەی زیندوو و لڤین هەروە گۆڕینی واتای ڕوود بۆ واقعی هەستپێکراو. لەمەدا نهێنی وشە پەنهانە و هەروەها لە شتێتردا لە هەڵێنجانی وشەدا لە ویژدانی گەلانەوە و لە هەست و خوستی مرۆ و لە هاواری ئینسانەوە و لە خێنی ئازادی خوازە ئازا و هەوڵدەرەکانەوە. بەڕاستی هەموو وشەیەک وەختێ لە دەرگای دڵدەدا نکارێ بیبوزێنێت و کۆی کاتەوە و پاڵی بنێ. ئەوە تەنها ئەو وشانەن خێن لە باڵایان دەچۆڕێ چون لە دڵی مرۆڤێکی زیندوو دەخۆن. بەڕاستی هەموو وشەیەک وەختێ لە دەرگای دڵدەدا نکارێ بیبوزێنێت و کۆی کاتەوە و پاڵی بنێ. ئەوە تەنها ئەو وشانەن خێن لە باڵایان دەچۆڕێ چون لە دڵی مرۆڤێکی زیندوو دەخۆن. هەر وشەیەک بە زیندویی مابێتەوە لەسەر دڵی بنیادەمێ لەوە ڕێوە. وەلێ ئەو وشانەی کەوا لە زارە لەدایک بوون و زمان تۆڕیانی هەڵداوە بۆ چاوگە خواوەندیە زیندووەوە نەبەسراون، بێگومان هەر بە مردوویی لەدایک بوون و یەک بستی مرۆڤایەتیانەوە پێش نەبردووە. ئاخر کەسێ بە کوڕی خۆی نەزانیون چون بە مردوویی پەیدا بوون. هیچ کەسیش مردوو بە کوڕی خۆی نازانێ. قەڵەم بەدەستان دەتوانن زۆر شت بکەن لێ بەمەرجێ خۆیان بمرن تا بیریان زیندوو بمێنێ، بیر و بۆچوونیان لە خێن و لە گۆشتی خۆیان تێر بکەن. ئەوە بڵێن کەوا بە حەقی دەزانن خێنیان بکەنە قوربانی وشەی ڕاستی. بێگومان بیر و بۆچوون و وشەکانمان جەستە گەلێکی بێجیانن تا ئەو کاتەی لە پێناویاندا گیان دەدەین یان بە خێنمان ئاویان دەدەین ئیتر ئەو وەخت دەگۆڕێن بۆ کائینێکی زیندوو لە نێو زیندوواندا دەژین. بۆ ئەوانەی لە پشت مێزەکانیانەوە دادەنیشن مێشک و ئاوەزیان دەگوشن تا وشەیەکی ناوازە هەڵدەبژێرن یان دەربڕینێکی جوان و خەیاڵێکی بەهاتوبات دەردەبڕن. ئامۆژگاریان دەکەم و پێیان دەڵێم پێویستە ناکات خۆتان هێندە ماندوو بکەن. بەڕاستی ڕووناکبوونەوەی ماڵی ڕوح و گەشینەوەی دڵ و دەروون بە ئاگری بەرز و پیرۆز ئاوری ئیمان بە بیر و بۆچوونی خۆت تاقە هۆکاری ژیانە، ژیانی وشە و دەربڕین. دوای ئەوە چی؟ ئینجا دەبێت ئەوەش بڵێم ئەوەی توانای کردنی کارێکی هەیە نابێ پاڵی لێداتەوە و دڵی خۆی بەوە خۆش بکات لە ڕێگەی دەربڕینەوە ئەرکەکەی خۆی بەجێ دێنێت. ئەمیش شتێکە حەز دەکەم وریایی بدەم بە خەڵکی لە هەمبەریە دوای ئەوەی لە باسی بڕوا بەهێزی وشە و بەرهەمی لە بەرچاوی لە ژیانی ئەم دنیایەدا بوومەوە. بەڕاستی زۆرێک لە جاران قسەی یەکلاکەرەوە و گوتەی ئەو هۆزانوانەیە وا دەبێژێ السيف أصدق أبناء من الكتب في حدة الحين بين الجد واللعب. بكورتي شير گرنگترە لە کتێبان ئەو جیاکەرەوەی نێوانی ڕاستی و گاڵتە بازاڕیە. هەروەها لە زۆر باراندا ئەگەر هەر کاوێژ بکەین و قسەی زلزل فڕێ بدەین بێ ئەوەی بەردێ لە جێی خۆی بجوڵێنین دەبێتە جۆرێک لە پوچی و بێهودەیی. لەم بارەدا وشەکان دەبنە مایل لە بەینبردنی ئەو وزە شاراوەی وا هەمانە نەک بەرهەمهێنانی وزە. پاشانێکی ئەوە تەنها ژمارەیەکی زۆر کەمن لە نووسەرانی بەهرەمەند کە دەتوانن وشە بگۆڕن بۆ وزە. لێ یاسای گشتی ئەوەیە خەڵکی کار بکەن و بەکار چیان دەوێت بەدی بێنن. وشەیش لە خۆیدا هەرچەندیش دڵسۆزانە و بوێرانە بێت ناتوانێت هیچ کارێ بکا بەل لەوەی ببێتە جوڵە یان بچێتە ناو ناخی مرۆڤێکەوە و لە شێوەی ئەودا دەرکەوێ.
خەڵک ئەو وشە زیندوانن کە بەو پەڕی واتای وشە مانای خۆیان دەگەیەنن. جوداوازی بنچینەی نێوان ئیمانی ئاینی و فەلسەفەکانیش ئەوەیە بڕوا وشەیەکی زیندووی ناو هەناوی مرۆڤێکە و لەوێدا کاری خۆی دەکات. مرۆڤێکیش لە پێناوی چەسپاندنیدا کار دەکات. لێ فەلسەفە وشەیەکی بێجیانی مردووی خاڵێ لە گۆشت و خوێن تەنها لە ئاوەزدا دەژی و تا هەتایە هەر لەوێدا بێ جوڵە و بە ساردی دەمێنێتەوە. هەر ئەمەشا وای کردووە بڕوای دینی ببێتە شوێن پێهەڵگر و مرۆڤایەتی دوای کەوێ لە ڕێگەی دوور و درێژی پڕ لە هەورازی ژیانە. جارێ بەرەو دامەنی بەرزی هەڵکشێ و جارێ بەرەو نزمی و نەورایی بکشێ و بەناو دەیان توونی بابای پڕ لە مەترسیدا بڕوا و ڕزگاری بێ و بژێتەوە و بەرز بێتەوە و باوەڕی بە پەیامەکەی پتەوتر بێ. چون پەیامێکە لە بنی ویجدانەوە هەڵدەقڵێ و ناخی پێدادەگیرسێت و هەستی پێڕۆشن دەبێتەوە. بەدڵنیایی هەر دەبێ ئیمان و باوەڕێک هەبێ. هێزی وشەش سەرچاوەگرتووە لەوەی بەکردەوە وەرجێڕانی بڕوایەکە. باوەڕێش خەڵکی بە ژینی خۆیان تێراوی دەکەن و خۆراکی گیانی دەدەنێ، ئەویش ژیانیان پێدەدا. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی، بەرنامەی کاری تۆمارکردنی کتێب لە کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە داهاتوودا بە پشتیوانی پەروەردگار. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە داهاتوودا دەست دەکات بە تۆمارکردنی کتێبەکانی لەم بوارانەدا. بواری فکری کە تێیدا ململانەی فکری و چەمکەکانی فکر و هەڵسەنگاندنی فکری و بنچینە و بنەماکانی فکر و بەرهەم و بەرووبوومەکانی فکری ڕاستەقینە دەوروژێنێت. بواری پزیشکی کە لە پزیشک و پزیشکایەتی لە ئیسلام و پرسیار و وەرامی پزیشکی و چارەسەری لاشە و خۆپاراستن و فریاگوزاری سەرەتایی و لە چەندان بابەتی تر پێک هاتوون. بواری مێژووی، ئەمەش کۆمەڵێک بابەتی گرنگی وەک مێژووی ئیسلامی و ئەوڕۆپی و مێژووی سەراتاکان و کۆنەکان و مێژووی گۆڕانکاریەکان و ڕووداوە گرنگەکان و ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵە و گومانی مێژووی و شارستانی وڵاتان و چەندان بەرهەمی تر. بواری ژیاننامە، ژیاننامەی کەڵا پیاوانی مێژوو، ئەوانەی کە ڕێڕەوی مێژویان کۆڕی و ئەوانە وەرچەرخانی گرنگ لە ژیانیان ڕووی داوە و ئەوانشی کە بوونەتە هۆی زیندووکردنەوە و نوێکردنەوەی ئوممە و چەندان پاڵەوانی تری کۆن و نوێ. بواری زانستی کە ئەویش پێک دێ لە کۆمەڵێک بوار و تێژینەوەی ڕاست و دروست و باوەڕ پێکراو لە سەرجەم بوارە زانستیەکان وەک کیمیایی و فیزیایی و زیندەوەرزانی و چەندان بابەتی تر. بواری شارستانی کە باس لە شارستانی کۆن و نوێ دەکات و بەرهەم و بەرووبووم و داهێنانەکانی شارستانیەتی ئیسلامی و گرنگی و گواستنەوەیان دەکەین لە گشت بوارەکاندا. بواری دەرونی کە بەدواداچوون بۆ نەخۆشیە دەرونیەکان و پێناساندنی بەشەکانی دەروونزانی و هاوتا لەگەڵ قورئان و فەرموودە و بەیەکەوە گرێدانیان و دیاریکردنی چارەسەریشیان. بواری ڕۆمان و بەسەرهات و چیرۆ کە ئەمەش هەڵیان دەبژێرین کە لە ڕاستترین و باشترین ڕوودا و سەرچاوەیان گرت بێ دوور لە هەموو خەیاڵ و ئەفسانە و بابەتە ناڕاستیەکان. بواری زانیاری سەردەم، لێکۆڵینەوە لە بابەتە سەردەمیەکان و باسی پێشکەوتن و تەکنەلۆژیا و ئامێرەکان و گۆڕانکاریە زانستیەکان و کۆمەڵێک بابەتی دانسقەی تر. بواری پەروەردەیی کە ئەمەش سەرجەم ئادابە کۆمەڵاتیەکان و پەروەردەکردنی کۆمەڵگە و پەروەردەکردنی منداڵان و پەروەردەکردنی گەنجان و پەروەردەکردنی ئافرەتان و
ئامۆژگاری و بیرخستنەوە و ڕێنیشاندان و دەستگیری و ڕاستکردنەوە لە هەڵە و هاندان لەسەر چاکە و جوان مامەڵەکردن لەگەڵ دایک و باوک و دراوسێ و دەوروبەر و هەموو خەڵکی و چەندان بابەتی تر. بواری ئیمانی و بیر و باوەڕی وەکو بابەتەکانی یەکخواپەرستی و ئیعجازی زانستی و وەرامی گومانەکان و باسێکی کورتی هەموو ئاینە ئاسمانیەکان و پێناسەی سەرجەم تاقمەکان و بابەتەکانی شادکردنی ڕۆح و لە خزمەت قورئان و فەرموودە و نیشاندانی ڕێڕاست و دۆزینەوەی کۆمەڵێک حیکمەت. بواری هەمەجۆر کە ئەمەش لە کۆمەڵێک بابەتی دیبەیت و گفتوگۆ و فەلسەفە و کۆمەڵناسی و جوگرافی و ئافرەتان و ئابووری و پلە و پایەیان و ڕاستی زانستی و ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵە و بابەتی جیهانی ئاژەڵ و ڕووەک و ناودەریا و زەریاکان و چەندان بابەت و بواری تر لە خۆ دەگرێ. بواری ئافرەتان ئەم بوارەش تایبەتە بە ئافرەتان کاروباریان و ئەرکەکانیان لە ئیسلامدا و ئەرک و مافەکانیان لە کۆمەڵگەدا جێپەنجیان لە مێژوودا و گرنگی و ڕۆڵیان لە هەڵگرتنی پەیامی ئیسلامدا و پاراستنی مافەکانیان و دیاریکردنی ئەرکەکانیان و لادانی گومانەکان لە سەریاندا و گەڕانەوەی ڕێز و شکۆ بۆیان. تێبینی ئەم بابەت و بوارانە سەرجەمیان لە سەرچاوە ڕاستیەکان و بەو پەڕی بەرپرسیارەتیەوە لە چوارچێوێکی ڕاستی و لە باگراوەندێکی ئیسلامیدا هەڵدەبژێرین ئینشاء الله. لەگەڵ کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەردەوام دەبن لەگەڵ تازەگەری و نوێگەری و پێشکەوتن و شارەزابوون لە سەرجەم بوارەکانی خوێندنەوە و گەیشتن بەڕاستی و بەردەوامبوون لەسەر ڕێگەی ڕاست و دنیاش بە فراوانی خۆی دەبینی و پێش و پاشی خۆت دەزانی و تای تەرازووی چاکەکانیشت قورس دەکەی و تەرازوێکی ژیریت بۆ دروست دەبێ. کتێبخانەی دەنجی و ڕۆشنایی یەکەمین کتێبخانەی دەنجی ئیسلامی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئیسلامی بە زمانی شیرینی کوردی.